شست بناوی خدای بەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 8 ڕۆژی دانیشتن 12/2/2018 بەرنامەی کار بە پێی حکمەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 ئەمارکراو دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 8 خولی پاییزەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕوو ڕۆژی دووشەمبە ڕێککەوتی 12/2/2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە. یەکەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای زیادەڕۆیی لەسەر مولکی دەوڵەت بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستنی یاسای میلاکات ژمارە 20 ساڵی 1960 هەموارکراو لە هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. سیەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای نەهشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراق لە هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. چوارەم زیادکردن و دەست لە کارکشانەوەی ئەم ئەندام پەرلەمانانەی خوارەوە لە لەژنە میشەیەکانی پەرلەمان بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. یەک دەست لە کارکشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز دلێر مستەفا حەسەن لە لەژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید. دوو زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز هاری عەبدوڵەتیف مەولود بۆ سەر لەژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن و هونەر. پێنجەم گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لەژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادە کراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و برگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. ئێستا داوا لە بەڕێز بێگەرتەلەبانی دەکەم سکرتێری پەرلەمانی کوردستان بۆ پێشکەشکردنی پوختەی دانیشتنی پێشتر و غیاباتی بێهۆ بەهۆ فەرموو بەڕێز. بە ناوی خی گەورە و میهرەبان پوختەی دانیشتنی ژمارە حوتی ئاسایی ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 6/2/2018 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، دوو خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادەنەبوو هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمان، سێ گفتوگۆکردنی بەشێک لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و دەنگدان لەسەری، چوار خوێندنەوەی یەکەم بۆ هەردوو پرۆژە یاسای دەستەبەرکردنی نوێنەرانی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان و پرۆژە یاسای ڕێخستن و یەکخستنی عەلوەکان لەلایەن لیژنەی یاسایی کە لەلایەن ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە. پێنجەم پەسەندکردنی زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز پەری ساڵح حەمید بۆ سەر لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. شەشەم دواخستنی دانیشتنی پەرلەمان بڕگەکانی تری بەرنامەی کار بۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 12/2/2018. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە حوتی ئاسایی بەرواری 6/2/2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: دانیشتنی بەیانی ئاواز جەنگی بورهان مۆڵەت، ڕێواز فائق حسێن مۆڵەت، سالار محمود مراد مۆڵەت، ئیدریس علی ئیسلام مۆڵەت، جەمال عوثمان کاڕەسوول ئامادە نەبوو، حەیات مەجید قادر مۆڵەت، شیرن حوسنی ڕەمەزان مۆڵەت، صالح بەشار صالح مۆڵەت، ڤیان عەباس عومەر مۆڵەت، عەبدوڵڵا جاسم ڕەجەب مۆڵەت، هێڤا حاجی میرخان مۆڵەت، نەجات محەممەد عەبدوڵڵا مۆڵەت، ڕابوون تۆفیق معروف مۆڵەت، زولفا محمود عەبدوڵڵا مۆڵەت، ئایدن معروف سەلیم مۆڵەت، باپیر کامەلا سلێمان مۆڵەت، کەمال یەڵدا مۆڵەت. ناوی ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە لە دانیشتنی ژمارە حوتی ئاسایی بەرواری 6/2/2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی دوانیۆڕۆ ئەم بەڕێزانن: ئیبراهیم ئەحمەد سمۆ مۆڵەت، ئەنەس محەممەد شەریف مۆڵەت، بەشار مشیر ئیسماعیل ئامادە نەبوو، محەممەد صادق سعید ئامادە نەبوو، بەهار عەبدوڕەحمان محەممەد ئامادە نەبوو.
ئەو بەڕێزانەی کە بۆ دانیشتنی ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردووە ڕابوون تۆفیق معروف، جەودەت جەرجیز، صالح بەشار، عادل عزیز، شیرین حسنی ڕەمەزان، هێڤا حاجی میرخان، فەیرۆز تەها، کەمال یەڵدا. سپاس بۆ بەڕێز بێگەر تەلەبانی سکرتێری پەرلەمانی کوردستان. بەڕێزان چەند خاڵێکی نظامیمان هەنە وەری دەگرین و ئەگەر خاڵی نظامی نەبن قسەکانی ئێوە دەبڕم بۆ ئاگاداریتان لە بەڕێز بەهزاد دەروێش فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ دیارە ئامادەنەبوون هەندێک ئەندامە وەکی ظاهیرەکی وڵاتی پڕاستی مەبەستا من چ کەسێک محەدەد نینە بەس دیو پەیڕەوێ ناوخۆ مادە 25 خۆڵایەکێ بریشت ئەندام پابەند دەبیت بە ئامادەبوون لە کوونەکانی پەرلەمان ئەو لژنا کە لێیان ئەندامە و ناکرێت ئامادە نەبیتن بە پێی پاسای ڕەوە ئەمە خاڵک دوو ئەلێت ئەگەر مولەت پێویست بوو مولەتی ئاسایی 15 ڕۆژە خاڵی چارەم باسی نەخۆشی دەکە ئەوە ڕێکاری ترە ئاساییترە یعنی زیاترە هەر بە پێ مادەی 25 خاڵی پێنجەم ئەلێت هەر کەسێک بەبێ مبەڕر لە دوو دانیشتن لەسەر یەک ئامادە نەبی پێویستە بە فەرمی مبەڕی مقنع بدەتە سەرۆکاتی پەرلەمان. هەروە خاڵی شەشەم باسی مۆڵەتیش ئەکە ئەگەر زیاتر مانگێک بێ ئەوە مانگی دواتر محروم دەبی لە موچە و مخەسسات چونکە لە مادەی 28 هاتووە ئەلێت ئەگەر لە کوبووناک بەبێ پاسا و ئامادە نەبی ئەوەش مەبلەغێکی پارە لێ دەبردێت. خاڵ ئەخیری مادەی سیهەم هەر لەسەر هەمان بابەت کوتای پێهاتنی ئەندامەتی و لە دەستدانی ئامادە نەبوونی خاڵی سێم دەلێت ئامادە نەبوونی ئەندام لە سێ دانیشتن یەک لە دوای یەک بەبێ پاسای ڕەوە واتە من مەبەستم ئەوە بوو کە لەمە و دووە زۆرتر ئەم پەیڕەوە جێبەجێ بکرێن لەسەر ئەو کەسانە ئاگادار بکرێنەوە کە بەبێ پاسا و ئامادە نەبن بۆ ئەوەی بەردەوام نیساب تەواو بیتن چکە زۆر جار هەیە یاساکان دەمینەوە یا نەرەک دوو کێمە بۆ ئەوەی ئەو پروژە بەردەوام کوبوونەوەکان بەردەوام بن و هیچ گرفتێک بۆ کوبوونەوەکان دروست نەبن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز بەهزاد دەروێش یعنی مەسلەی غیابات و پێداچوونی غیابات و هەڵسەنگاندنی غیابات ئەوە لە ئەرکەکانی دەستەی سەرۆکاتی پەرلەمانە تەقدیری ئەو وەزایی دەکەن لەگەلیان قسە دەکات ئاگاداریان دەکات ئەگە گەشتە ئەو ڕادەی پەنا بۆ سزاکان ببێت ئەو کاتە پەنا بۆ سزاکان دەبێت بەس نەگەشتی ئەو ڕادەیە تا ئێستا. بەڕێز مەحموود حاجی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پشتیوانیم بۆ بەشێک لە قسەکانی کاک بەزاد و بە ناوهێنانی شخصی کاک ڕابوون معروف خۆی بە پێی پەیڕەوی ناخۆک و کاک بەزاد شاریدە 15 ڕۆژ زیاتر نییە بەداخەوە کاک ڕابوون معروف بۆ خۆی دێتە هەولێر ئەچێ ئەگەڕێ ڕیکلامی هەڵبژاردنەکە ڕسم ئەگرێ سەردانی ئەمەکە بەڵام بۆ پێی ناکرێ بێتە جلسەکانی خۆی بۆیە بەڕاستی من تەحەفوزم هەیە ئەوە بە هیچ جۆرێ قابلی قوبوڵ نییە ئەو جۆرە مۆڵەت پێدانە و زائیدەن برادرێکی تریش لەگەڵ ڕێز و حورمەتم کاک جەمال ئەوە زۆر دەمێ کە من نایبینم لێرە داوام وایە ڕوونکردنەوەمان دەربارەی ئەویش بدەنێ و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مەحموود حاجی. بەتەکیت ئەوەی یەکەم سەبارەت بە بەڕێز ڕابوون معروف سەرۆکاتی پەرلەمان پێداچوونەوە پرسە دەکەتن و ڕێکارە یاساییەکان پەیڕەویەکان بەکاردێنیتن سەبارەت بە بەڕێز جەمال مورتکە لەو کاتەی کە جەنگی دشی داعش پەربا بە خۆبەخشانە ڕۆلی خۆی بینیوە و بەردەوامە تا ئەو کاتەی کە خۆی بە پێویست بزانیتن بەردەوام دەبیت بە پێویست نەزانیتن دەگەڕێتەوە ناوهۆلی پەرلەمان و لەو کاتە پرسیا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەکەین وەڵامی تەوامان پێ بدات. بەڕێز عەلی حەمەد ساڵح دواتر. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان لەگەڵ حورمەتی بەڕێزم بۆ وەڵامەکەی یەکەم و دووەمی جەنابە دەسەڵاتی جەنابتان بە پێی پێڕەوی ناوخۆ لە مادەی 25 دیاری کراوە ینی بۆ ئەوەی کە مۆڵەت بدرێت زۆر بەڕوونی ئەڵێ سەرۆک بۆی هەیە لە خاڵی سێمە مۆڵەتێکی ئاسایی بدات
ئەگەر سەرۆک بۆی هەیە بارودۆخەکە ئەمەی خواست بۆ ماوەیەک لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات و لە ماوەی هەر خولێکدا لە خولەکانی گرێدراو یعنی زۆر بە وازحی دیاری کردووە کە دەسەڵاتی سەرۆکە بۆ هەر خولێکی گرێدان 15 ڕۆژ مۆڵەت بدات یعنی پەرلەمانتارێ ئیلتیزام کا یەکێکیش ئیلتیزام نەکات نە بە لیژنە نەبە هیچ کارێکی پەرلەمانەوە ئەرکی ئێوەیە کە ئەم بابەتە بە پێی پێڕەوی ناوخۆ تەنزیمکەن و بە پێی پێڕەوی ناوخۆش وەڵاممان بنەوە سوپاسدانە سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح تاکید دەکەینەوە داوای مولەتی فەرمی بۆ کرابوو دووبارە تەجدید کراوە و بەڕێز تاش دەزانن هۆکارەکە چی بوو بۆ یەش ئەو کاتەی دەستەی سەرۆکاتی قەنەعەت بین ئەو هۆکارە ڕەوانیە لە جێی خۆنیە کۆتایی پێدێنین بەڕێز کەژاڵ هادی بەڕێز سەرۆکی پەرلەمان کەژاڵ هادی داوا لە بەڕێستان دەکەین جێگۆرچەی بەرنامەی کاری ئەمڕۆ برگەی سێ بێتە برگەی یەک جێگۆرچەی بکرێت و برگەی سێم بێتە برگەی یەکەم لە بەرنامەی کاری ئەمڕۆدا برگەی سێ بێتە برگەی یەکەم بەڕێز ئێوار ئیبراهیم بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەواوی پشتیوانی قسەکانی کاک مەحموود و کاک بەهزاد دەکەم هەروە پشتیوانی لە قسەکانی خاتو کەژاڵ دەکەم ئەگەر بکرێتن برگەی سێم و دووەم بێتە پێش یەکەم سێم و دووەم بەڵێ لەبەروەی بەس ئینفازە چوارەمیش برگەی یەکەم زیاتر گفتوگۆ هەڵدەگریتن ئەگەر بکرێتن جێگۆرچە بکرێت شتێکی باشە زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز ئێوار ئیبراهیم بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سەرۆکی پەرلەمان مش پشتیوانی لە ڕای بەڕێزان دەکەم لەبارەی ئامادەبوون و ئامادە نەبوون ئەندام پەرلەمانان و پرسیارەتیشم هەیە ئایا شتێکی یاسایی ئەندام پەرلەمان بچیتە خاڵەکانی ئەوی جەبهە خاڵی دووەمیش پشتیوانی لە ڕای هێنانە پێشەوەی خاڵی چوارەم دەکەم بێتە خاڵی یەکەم ئەگەر بکرێ وەڵام بێ زەحمەت بەڵێ سپاس وەڵامی ئەوەی یەکەم ئێمە وا دەبینین ئاساییە و بارکێکی پیرۆز و پێویست لە قەلەم دەدەین زۆر لە ئەندام پەرلەمانان ئامادەییان هەبوو لە بەرەکانی جەنگ ئەوەی دووەم ئەوە دوای لەگەڵ دەخینە دەنگدان بەڕێز بشار مشیر بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی من لە ئامادەنەبوونی دانیشتنی ڕابردوو هاتە خوندنەوە من لە هەردوو دانیشتنی بەیانیکە و پاش نێمەڕەوە لێرە بم بەس دیارە لە کاتی واژوکردنی ناوەکان لە دانیشتی دووەم من واژۆم نەکردی و سوپاس سپاس بەڕێز بشار مشیر ئەوەی کە دروست بووە ڕاست دەکرێتەوە داواش تاش لێ دەکەین پابەت بن بە واژووکردن ئەوەی واژووی لەسەر نەبیتن لە دانیشتنی دواتر یعنی ئەوەی دووەم ئەوە ڕەنگە لە بیریان بچیت تەرکیزیان نەبی بەڕێز ئەنوەر قادر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری قسەکانی پەرلەمانتار کاک بەزاد و پەرلەمانتار کاک مەحموود دەکەم سوپاس سپاس بۆ بەڕێز ئەنوەر قادر ئێمە پێداچوونەوە دەکەین هەڵسەنگاندنی بۆ دەکەین و ئەگەر لەوێش ناتێگەشتە گرفتەکەوی چارەسەری دەکەین بەڕێز کاک قارەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە ڕایەکەی کاک مەحموود و کاک عەلی دەکەم بەڵام پەرلەمانتار بە پێی مادەی 25 گەر مامەڵەی لەگەڵ بکرێ ئەگەر مبەڕێکی هەبی بۆ ئەوەی مۆڵەت وەربگرێ ئاساییە بەڵام خۆی وجودی هەبی لە هەولێر بە هیچ کارێکی پەرلەمانی نەڕۆشتبی لە ناو شاری هەولێر بی بە بەردەوامی یعنی هیچ ڕێگریەکی لە بەردەمی نەبی بۆ ئەوی بێتە جەلسەی پەرلەمان و ناو پەرلەمان بەڕاستی معقول نیە ماوەی 2 مانگ زیاترا لە 5 جەلسەی پەرلەمانی بەشداری نەکردبێ بە پێی پەیڕە و هیوادارم و داوا دەکەم پێی مادەی 25 مامەڵەی لەگەڵ بکرێ زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قارەمان بە تاکید پەیڕە و لەسەر هەموو ئەندامان وەکو یەک جێبەجێ دەکرێت بەڕێز دکتۆر ئیبراهیم بەڕێز سەرۆکی پەرلەمان دانیشتنا هەفتیا چۆی دانێواری ئەز و دکتۆرە ڕێواز مهلەت بوون حالەتەکە چێ بووی دەفمە نەطەبیعیە
الگەڕێز و احترامێت من بۆ دکتۆرە پەری یا ئیزافە بووە بۆ لیژنا پەروەردە و خوێندنی باڵا بە قەنەعەتا من ئەگەر سیاسیژی بێت ئەو حسا حزبەکە دیە دکتۆر شوانێش دەفمە چۆی دویا کاکاری هاتوایە الگەڕێز و احترام نە سوال مەهاتێکردن نە پرسیار مەهاتێکردن وان بێت کە نە سابقەکە خراپ بۆ پەرلەمانی کو ئەگەر ئەندام پەرلەمانێکی ئیزافە بێت بۆ لیژنەیەکێ مەشوەرەتێک بێتەکردن یان هیچ نەبش لای سیاسی بە بێتەوەکردن چونکو حساوێ حزبەیە هەی ئەندام الگەلمە ئیزافەکردنا بێ خوشکێ بۆ لیژنا پەروەردێ ئەمن زانن سەبق وەکیل بین شاشێکا چێویل پەرلەمانی چاواتێتە چارەکردن ئەنوزانم هەکەم ببێت ئەزێ داخوازە جارەکاتی دەست بلینکردنێکم کو ئەف حالەتە بێتە ڕەفزکردن دا نەبتە دەستپێکێکە خراپ و پەرلەمانی سوپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم ئەو دیارە ناتێگەشتنێک لەو بارەوە هەیە ڕوونکردنەوە لەلایەن بەڕێز بێگەر تەلەبانی سکرتێری پەرلەمان دیارە بۆ داواکردنی ئەندامانی بەڕێز کە دەیانەوێت بچنە لیژنەکان ئێمە تەکید لە کاروباری پەرلەمان دەکەینەوە بۆ ئەوەی کە نیسابی قانونی یاسایی لیژنەکانمان پێ بڵێ کە هەر لیژنەیەک چەند ئەندام دەتوانێت تێیدا بێ لە لیژنەی پەروەردە و خوێنی باڵا بە فعلی شوێنەکەی دکتۆر شوان قەڵاتزەیی ڕەحمەتی چۆڵ بوو و بەڕاستی ئێمە نەمانزانی کە پێشتر جۆرێک لە دانوستانیش لە نێوان بەڕێز کاک ئاری و دکتۆرە پەری هەبووە لەسەر پڕکردنەوەی ئەو شوێنە بەڵام کە ناوەکەمان بۆ هات ئێمە خستمانە بەرنامەی کارەوە منیش پێم وایە کە بەڵێ شوێنەکەی دکتۆر شوان قەڵاتزەیی مەفرۆز بوو سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوە پڕی بکاتەوە بەڵام وەکو وتم ئێمە زانیاریمان نەبوو لەسەر ئەوەی کە بەتەواوەتی بەچوونی ئەم ئەندامە بۆ لیژنەی پەروەردە و خوێنی بڵا شوێنی بەڕێز سەرۆکی لیستی بزوتنەوەی ئیسلامی نامێنێ بۆیە منیش هەمان هاوڕام لەگەڵ بۆ چوونەکەی دکتۆر ئیبراهیم بەڵێ سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێز دکتۆرە بەهار لە هەر ئەندامێکی پەرلەمان یەک خاڵی نظامی تەنیا وەردەگرین کاک دکتۆر ئیبراهیمەکە مایکێ بکەین بەڵێ دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕێزی تەواوم بۆ ئەو کارێک کە لە ئێستادا کاک جەمال پێی هەڵدەسێن نەشمیش قسە لەسەر ئەو بابەتە بکەم بەڵام کە شتێکی یاسایی و پەیڕەوی دێتە پێشەوە تەبعی خۆم وایە ناتوانم قسەی لەسەر نەکەم بەپێی مادەی 32 ناکرێت ئەندامی پەرلەمان لەگەڵ پۆستێکی ترا کۆ بکرێتەوە هەر ناوی کۆنەکردنەوەیە مادەکە بۆیە ئەوە پێچەوانەی ئەوەی ئەو مادەی پەیڕەوەیە هەر بۆ ئاگاداری جەنابتان سپاس سپاس بۆ ئەو تێبینیە بۆ بەڕێزتان بەڕێز ساری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەر لە سەرەتاوە بێگەر تاڵەبانی ئاگادار کردووە بۆ زیادکردنم بۆ لەسەر لیژنەی پەروەردە بەڕام لە بەرنامەی کارانیەوە پێشتریش قسەیەکم لەگەڵ کەسانە کردووە بەڕێزم یعنی بە فەرمی بە پێی پەیڕۆ من داوام کردووە لە دوو لیژنە ناوم زیاد بکرێ لیژنەی ڕاگەیاندن و ڕۆشنبیری و هونەر لەگەڵ لیژنەی پەروەردە سپاس سپاس بۆ بەڕێز ساری بەڕێز سکرتێری پەرلەمان ڕوونکردنەوەی هەیە بەڕێز کاگاری جەنابەت کاتێک کە نووسراوەکەت بۆ من هێنا دکتۆرە پەری لە جەلسەی ڕابردوو دەنجی لەسەر درابوو و خراب بۆ بەرنامەی کار و بە جەنابیشتم وت پێم وتی وتم دکتۆرە پەری خراوەتە بەرنامەی کار پێم وابێ ئەو مناقەشەیەمان بەیەکەوە کرد ئەگەر بیرت مابێت سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لێرە دەناوی مامۆستا هات کە مامۆستا جەمال بزات ناوی هات مامۆستا جەمال وەکو خۆبەخشێک لەو شوێنە داوام بکاو هیچ ینی پۆستێکی شکەی لەوێ نییە هیچ ڕاتب موچێک وەرناگرێت تاوکو کۆکردنەوە کە بیتن من داوا ئەەکەم کە ئەو شتا ڕاست بکرێتەوە کوڕونکردنەوەک لە بۆ ئەندامانی پەرلەمانی بەڕێز زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج بۆ ڕوونکردنەوە بتاکید وەکو خۆبەخشە کە هیچ لەو پۆستێکی لەوێ نییە بەڕێز ئێڤان ئیبراهیم و کۆتایی خاڵە نیزامیەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەفتەی ڕابردوو دەنگ لەسەرەوە دراوە دکتۆرە پەری بچێتە لیژنەی پەروەردە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 39 و مادەی 44 پەرلەمانتار ئازادە لە هەر لیژنەیەک کار بکاتن سپاس سپاس بۆ بەڕێز ئێڤان ئیبراهیم نابی لە شوێنی خۆتان قسە بکەن مخالەفەی پەیڕەو مەکەن لە شوێنی خۆ قسە نەکەن ئەو گرفتە لەلایەن دەستەی سەرۆکاتی یەکلایی دەکرێت ئەگەر هەر لە شوێنی خۆتان قسە بکەن ئیجرات وەردەگرم ناوی ئێوە دێنم دوای سێ پێشنیار ینی زیاتر پشتیوانی لەوە دەکەن
خاڵی سیەم لە بەرنامەی کار ئینفازە ببیتە خاڵی یەکەم ببیتە دووەم بەو شێوازە ئەو پێشنیازە دەخەینە دەنگدان خاڵی سیەم ببیتە خاڵی یەکەم ئەوەی بە پەسەند دەزانین دەست بەرزکەتەوە خاڵی سیەم بۆ خاڵی یەکەم سیەم بۆ یەکەم ئەوەی چوارەم تەنیای کەس بوو سیەم بۆ یەکەم پانزدە کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژن یان دەیانەوێت وەکو خۆ بیت دەست بەرزکەن و دەیانەوێت وەکو خۆبی بەرنامە وەکو خۆ بەڕێوە بچیت بیست و سێ لەم بەرە چل و سێ کەس دژن واتە پێشنیارەکە ڕەت کرا بە زۆرینەی دەنگ بەرنامەی کار وەکو خۆی بڕێوە دەچیت یەکەم ها لە دەستپێکەوە بە خێرهاتنەکی گەرمی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە لە سەرداوای پەرلەمان ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە بووینە بەڕێز نەورۆز وەزیری شارەوانی بەڕێز سیان چەلەبی وەزیری داد هەروەها لە وەزارەتی کشتتوکار لەبەر ئەوەی وەزیریان وەزیر لەوێ دەستی لە کارکشایەوە و کەس لەوێ بە وەکالەت داننراوە لەبەرەوە کەس ئامادە نەبوو تەنیا بەڕێز دکتۆر ئەنوەر ئامادە بووە بە ناوی وەزارەتەوە کە لەگەڵ ئێمە حازرە هەروەها لە وەزارەتی ناوخۆش لە ئاستی بەڕێوەبەری گشتی لەگەڵ ئێمە حازرن بەڕێز کاک نەوزاد لەگەڵ کۆمەڵە ڕاوێژکار لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی پەشداری بکەن لە خاڵی یەکەم لە بەرنامەی کاری ئەمرو گفتوگۆکردنی پرۆژە یاسای زێدەڕەوی لەسەر مولکی دەولەت بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراو ئێمە داوا دەکەین لەبەرەوە 5 لژنای پەیوەندیدار بەم پرسانە داوا لە سەرکاتی ئەو هەر 5 لژنە دەکەین فەرمونون تەشریف بێنە سەر شوێنی تایبەت بە لژنەکان سەرکاتی هەر سێ لژنە هەر سەرکاتێک سێ کەسە کورسی شکەم بن کورسی زیاترش دەبێ بینی نەیرە لژنەی یاسایی لژنەی دارایی شارەوانی کشتتوکاڵ ناوخۆ سەرکاتی ئەم پێنج لژنە فەرمونون یەک دو کورسی بینن بۆ ئێرە سەرۆک و جێگر دەتوانێت لەگەڵیان ڕێککەون بەڕێزان دیارە هەر بەو شێوازەش کورسیش بەش ناکەن شوێن نییە لەبەرەوە داوا دەکەین سەرۆک و جێگر لە هەر 5 لجنە سەرۆک و جێگر دوو کورسی تر بینن دوو کورسی تر با دوو کورسی تر بینن جێگر خۆی لە نێوان لژنەکان متمانەیەکی پتەو هەیە بۆیەش سەرۆکش بە تەنیا حازر بیت تەواوە لژنەی ناوخۆوانە یەک دوو کورسی بینن یەک دوو کورسی
بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین داوا لە لژنەی یاسایی دەکەین سەرۆکی لژنەی یاسایی ئەو پرۆژە یاسایە ماددە بە ماددە بخوێنەوە ماددە بە ماددە مناقەشە دەکرێت و ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی هەردوو وەزیری بەڕێز وەزیری شارەوانی وەزیری داد لەگەڵ ڕاوێژخەرەکانیان هاوکار دەبن لەگەڵ ئێمەدا بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە بە شێوازێکی باش ڕەوا دادپەروەرانە وەکو پێویست پەسەند بکرێتن دیارە ئەم پرۆژە یاسایە زۆر ڕەهەندی هەنە لەبەرەوەش پێش لژنەی هاو پەیوەندیدار پەشدارن لەوەی کە پرۆژەکە راپۆرتێکی هاوبەشیان ئامادە کردووە بەڕێز سەرۆکی لژنەی یاسایی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت راپۆرتی هاوبەش لیژنەی کاروباری یاسایی و لیژنەکانی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار و دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 23/2018 کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی هەردوو پرۆژەی ڕێگری لە زیادەڕۆیی کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ژمارە 2 لە ڕۆژی دووشەمە بەرواری 9/2015 و زیادەڕۆیی لەسەر موڵکی دەوڵەت کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ژمارە 2 لە ڕۆژی چوارشەمە بەرواری 6/12/2017 ڕەوانەی لیژنەکانمان کراوە دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە یاسای ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی لەسەر زەوی و زاری دەوڵەت لە هەرێمی کوردستان داش عێراق بەشی یەکەم پێناسە و ئامانج و پیادەکردن پێناسەکان مادەی یەکەم مەبەست لەو دەستەواژە و شانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە بۆ مەبەستەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە یەکەم هەرێمی کوردستان داش عێراق دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق سێیەم زەوی و زاری دەوڵەت گشت ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن لە سنووری هەرێمی کوردستان داش عێراق جا توخمەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێت هەروەک لە مادەی یەکەمی یاسای خستنەوەی پۆلێنەکانی زەویەکانی دەوڵەت ژمارە 53 ساڵی 1976 بەرکار دیاری کراوە هەروەها ئەو زەویانەی کە تەسویە نەکراون و بەناوی کەسەوە تۆمار نین چوارەم زەوی ناو سنووری شارەوانی گشت ئەو زەویانەی دەکەونە ناو سنووری بڕیاردراو بۆ شارەوانیەکان لە گشت پارێزگا و قەزا و ناحیەکان بە پێی نەخشەی بنەڕەتی پێنجەم زەوی دەرەوەی سنووری شارەوانی ئەو زەویانەی دەکەونە دەرەوەی سنووری هاتوو لە بەندی چوارەمی ئەم مادەیە زەویەکانی دەرەوەی سنووری گوندەکان شەشەم سەرۆکی یەکەی کارژێڕی پارێزگار قایمقام بەڕێوەبەری ناحیە حوتەم شارەوانی پارێزگا و قەزا و ناحیە و شارەدیەکانی هەرێم هەشتەم لیژنەی ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی نۆیەم زیادەڕۆکار ئەو کەسوولایەنەی بەبێ مۆڵەتی یاسایی پەیوەندیدار ڕەفتارێک ئەکات کە لە مادەی چوارەمی ئەم یاسایەدا هاتووە دەیەم چاودێر کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی و فەرمانگەکانی حکومەت چاودێری زیادەڕۆیی دەکەن ئامانجەکان مادەی 2 ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لە یەکەم پارێزگاری لەو زەویانەی موڵکی دەوڵەتن لە ناو سنووری هەرێم و ڕێگری لە زیادەڕۆیی و داگیرکردنی بە ڕێگەی سەپاندنی سزای بەرگەر ڕادع بەرامبەر بە زیادەڕۆکار دووەم گرتنەبەری ڕێکاری توند بۆ لابردنی زیادەڕۆیی لەسەر زەوی و زاری دەوڵەت سێم پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێم لە ڕێگای قەدەغەکردنی زیادەڕۆیی کردنە سەرزەویە کشت و کاڵیەکان یان پاوانە سروشتیەکان یان دارستانە سروشتیەکان و ڕێگرتن لە گۆڕینی بەکارهێنانەکانی ئەم زەویانە چوارەم پارێزگاری لە نەخشەی بنەڕەتی شارەوانی بەپێی ئەو پیلانەی بۆیان دانراوە ئەویش بەڕێگری لە زیادەڕۆیی پیادەکردن مادەی سێ و یاسایە پیادە دەکرێت بە سەرگشت حاڵەتەکانی زیادەڕۆیی سەرزەوی و زاری دەوڵەت لە هەرێم توخمەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێت مادەی چواری یەکەم هەر ڕەفتارێک یان کارێک بکەوێتە سەر زەوی و زاری دەوڵەت یان سەرمافێک لەو مافانەی سەر ئەو زەویانە بە زیادەڕۆیی ئەژمار دەکرێت ئەگەر مۆڵەتی یاسایی نەبێ یان دش بە یاسا بەرکارەکان بێ لەوانەش ئەمانەی خوارەوە ئەلیف زەوتکردن بەکارهێنان و دەست بە سەرداگرتنی بیناکانی دەوڵەت با دروستکردنی خان و بینا بە هەموو جۆرەکانیەوە بۆ هەر مەبەستێک ئەگەر لەگەڵ نەخشەی بنەڕەتی بگونجێت یان ناتا زەوتکردنی زەوی یان بەشێک لە زەوی پا گۆڕینی ڕەگەزی زەوی بەکارهێنانی زەوی گۆڕینی بەکارهێنانی زەوی
جیم هەڵکەندنی زەوی بردننی خاک خۆڵی ئاساییان تێکەڵە گۆڕینی ڕێچکەی ئاوی سەرزەوی گۆڕینی ڕێڕەوی هاتوچۆ پەکخستنیان گۆڕینی مافێک لە مافەکانی هاوشانی ئرتیفاق بڕیاردراو لە سەرزەویەکانی دەوڵات داگیرکردن و بەکارهێنان و هەڵکەندن و شێواندنی کەنار و ناوچۆم و ڕووبار و دەریاچەکان دال شوراکردنی زەوی بەردەڵان لە وەرگا دارستان و کشتتوکاڵی بە پێچەوانە یاسا بەرکارەکان ژێ فرۆشتن بەخشین بە کرێدانی زەوی بە مەبەستی کشتتوکاڵ دروستکردنی باخ گەشت و گوزار و نیشتەجێ بازرگانی یان بۆ هەر مەبەستێکی دی بە پێچەوانە یاسا بەرکارەکان ڕاجیاکردنەوە پارچە پارچەکردن ئیفراز الئەراضی بەدەر لە یاسا بەرکارەکان هەر ڕەفتارێکی دیکە جگا لەوانەی لە بەندەکانی پێشوو باسکراون بکەوێتە سەر زەوی وزاری دەوڵەت بەبێ وەرگرتنی ڕەزامەندی بنەمای ئوسوڵی دووەم بەکارهێنانی گشتیان بەشێک لە جادە شۆستە گۆڕەپان باخچە پارڕکیان هەر شوێنێکی گشتی بە شێوەیەکی کاتی یان بەردەوام بۆ بەرژەوەندی تایبەت بە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێم بەشی دووەم حکومەڕێکاریەکان مادەی 5 سەرۆکی یەکەی ئیداری و سەرۆکی شارەوانی خۆیانیان بەهۆی چاودێرەوە چاودێری زەوی وزار دەکەن بە مەبەستی ڕێگری و لابردنی زیادەڕۆیی بەگرتنەبەری ئەم ڕێکارانەی خوارەوە یەکەم پێدانی هۆشداری بە کەسی زیادە ڕۆکار بە لابردنی زیادەڕۆیی لە ماوەی 24 کاتژێر ئەگەر کەسەکە یان لایەنەکە ناسرااو بوو دووەم هەڵواسینی پسوولەی هۆشداری لە شوێنی زیادەڕۆکە بەلابردنی زیادەڕۆکە لە ماوەی 24 کاتژێردا ئەگەر زیادەڕۆکار نەناسرااو بوو سێم ئاگادارکردنەوەی سەرۆکایەتی داواکاری گشتی بە زیادەڕۆیەکەی ڕوویداوە چوارم پێویستە لەسەر سەرۆکی یەکەی کارگێڕی لە ماوەی 48 کاتژێر لە ڕێکەوتی ئاگادارکردنەوەی فەرمانی لابردنی زیادەڕۆکە دەربکە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی تایبەتمەند و دابینکردنی پارێزوان بۆ لیژنە ئەگەر زیادەڕۆکار بە پێی بڕگەکانی یەکەم و دووەمی سەرەوەی ئەم مادەیە زیادەڕۆکەی لا نەبرد مادەی 6 هێزەکانی ناوخۆ گشت هێزە فەرمیەکانی دیکە لە سنووری یەکە ئیداریەکاندا ئەگەر پێویست بوو فەرمانەکانی سەرۆکی یەکە کارگێڕیەکان جێبەجێ دەکەن بۆ پارێزگاری لیژنە مادەی 7 نابێ خزمەتگوزاری ئاوەڕۆ کارەبا جادە ئینتەرنێت یان هەر خزمەتگوزاریەکی دیکە بگەێنرێتە ئەو زەوی وزارەی زیادەڕۆکەی لەسەر کراوە. مادەی 8 پاداشتێکی ماگانە بە ڕێژەیەک زیاتر نەبێ لە 125 موچەی بنەڕەتی ئەندامانی لیژنە تەرخان دەکرێت وەک هاندان بۆ ئەندامانی ئەو لیژنەیە بە پێی حکومەکانی ئەم یاسایە پێکدێن دابەش دەکرێت بە پێی ڕێنمایی کە وەزیری ناوخۆ شارەوانی لە هەرێمدەری دەکەن مادەی 9 پێویستە زیادەڕۆکار ماوەی 30 ڕۆژ لە بەرواری کارپێکردن بەم یاسایە یەکەم ئاگاداری شارەوانی پەیوەندیدار بکە لە شوێن و شێوە و ڕوبەری پێکاتەی زیادەڕۆکە ئەگەر لە سنووری شارەوانی بوو دووەم ئاگاداری سەرۆکی یەکەی کارگێڕی بکە لە شوێن و شێوە و ڕوبەر و پێکاتەی زیادەڕۆکە ئەگەر لە دەرەوەی سنووری شارەوانی بوو مادەی دا یەکەم پێویستە سەرۆکی شارەوانی و سەرۆکی یەکە کارگێڕیەکان تۆماری ئەو زانیاری و هەواڵانە بکەن لە تۆمارگەی فەرمی بەشی زیادەڕۆیی و لیژنەی پێویست لەلایەنە پەیوەندیدارەکان پێک بهێنن بۆ جێگیرکردنی جۆر و شێوە و ڕوبەر و پێک هاتەی زیادەڕۆکە کە لە کۆنووسی تایبەتی کە بە پێی بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی نۆی ئەم یاسایە پێیان گەیشتووە دووەم حکومەکانی ئەم یاسایە بەسەر ئەو زیادەڕۆیانەدا جێبەجێ دەکرێت کە ئاگاداری شارەوانی و یەکەی کارگێڕی لێ نەکراوە و لە مادەی ئاماژە پێکراوی مادەی نۆی ئەم یاسایە مادەی 11 لە ناوەندی هەر پارێزگایەک دادگایەک بۆ تێڕوانینی زیادەڕۆیی پێک دەهێنرێ ئەو دۆسیانەی پێیوەستن بە زیادەڕۆ بە پەلە ئەژمار دەکرێن بەشی سێم حکومە سزاییەکان مادەی 12 لەگەڵ پێشێل نەکردنی هەر سزایەکی تونتر کەوا یاسا بەرکارەکان لە هەرێم دەقیان لەسەر کردووە یەکەم هەر کەسێک کردارێک لەو کردارانەی لە بڕگەی یەکەمی مادەی چوارەمی ئەم یاسایەدا هاتوون ئەنجام بدا ئەوە بە بندکردن بۆ ماوەیەک لە 1 ساڵ کەمتر نەبێت و بە غەڕامەیەک لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە نرخی ئەو ڕوبەری زیادەڕۆیی کراوەتە سەر لە کاتی ڕوونی زیادەڕۆکە زیاتر نەبێت سزا دەدرێت دووەم هەر کەسێک کردارێک لەو کردارانەی لە بڕگەی دووەمی مادەی چوارەمی ئەم یاسایەدا هاتوون ئەنجام بدا ئەوە بە غەڕامەیەک لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت لە حاڵەتی گەڕانەوە سزاکە دەبێتە بندکردن بۆ ماوەی 3 مانگ و غەڕامەیەک لە 2 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 6 ملیۆن دینار زیاتر نەبێت سێم خاوەنی ئەو مولکەیان شوێنەیان ئەو کرێچیە ئاسانکاری دەکایان یارمەتی دەدا لە ئەنجامدانی تاوان ئەوە بە هاوبەشدا دەندرێت لەو تاوانانەی لە بڕگەی دووەمی ئەم مادەیەدا هاتووە و بە هەمان سزاکەی سزا دەدرێت چوارم هەر کەسێک کەم تەرخەم بێ لە بەجێگەیاندنی ئەرکەکانی لە ڕێگرتن یان لابردنی زیادەڕۆیی لەوانەی ئەندامی لیژنن ئەوە بە پێی یاسای بەرزەفتەکردنی فەرمانبەران ڕەفتاری لەگەڵ دەکرێت پێنجەم ئەگەر ئەنجامدەری تاوان
ئەوانە کە فەرمانبەریان ڕاستپێردرا و بەڕاژەی گشتی بێ یان بە یەکێک لە کارمەندانی هێزەکانی ئاسایش ناوخۆیان هێزە چەکدارەکان بێ وەسیفەتی خۆی لە ئەنجامدانی تاوانەکە وەسوود هێنابێ ئیستیغلال یان ئاسانی کردبێ بۆ کەسانی دیکە ئەوە بە بارودۆخی توندکراودا دەندرێت و لە تاوانی هاتوو لە هەردوو بڕگەی یەکەم و دووەمی ئەم مادەیە. مادەی سێزدا هەر کەسێک کارێک لە کارەکانی نێوەنگیری یان دەڵاڵی لەسەر ئەو زەوی و زار و خانوبەرەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە ئەنجام بدا ئەوە بەبندکردن بۆ ماوەیەک لە 3 مانگ کەمتر نەبێت و لە 6 مانگ زیاتر نەبێت و بە غەڕامەیەک لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت لە بەهای ئەو ڕوبەری زیادەڕۆیی کراوەتە سەر لە کاتی ڕوودانی زیادەڕۆکە زیاتر نەبێت سزا دەدرێ. مادەی چواردا هەر فەرمانبەریان ڕاستپێردراوێک بەڕاژەی گشتی ڕەزامەندی بنەمایی بدایان یارمەتی بدایان نێوەنگیری بکا لە پێناو دابینکردنی ئاویان کارەبایان خزمەت گوزاری دیکە بۆ ئەوەی زەوی و زار و خانوبەرانی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە ئەوە بەبندکردن بۆ ماوەیەک لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 1 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت. مادەی 15 یەکەم نابێت تۆمەتباری زیادەڕۆکار بە کەفالەت یان بە بێکەفالەت لە هەردوو قۆناغی لێکۆڵینەوەی سەرەتایی یان دادگاییکردن ئازاد بکرێت. دووەم تۆمەتباری زیادەڕۆکار سوودمەند نابێت لە حکومەکانی ئازادکردنی مەرزدار و ڕاگررتنی جێبەجێکردن هەروها لە دوای تەواوبوونی ماوەی حکوم دانیشی ئازاد ناکرێت تەنها ئەگەر لەسەر تێچووی تایبەتی خۆی زیادەڕۆیەکە لا ببات. سێم بڕیار یان حکمی دەرکراو لە دادگا سزاکاریەکان بە ئازادکردن یان بێت تۆمەتی یان بەرپرسیێتی هیچ ئاسەوارێکی نابێت لەسەر لابردنی زیادەڕۆکە. مادەی 16 کەسی زیادەڕۆکار دەبوردرێت لەو سزایەنەی لەو یاسایەدا هاتوون ئەگەر هەواڵ بداتە لایەنە تایبەتمەندەکانی زیادڕۆیی لەسەر ڕوودانی زیادەڕۆکە و لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکە هەڵسا بە لابردنی بەو مەرجەی ئەو لابردنە بە نووسراوێکی فەرمی لەم لایەنانە پشتڕاست بکرێتەوە. مادەی 17 یەکەم ئەگەر کردارێک لەلایەن ئەندامانی لیژنە لە کاتی جێبەجێکردنی ئەو ئەرکەی پێیوەستە بەلابردنی زیادەڕۆکان ڕووبدا ئەوە بە تاوانداناندرێت لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی مادەی چلی یاسای سزاکانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە. دووەم ئەندامانی لیژنە ئەو زیانانەی گەرنتی ناکەن کە لەوانەیە لە کاتی لابردنی زیادەڕۆ دووچاری کەسی زیادەڕۆکار ببن لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی مادەی 215 بڕگەی 2 لە یاسای مەدەنی عراقی ژمارە چلی ساڵی 1950 هەموار کراوە. بەشی چوارەم حکومە کۆتاییەکان مادەی 18 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 19 پێویستە لەسەر وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکەن. مادەی 20 کار بە هیچ دەقێکی یاساییان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێ. مادەی 21 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بەهۆی باری ئالۆزی هەرێمی کوردستان و ڕاگواستنی گوندەکان و تێکچوونی پێکهاتەی کۆمەڵایەتی و تێکەڵبوونی کللتوری گوند لەگەڵ شار و ڕەوی بە کۆمەڵی گوند نیشان بەرەو شارەکان بەهۆی زیادبوونی ژماری دانیشتوان بە شێوەیەکی نائاسایی و ڕەوی ژمارەیەکی زۆر لە ناوچە جیاجیاکان بە ئاراستی شارەکانی هەرێم زیادەڕۆیی لەسەر ماڵ و موڵکی گشتی بۆتە دیاردە و سیمای شارستانی شارەکان بەرەو شێواو دەچێ و بۆ سنووردارکردنی ئەم دیاردەیە و پارێزگاری لە ماڵ و موڵکی گشتی و بنبڕکردنی زیادەڕۆیی تا ئاستی پێویست و پیادەکردنی دادگای کۆمەڵایەتی لە دادی کۆمەڵایەتی لە دابەشکردنی زەوی و سنووردارکردنی دەست بە سەراگرتنی زەوی کشت و کاڵی و لە وەرگا و پاوان و دارستانەکانی دەرەوەی سنووری شارەوانی ئەم یاسایە دەرچوێندرا. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنە یاسایی بە خوندنەوەی راپۆرتی هاوبەش کە لەلایەن لیژنە پەیوەنددارەکان ئامادەکراوە. خاڵێکی نظامی بەڕێز سامینە زکری اینجا ڕوونکردنەوەی گشتی لەلایەن بەڕێز عومەر عینات. بەڵێ برای سروک پارلمانی با گفتگو کردن سر راپورت بش کو او ببیت اساس بتوی دنگدان بهتر کردن چونکی دو پروژه یا سابوینه با هنده که مناقشه بهتر کردن دنگدان پیوسته. وای دست خوش. سپاس بۆ بەڕێز ئامینە زکری. ڕوونکردنەوەکی گشتی لەسەر کۆی پرۆژە بەڕێز عومەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمەوێت لە خلالی بەڕێستەوە بە بەڕێزان لە ئەندامانی پەرلەمان و میوانە بەڕێزەکانیش ڕابگەێنم کە ئێمە هەمومان ئەو لیژنانە یەک راپۆرتمان ئامادە کردووە بۆ وەڵامێ بۆ جەنابی ئامینە زیکری. لە دوای دەرچوونی دەستوری عێراقیەوە گەورەترین کێشە کە ڕوبەڕووی زۆربەی شارەوانیەکان بوویەوە و لە دوای ئەوەی کە
بودجێ لە سا حەڤە هاتە هەرێمی کوردستانەوە و خەڵک وەزعی بدارایی باش بوو دیاردەی زیادەڕۆیی لەسەر زەویە کشتتوکاڵەکان زۆر زیادی کرد و دیاردەی کۆچی هاوڵاتیان گوندەکانەوە بۆ شارەکان زیادی کرد ئەمەش کارێکی وای کرد کە زیادەڕۆیی لە ناو هەرێمی کوردستانە بێتە دیاردێکی زۆر زەق و بەڕای من سەرکەوتوترین سەرۆکی یەکەی ئیداری و شارەوانی ئەو کەسانن کەوا زیادەڕۆیی لە شار و شارۆچەکان یان لە سووری ئیداریەکانیانە کەمترە لەبەرەوە خراپترین دیاردە لە هەرێمی کوردستانە کە ڕوویدا دیاردەی زیادەڕۆیە بنبڕکردنی زیادەڕۆیی ئەبێتە دەستکەوتێکی زۆر گەورە بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی دەسەڵاتی جێبەجێکردن ئەو یاسانەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکاری پێەکە بە تایبەتی وەزارەتی شارەوانی لە ساڵی 1970 دەست پێکە طبعاً ئەوە قەراری مەجلیسی قیادی سوورەیە لە هەڵوەشاوە لە ژمارە 548 و 156 و 465 و 1990 هەتا ئەگاتە 390 ساڵی 1970 ئەم یاسایانە دوای ئەوەی کە دەستوری عێراقی دەرچوو گرفتی گەورەی دروست کرد بۆ سەرۆکیەکە ئیداریەکان کە دەسەڵاتی حاکمی سزا و حاکمی جونح و ئەوانەی لە سەرۆکی شارەوانی و لە سەرۆکیەکە ئیداریەکان وەرگرتەوە و وای کرد کە سەرۆکی یەکە ئیداریەکان و سەرۆکی شارەوانەکان ئەگەر نە لەم ڕۆژانە هەفتانە بردنێنە بەردەم دادگا و وای ئەکرد زۆربیان تەوقیفەکران ئەمە دەستی بەستنەوە و ئەم کۆکاری ئەم دەست بەستنەوەی کە لە دەستوری عێراقی هات وای کرد کە دەست و پێی سەرۆکی شارەوانیەکان و ستافەکانی ببەستێتەوە و هەروها بۆ دەرەوەی یەکە ئیداریەکانیش سەرۆکی یەکە ئیداریەکان نەتوانێت ڕێگری لە دەست زیادەڕۆیی بکە لە دەرەنجامی ئەم گرفتە گەورەی کە هاتە پێشەوە ئێمە وەکو لیژنەی شارەوانی و گەشت و گوزار بە هاوکاری لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی و لەگەڵ ستافی وەزارەتی کشتتوکاڵ و لەگەڵ بێڕێز جێگری وەزیری شارەوانی و لەگەڵ داواکاری گشتی لە سلێمانی و لە هەولێر ئێمە پەیوەندیمان کرد بۆ ئەوەی یاسایە بدۆزینەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەم یاسایە لە بری ئەو قەرارانەی بەچی قادەی سەورە و ئەو یاساکردنەی کە لەو پشتر هەبووە و کارێ بکە ئێمە هیچ نەبێت لە ئەمڕۆ لە دوای دەرچوونی ئەم یاسایەوە بە خەڵکی ئەوانەی زیادەڕۆیی ئەکەن و تەماعیان لە زەوی و زاری هەرێمی کوردستان هەیە پێیان بڵێن ستۆپ بوەستن کەواتە ئەم یاسایی کە لە بەردەستانایە یاسایەکە بۆ لەمە و دوایە ئەسەری ڕەجعی نییە بە هیچ جۆرێک بە مەرجێک ئەو سی ڕۆژەی دانراوە لە پێمە لە مادەی نوێی یاساکە هاتووە ئەو ئەسەری یا زیادە ڕۆکار بچێت تۆماری خۆی بکە ئەگەر لە دەرەوەی سنووری شارەوانی بوو ئەوە لای سەرۆکی یەکەی ئیداری ئەگەر لە ناو شارەوانی بوو لای سەرۆکی شارەوانی کەواتە چارەسەر چییە بۆ ئەوانەی کەوا ئێستا کردویانە بۆی زۆر واضح بێ بۆ هەموو ئەوانەی ئەو ئەندام پەرلەمانە دوو یاسای کە ئامادە کراوە یاسایەکیان لای ئێمەوە ئامادە کراوە لەگەڵ لیژنەی کشتتوکاڵ ئەوە نردومانە بۆ حکوومەت لە ماوەی 30 ڕۆژە وەڵاممان بداتەوە بۆ چارەسەری ئەو زیادەڕۆیانی دەرەوەی سنووری شارەوانی یاسایەکیش لای وەزارەتی شارەوانیەوە بە خۆشبەختانە ئەوانش ئامادەیان کردووە بۆ چارەسەری ئەو زیادەڕۆیانەی کە پێش دەرچوونی ئەم یاسایە کراوە کەواتە ئەوە زۆر بڕون لێر بەرچاوتان ئەم یاسایە بۆ لە دوای دەرچوونی یاساکەوەیە کە علاقەی بەو زیادەڕۆیانەوە نییە کە پێشتر کراوە بە مەرجێک خۆیان تۆمار بکەن و بچن لە شارەوانی و لە لای سەرۆکی یەکەی داری ئەو کاتە سەرۆکی یەکەی داری لەوانەیە دائیرەی پەیوەندیدار تەخویل بکە بۆ نمونە وەزارەتی فەرمانگەی کشتتوکاڵ لەوێت تۆماریان بۆ ئەکەنەوە چیە زیادەڕۆی کردووە ئەو کاتە بەپێی ئەو دوو یاسایی کە دێنە ئەم قاعی پەرلەمانە و لێرەوە دەرەچن مامەڵە لەگەڵ زیادەڕۆیەکانی پێشووی خۆیەکرێ و زۆر سپاسدانە سپاس بۆ بەڕێز عومەر عینات بۆ ئەم ڕوونکردنەوە گشتیە داوا لە خاتۆ بەڕێز نەورۆز مەولود دەکەین وەزیری شاوەنانی ئەوش چەند ڕوونکردنەوەیکی گشتی لەسەر کۆی پرۆژە هەنا فەرموو بەڕێز زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز جگری سەرۆکی پەرلەمان ئەندامانە بەڕێزەکان ئەگەر دەنگەکە دەتوانانی بێ ئێرش ئەگەر بزانی دەنگ باش نییە پێ باش بەڵێ ئێستا باشترە بەڵێ زۆر سپاس کە ئەوڕۆکە ئەو بابەتە گرینگە لێرکان ئامادەکرا ئەو ڕەشنووسە یاسایە بە تەکید ئەوەی کە کاک عومەر گوتی لەوانەیە کورتەیەک بوو لەسەر دیاردەی زیادەڕۆیی ئەوەی گوتی کەوان بەس تەنها لە کوردستان نییە وەکو ئەمە دەزانین هەموو عێراق بەگشتی لە هەموو وڵاتانی دنیا هەیە بەڵام بە تایبەتی لە عێراق هەبووە لە حکومەیەک بە دوایەکانی پێشوو هەروەها بە تایبەتیش لە هەرێمی کوردستانش کە دیاردەی زیادەڕۆ هەبووە و دوای دەرچوونی دەستوری عێراق لەوانەیە
پەرەیسەن بێ بەڵام لەگەڵ ئەوە چەندین ڕێکاری حکومت توانیوێتی کە کردوێتی بە ڕێگای لێژنەی چاکسازی هەبووە لە سەرۆکاتی هەرێم کە بتوان لە جانی تاتی لە داواکاری گشتی پێکات بوو بۆ ڕێگریکردن لیان و هەروە حکومەتی هەرێم چەندین لێژنەی پێکینا بۆ ئەوەی کە بە خودی جەنابی سەرۆکی حکومت ڕئیس لیژنە بوو لەگەر جێگیری سەرۆکی حکومت بۆ ئەوەی ئەو دیاردەیە بنبڕ بکرێ و معالەجەی ئەوەی بکرێت کە هەیە بۆ ئەم بابەتە ئێمە چەند یاسایەک ئامادەکرا بە خۆشحاڵیەوە لێژنەی ئاوادانکردنەوە و شارەوانی کەوا کاک عومەر زۆر هاوکاری ئەو ڕەشن و سیاسایی بوو کە لە وەزارەت ئامادەکرا دوو ڕەشنووسمان تەنها تێبینیەکەیە ئەگەر ڕێگەم پێ بدەن وەکو لەوانەیە زۆر سوالی بێتە سەرێ بەس با پێشوەختە خۆمان ئامادە بکەین بۆی وەڵامەکان و ڕوونکردنەوەی کە بێ خۆی یاسای ڕێگریگرتن لە تەجاوز ئەمە هەدەفی ئەساسی با بڵێم بەڕێزانی پەرلەمانتار و حکومەت و هەمومانە و هەروە معالەجەکردن لەوی گرنگتران ئێمە کردمانە دوو ڕەشن و سیاسە ئەوەی ئێستا بە خۆشحاڵیەوە مناقشەی لەسەر کراوە لە چەندین کۆبنەوەکانی پەرلەمان و ئێستا کە ئەو ڕەشنووسە ئامادەکراوە ئەمە ڕێگریکردنە لە یاسای تەجاوزکردن بۆ ئەوەی ڕەدعەک هەبێ لەبەرەوەی ئەو یاسانەی پێشوە هەبووە لەوانی ڕەدعەکان یان زۆر کەم بووینیان مەبلەغەکانی لەگەر ئێستا ناگونجێتن بۆیە ئێمە سزاکان و یاساکان و دیاریکردنی تەجاوزەکانیش دیاریکرا لەو ڕەشنووسە ئەوەی معالەجەکردنی ڕەشنووسێکی یاساییتر هەم لەلایەن وەکو ئێمە وەزارەت شارەوان ئامادەکراوە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دراست لەسەر دەکرێت هەم لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە لەگەر لیجانی تایبەت لە ناو ئەنجومەنی وەزیران بۆ معالەجەکردنی بە تایبەتی با بڵێم زەویە کشتوکاڵەکانە یاخود مەزرعەکانە کە ناویان لێ دەنێن ئەمانەش معالەجەیان بۆ دانراوە لەگەڵ ئەوەی تەملیکردنی هەندێک لە تەجاوزاتەکان کە ئەوەش وەک ئاماژەم پێدا ئەمانە دوو ڕەشنووسی یاساییترن کە لە ئەنجومەنی وەزیران دراستیان دەکەن بەڵام ئەوەی گرینگە ئەوڕۆ پەسەند بکرێ بەڕێزان ئەوەیە کەوا جارێ ئێمە با ڕابگرین ئەو تەجاوزاتە یاخود ئێمە ناوی لێبرین وەکو نەزیفێکی دائیمیە هەرچەندە لا بەلا پچر دوانیمان علاجی بکەین بەڵام بە یاسایەکی پتە و نەبێتنەوە بەڕەدعەکی زۆر بەخۆت نەبی لەوانەیە نەتوان ئەمەی ئەوەی ئێستا دەمانەوێت ڕابگیرێ دوای ئەوەی یاساکانی بۆ معالەجەکردن ئەماش ڕەشنووسیان ئامادەیە و چەندین کۆبنەوەشی لێکرا لە ئەنجومەنی وەزیران زۆر سوپاسی بەڕێزان دەکەین و کەوا هاوکاری ئەو ڕەشنووسە یاسایی بووینەکەوە هەم بە حکومەت و بە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئامادەکرایە و ئەوڕۆ کە دەخرێتە مناقەشە و بڕیار لەسەر بدرێ زۆر سوپاس بۆ جەناب سپاس بۆ بەڕێز وەزیری شارەوانی خاتۆ ناوروس مەولود بەڕێزان راپۆرتە هاوبەشەکە دەخەینە دەنگدان بۆ ئەوەی ببیتە ئاساسی گفتوگۆ لەم دانیشتنەدا ئەوەی بە پەسەند دەزانیت راپۆرتە هاوبەشەکە بەو شێوازەی خوێندرایەوە لەلایەن بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئەوە دەبیتە ئاساسی گفتوگۆ دەخەینە دەنگدان راپۆرتە هاوبەشەکە بەو شێوازەی خوێندرایەوە شەست و یەک کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی راپۆرتەکە ماددە بە ماددە بخوێنەوە بۆی دەرگای گفتوگۆ بکەینەوە یاسای ڕێگری لە زیادەڕۆی و لابردنی لەسەر زەویزاری دەوڵەت لە هەرێمی کوردستان عێراق بەشی یەکەم پێناسە و ئامانج و پیادەکردن پێناسەکان ماددەی یەک مەبەست لەم دەستەواژە و شانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە بۆ مەبەستەکانی جێبەجێکردنی ئەم یاسایی یەکەم هەرێمی کوردستان عێراق دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان عێراق سێم زەویزاری دەوڵەت گشت ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن لە سنووری هەرێمی کوردستان عێراق جا توخمەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێت هەروەک لە مادەی یەکەمی یاسای یەکخستنەوەی پۆلێنەکانی زەویەکانی دەوڵەت ژمارە 53 ساڵی 76 بەرکار دیاری کراوە هەروها ئەو زەویانەی کە تەسویە نەکراون و بە ناوی کەسەوە تۆمارنین چوارەم زەوی ناو سنووری شارەوانی گشت ئەو زەویانەی دەکەونە ناو سنووری بڕیاردراو بۆ شارەوانیەکان لە گشت پارێزگا و قەزا و ناحیەکان بە پێی نەخشەی بنەڕەتی پێنجەم زەوی دەرەوەی سنووری شارەوانی ئەو زەویانەی دەکەونە دەرەوەی سنووری هاتوو لە بەندی چوارەمی ئەو مادەیە زەویەکانی دەرەوەی سنووری گوندەکان شەشەم سەرۆکی یەکەی کارجێری پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری ناحیە حوتەم شارەوانی پارێزگا و قەزا و ناحیە شارەدیەکانی هەرێم هەشتم لیژنەی ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی
نۆیەم زیادە ڕۆکار ئەو کەسوو لایەنەی بەبێ مۆڵەتی یاسایی پەیوەندیدار ڕەفتارێک ئەکات کە لە مادەی چوارەم یەم یاسایەدا هاتووە. دەیەم چاودێر کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی فەرمانگەکانی حکوومەت چاودێری زیادەڕۆیی دەکەن. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنە یاسایی. دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەوەی دەیانەوێت پەشدار بن لە گفتوگۆدا دەست بەرزکەن بۆ ئەوەی ناوەکان بنووسین. ئەو جەنابی وەزیرە بەڕێزەکان دواتر کە ئەندامان تەواو دەکەن ڕێی ئێوەی بەڕێز لە کوتایی وەردەگرین. ختامها مسك. دائما ئەم چوارە کاک ماجد بازرگان ئەم بەڕێزانە داوایان کردووە کە گفتوگۆی ئەمادەیە بکەن. ئاری عەبدوڵەتیف، حاجی کاروان، بێستون فایق، کەژاڵ هادی، مامۆستا عەبدوڕەحمان، مامۆستا ماجد، تەحسین ئیسماعیل، بەشار مشیر، عەباس غەزالی، دکتۆر سراج. کەسی تر هەیە؟ دیارە کەس نییە. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین وەکو پێشترش ئەندامان قسەی خۆیان دەکەن، دوای لجنە پەیوەنددارەکان و دواتر وەزیرە بەڕێزەکان و وەزارەتە پەیوەنددارەکان ئەوان ڕێی خۆیان دەنووسن و لە ڕێگە یەک لە وەزیرە بەڕێزەکان ناڕەستەی دانیشتنەکە دەکرێتن. بەڕێز تەحسین ئیسماعیل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا بە خێرهاتنی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و وەزیری داد و شاندی یاوەریان دەکەم. من پێم وایە بەشی یەکەم پێناسە و ئامانج و پیادەکردن تەنها پێناسەکان بێتن. مادەی دوو مادەی سێ نەمێنێ لێرە. مادەی دوو لەگەڵ هۆیەکانی دەرچواندن بگوجێندرێ و پیادەکردنەکانیش هەر خۆی لە پێناسەکاندا هاتووە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز سەرۆکی پەرلەمانم تەنها بڕگەی سێەم لە مستەڵەحەکان کەلیمەی ئیستیوا حەز دەکەم ئاماژەی پێ بکەم کە تەسویە کەلیمەی عەرەبیە لە مەزدەرەکە لە ئیستیوا وەرجە بە مستەڵەحی ڕووپێوی ئەوە ڕاستکردنەوەی پێ دەڵێن، بەڵام وابزانم لە مستەڵەحی لێرە ئاماژە پێکراوەکە لە زۆربەی مادەکاندا هاتووە دەبێ بیکەینە یەکلاکردنەوەی زەویەکان. یعنی بەڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵا ڕاستی من تێبینم لەسەر ناوی یاساکە هەیە زیادەڕۆی و لابردنی لەسەر زەویزاری دەوڵەت. طبعا ئێمە مڵکمانە هەر زەویزار نییە، پێم باشە بکرێ بە یاسای ڕێگری لە زیادەڕۆی و داگیرکردنی مڵکی دەوڵەت یان گەڕانەوەی. خاڵێکی تر باسی دەوڵەت کرا و ئاماژەی پێ نەکراوە لە بەش یەکم لە پێناسەکانە لە کاتێکا هەرێم ناوی هاتووە. ینی مەفروض بوو ناوی دەوڵەتیش بێ دەوڵەتی عێراقی فیدراڵەیانە. خاڵی شەشەم و حەوتەم باسی ئیداری سەربەخۆ نەکراوە. ئایا ئێمە ئیداری ڕاپەڕینمان هەیە لەگەڵ ئیداری گەرمیان، ئایا سەر بە پارێزگایە یا سەر بە قایمقامەتە؟ بێگومان ئەو ئیدارەی سەحاڵەتی تازەیە لە هەرێمی کوردستان. یەک خاڵی ئەخیر و کۆتاییم پێم باشە مادەی زیاد بکرێت بۆ زیادڕۆی ڕابردوو. ینی ئەوەی کە ئێستا لە هەرێمی ئێستا زەوی نەماوە لە هەرێمی کوردستانە بۆ زانیاریتان هەر هەمووی داگیر کراوە بە لادەکانیشەوە بەو سنوورانەوە کە پێشتریش ینی مڵکی دەوڵەت بوون. پێم باشە مادەیەکی تازە زیاد بکرێت بۆ ئەم پرۆژەیە بەم چەشنە ئەو زیادڕۆیانەی پێش ئەم یاسایە کراوە دەبێت هەمویان مامەڵی یاسایی بکەن و بە پێچوانە و سزاکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف.
بەڕێز حاجی کاروان. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان تقریبان تێبینەکەم لەرەوەی کاک ئارێ بەڵام بە دەستکارێکترەوە هەر یاساکە خۆی ئەگەر بەس باسی زەوی و زار بێ بەقەت زەوی و زار بینا داگیر کراوە بە داگیرکردنەکەش یا لە ڕێی ئەشخاصەوە یا لە ڕێی ئەحزابەوەیە لەبەرەوە لێرە جێ ئەبێتەوە یا لەسەر ئەرزی زراعی کراوە یا لەسەر مڵکی گشتی و لەسەر مڵکی شارەوانی کراوە بۆی ئەگەر ئەو ئیزافەیە نەکەین تقریبا نیوەی ئەو زیادە ڕەویانە ناتوانین لێرە بەم یاسای عیلاج بکرێ بۆیە ئەگەر ناوی یاساکە بگۆڕدرێ بەوەی کە یاسای ڕێگری لە زیادە ڕەوی و لابردن و زەوتکردن چکە زەوت کراوە لەسەر زەوی زار و مڵکی دەوڵەت بۆیە ئەگەر پێکەوە بێت زۆر باشترە لە بەشی سێیەم زەوی و زاری دەوڵەت کە باسیەوەکە گشت ئەو زەویی و مڵکی دەوڵەتن لێرە ئیسافەیەکی بۆ بکە گشت ئەو زەویە و بینایانەی کە مڵکی دەوڵەتن چکە بینایەکی زۆر هەیە مڵکی دەوڵەتە لە هەشتم لێژنەی ڕێگری لە زیادەڕێی و لابردن و زەوتکردن چکە بۆ دوو شتە سپاس بۆ بەڕێز حاجی کاروان وا بزانم پێویستیمان بەڕوونکردنەوە کە لەلایەن کاک عومەر عینایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ ببوورە دیارە یاسایەکی ترشە دەبێتن لە یاسایەکی لاحق ئێستا گفتوگۆی زۆر لەسەر ئەو یاسا دەکرێت لە ئەنجومەنی وەزیران تەواو نەبووە ئەم یاسایە تایبەتە باوەی زیاتر زیادەڕەوی لە شارەوانیەکان سنووری شارەوانەکان ئەوەی کشتتوکال بەڕێز نوێنەری وەزارەتی کشتتوکاش لێرەیە دیارە مناقشەیەوە دەکرێت کاک عومەر عینات ئەو ڕوونکردنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتاوە ئێمە ئاماژەمان پێدا بۆ وەڵامدانەوەی قسەکەی جەنابی کاک ئاری ئەمە بۆ لەمە دوایە چارەسەر دێت بە دوو یاسای لەمە دووە ئەوە وازحە وشەی زەوی زاریش یعنی عقار هەم زەوی ئەگرێتەوە هەم خانووش ئەگرێتەوە بیناشەگرێت یعنی هەم بینا ئەگرێتەوە هەم خانوو ئەگرێتەوە هەم پێوە پێناسەشی بکراوە یعنی بە پێی قانونی ساڵی 1970 گەڕێتەوە بۆی زەوی زار تعریف کراوە لەبەرەوە ئەمە زۆر وازحە ئەم یاسایە بۆ لەمە دوادێ مەسەن وشەی لادان دانراوە پێم خۆشە وازح بێ لە بەردەمی بەرسانە بۆ نامان بردووە لابردن لادانی مەسەن بۆ نمونە دوای ئەم یاسایە کە دەرەچێ ئێمە ئەچین سێرەکەین کەسێک خەریکە ئیفرازەکە ئەکا ئێمە ڕێگری لەکەین ئەو ڕێگری لەکەین بەڵام نەمانتوانی ڕۆژ شەمە و یەکشەمەی بەسەرا هات ڕۆژ دوو ڕۆژی بەسەرا چوین سێرەکەین چوار چین بلۆکی بەرزکرێتەوە ئەوە لادانەکەی بۆیە وشەی یان لادان بۆ ئەوانەی پێ نییە بۆ ئەوانی پێشوو چارەسەر کراوە لە مادەی نوێی ئەم یاسایە پێمای مادەی نوێیە کەڵێن وەرن ناوی خۆتان بنووسن وەزارەتی شارەوانی یاسایەکیان ئامادە کردووە بۆ ئەو مەبەستە دێتە پەرلەمان بەپەلە داوامان لێ کردوون بێتە لیژنەی شارەوانی و لەگەڵ لیژنەی یاسایی و لیژنە پەیوەنددارەکان قسەی لەسەرکەین بەنسبەت ئەوەی دەرەوەی شاریش وەکو پێموتی هەم ئەنجومەنی وەزیران وەکو جەنابی نەورۆزخان باسی کرد سەرقاڵی ئەوەن و ئێمە بەپەلە داوامان لێکردون لە ماوەی 30 ڕۆژە وەڵاممان بدنەوە یاساکە بە ئیمزای بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆیان ئەچێت ئەو پرۆژە یاسایەکە ئێمە دامانناوە بۆی لەگەڵ ئەوەی خوانەیەکی بخەن و بۆمان بنێرنەوە لە ماوەی 30 ڕۆژە کاتە چارەسەری دەرەوەی شاریشمان ئامادە کردووە چارەسەری ناو شاریش لەلایەن وەزارەتی شارەوانیەوە ئامادەکراوە زۆر سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە کە ڕوونکردنەوەکی پێویست بوو بەڕێز بشار مشیر بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر مادەی یەکەم خالی دەیەم لێرە دوو جۆرە زیادەڕەویمان هەیە لەسەر زەوی کشتتوکالی و زەوی شارەوانی چ ملک بیت چ زەوی بیتن بۆیە لە کاتی چاودێریکردن لێرە نووسرای کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی من پێم باشە کشتتوکالی زیاد بکرێت بۆ ئەوەی کارمەندەکان لە کشتتوکال لە وزارەتی شارەوانی کشتتوکال چاودێری بکەن نەک تەنها شارەوانی چکە دوو جۆرە زیادەڕەویمان هێمە سپاس بۆ بەڕێز بشار مشیر بەڕێز بیستم فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ هەشتم من پێشنیارەکەم لیژنە تەنها لیژنەی ڕێگری نەبێ بنووسێ لیژنەی ڕێگری و چاودێری لە زیادەڕۆی و لابردنی چکە دوای ڕێگری پێویستمان بە چاودێری بۆ چۆنێتی لابردنەکەشی هەیە بۆ دەیەمیش بۆ مەسلەی چاودێرەوەی کاک بەشار باسی کرد من پێشنیارەکەم سیاغەکەی بەم جۆرە لێ بکرێ چاودێر کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی و فەرمانگە و وەزارەتەکانی ترە کە چاودێری زیادەڕۆیی دەکەن زۆر سپاس بۆ بەڕێز بیستون فایق بەڕێز کەژاڵ هادی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم لەلایەن بەڕێزان هەردوو پەرلەمانتار کاک حاجی کاروان و کاک ئاری کراو بۆیە پشتگیریان دەکەم سپاس سپاس بۆ بەڕێز کەژاڵ هادی دەست خۆش
بەڕێز عەباس غەزالی. بەڕێز سەرۆکی پارلمان بێشکەرەوەکو باسییان کرد زۆرترین عەرزی زراعیە کشتتوکاڵە کە دەستی بەسەر داگراوە خەریکە نەمێنێتن دیاردەیەک بە بۆیە ئەمەش زیاتر لە گوندەکان دەبێتن بۆ ئەوەی چارەسەر بکە لە خاڵی شەشەم پێشنیار دەکەم کە مختاریش لە گوند لەگەڵ هەیئەی کارگێری بێ چونکە هەم ئاگادارە و هەم بۆ جێبەجێکردنی ئاسانتر دەبێتن. سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک بێستون فایق دەکەم و ئەوەی کاک بەشاری جوتی بە دەقیقی وایە چونکە تەجاوزات چەند دەکراوەتە سەر زەوی شارەوانی ڕەنگە چەندین هێندەخرابێتە سەر زەویە کشتتوکاڵەکان بۆیە ناکرێت بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵەکان لە قەزا و ناحیەکانە ناویان لێران نەبێت. دەکرێت ئەو دام و دەستگانەی تایبەتن بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان بۆی زیاد بکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە خاڵی هەشتم وا پێشنیار دەکەم هەرەوەی کاک بێستونیش باسی کرد لێژنە کە تعریفی لێژنە دەکرێتن بکرێتە لێژنەی چاودێری و ڕێگرتن لە زەی دەڕۆی لابردنی وشەی ڕێگری بڕاستی من پێم وشەیەکی نەشیاوە بە لێژنە ئەنی لێژنەی ڕێگری بکرێتە لێژنەی چاودێری و ڕێگرتن لە زیادەڕۆی و خاڵی دێمیش کە تعریفی چاودێر دەکا منیش هەمان ڕای کاک بەشار و جەماعەتم هەیە سیاغەکە وا لێ بکرێتەوە کە چاودێر چێە چاودێر کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانیە کە چاودێری زێدەڕۆیی دەکەن هەروها چاودێری فەرمانکانی تری وەزارەتەکانی بەسەرەوە بێتن ئەواماندانەوە ئەوە بزانم پێشنیاری لایانی پەیوەندیداریشە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج. لجنە پەیوەندیدارەکان ئەگەر ڕێیتان هەیە بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەی کاک بشار سیاغی دەکەینەوە و پێشنیارەکەی بەڕێز بێستون فایق ئەویشیان وەردەگرین و سیاغی دەکەینەوە ئەوەشی کە پێیوەستە بە مڵک ئەوەش 2000 دای دەڕێژینەوە لەگەڵ لیژنەکان بەنسبەت عینوانەکە. سپاس بۆ بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز دکتۆرە بەهار محمود فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کاوترا پێناسە و ئامانج و پیادەکردن بەس پێناسەکە بمێنێتەوە لە ڕاستیە خۆی داڕشتنی یاسا دوو لایانی هەیە لایانی شکلی و لایانی مەوزوعی ئێمە زۆر لێرە احتیمامان بە لایانی شکلی نەداوە لایانی شکلی تەصنیفکردنە لە تەصنیفکردنیشە عادەتەن ئەم سێشتە بەیەکەون پێناسە و ئامانج و پیادەکردن ئامانجیش جیاوازە لە هۆیەکانی دەرچواندن بۆیە ئەو پێشنیارە دەبێت بمێنێتەوە بەو شێوەیە. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز دکتۆر ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆی پرۆژه یاساکە هەندێ هەڵەی زمانوانی تێدا هەوڵە دێن لەگەڵ هەموو سەرۆکایەتی لیژنەکان چاکی بکەین ئەو پێشنیاری سێ پەرلەمانتاری بەڕێز لە عینوانەکە پشتیوانیان دەکەم وشەی مڵک بۆ زیاد بکەین یاسای ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی لەسەر زەوی وزار و مڵکی دەوڵەت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر ئازاد. ئێستا گفتوگویەکی بەینی هەیە لە نێوان لجنەکان بە ئێستا داوا لە ئێستا ڕێی وەزیرە بەڕێزەکان وەردەگرین. بەڕێز سینان چەلەبی وەزیری داد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی یەکەم ئەفۆن لە مادەی دووەم بلێن سێم زەوی زاری دەولەت دەلێن دوایە لە تعریفەکەی گشت ئەو زەویانە
یا دەبێ گشت ئەو زەوی و زارانە بلێن یان هەردووک زەوی دەولەت بکرێ لەوێندەرێ چونکی زەویەکە لەلایەک تعریف کرایە کە ئەو بینایە مشاعاتی لەسەر کرایە بەس لە تعریفەکەی ئەوە نەهاتێ لە بۆی دەبی هەردووک زەوی زار بیتن یا دەبیتن هەردووک زەوی دەولەت بیتن بەو شێوەی بیتن یەکەم ئەنی لێرانە زەوی زاری دەولەت گشت ئەو زەوی زارانەی ملکی دەولەتە دەبی بێتن هەتاکم تعریفەکە مطابقی وی بیتن ئەوە یەک لە دوای لە تشتی دەریدن تخمەی کتەکردن لێرانە ڕەگەس لە تعریفی تەزیل عقاری ینی جنس عقارە دەبێ ئەوی بگۆڕین بکەینە ڕەگەس لە چەند دەری هات بیت ئەوە دوو سپاس بۆ بەڕێز بەڵێ هێشتا مایە ئەگەر بەڵێ پێم بچمە دوێ پێمان باشە بەردەوام بە بەڵێ لە سەر مادەی یەکەم بەێ لە مادەی یەکەمە بەلێ نوێم لەوێن دەرێ دەلێن ئەو کەسانە وەلایانی بە پێی وڵەتی یاسای پەیوەندیدار و پێچەوانەی یاسای دەبی ئیزافەکرێ لەوێن دەرێ دوای ڕفتارێک لە ڕفتارەکانی هاتووە لەگەڵ لە مادەی چوارم ئەوانە دەبی ئیزافە بکرێتە سەری لێرانە ونیان دەوا دەکرێت لێرانە دوای بەێ نووسای حەزەکە بە نووسان تەقدیمیانکەن باشتر دەبیتن بە نەزەرم ئەوەی حەزەکەی تەقدیمی شتی بکەین سێرە بخینەوە بەێ پێشنیارەکانمان ئیمادەی دیسان یەکەم و دەیەمە دێمتی چاودێری لێرانە هەموو ئەو فەرمانبەرانە کە دەگرێتەوە وەکە لەلایەنی فەرمانگەکانی شارەوانی و فەرمانەکانی پەیوەندیدار ئیزافە بکرێ لەوێن دەرێ ئەرچی چاودێری کردنەوەی دیار دەکرێتەوە زیادەڕۆیەکان بە پێی پێ دەستپێت زیاد نەکرێت لەوێ دەرێت هەبی دێنێ باشتر ئەو لێرانە بەڵێ بەڵێ سپاس بۆ بەڕێز سینان چەلەبی وەزیری داد بەڕێز نەوروس مەولود وەزیری شارەوانی فەرموو بەڵێ جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئێمەش وەک وەزارەی شارەوانی و گەشتوگوزار و هەروەها وەزارەی کشتتوکاڵ و ئاودێری بە هەمان شێوە ئەو ڕایانێ و برادرانە بەڕێزانە ئاماژیان پێدا کە بڕگەی هەشتم لێژنەکان لێژنەی چاودێری ئیزافە بکرێت کەلیمەی چاودێری بۆ ئەوەی ڕێگریکردن بی لە با بڵێم تەجاوزاتەکان چاودێریشی لەگەڵ بێ بڕگەی دەیەمیش بە هەمان شێوە کە کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی فەرمانگەکانی حکومت لا بردێرەبات و هەروە چاودێری فەرمانکانتری وەزارەتەکان و بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵش داوا دەکەن کە کەلیمەی لیجانی کشتتوکاڵیش تێدا ئیزافە بکرێ بۆ ئەوەی ئەوانش ئاگداری زیادە ڕۆیەکان بن هەر ئەو دوو خاڵەی مشتەرەکمان هەبوو پێکەوە زۆر سپاس بۆ بەڕێسە سپاس بۆ بەڕێز وەزیری شارەوانی خاتو نەوروس مەولود ئەگەر دیارە نوێنەری وەزاراتی کشتتوکاڵ بەڕێز کاک دکتۆر ئەنوەر بەنووسین پێشکێشی کرد سپاس ئەگەر لە نوێنەراتی وەزاراتی ناوخۆ بەڕێز نەوزات حەمید محەممەد بەڕێوەبەری گشتی وەزارەت سەرۆکی دەستەی پشکنینی کارگەری ئەگەر ڕێیەکە بوو بەنووسین بدەیە بەڕێز نەوروس بۆ پرسیارم لێ کردت تێبینیان دەستخۆش بەڕێز عومەر عینایەت ڕۆنکردنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیاری بەڕێز دکتۆر سینان ئەو زەویانە من بە باشێدان بێبێت زەویزار هەروە پشتگیری لە قسەکەی کاک بێستون چاودێرەکە دانابی نەورۆسخان ئەوە شەرتەواوە سیاغەی دەیەمیش داواکەم بکرێتەوە کارمەندانی کاتی و بەردەوامی شارەوانی کە چاودێری زیادە ڕۆیی دەکەن هەروەها چاودێرەکانی دی لە فەرمانکانی وەزارەتە پەیوەنددارەکان یعنی ئەو سیاغە دەکەینەوە ئەوان شەگرێتەوە بەڕای من ئەوەش معقولە وشەی مڵکیش ئەو مڵکەش ئیزافەکەین کە ئەوەی کەوا داعیوانەکەی سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت ئێستا گوێ دەگرین لە خوندنەوەی کۆتایی دارشنی مادەی یەکەم بەڕێز دکتۆرە ڤاڵا بەڵێ
بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای وەرگرتنی پێشنیارەکان بەو شێوەیە عینوان و مادەکە سیاغە کرایەوە یاسای ڕێگری لە زیادەڕۆی و لابردنی لەسەر زەوی و زار و موڵکی دەوڵەت لە هەرێمی کوردستان داش عێراق. بەشی یەکەم پێناسە و ئامانج و پیادەکردن. پێناسەکان مادەی یەکەم مەبەست لەم دەستەواژە و شانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە بۆ مەبەستەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە. یەکەم هەرێمی کوردستان عێراق. دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان عێراق. سێیەم زەوی و زاری دەوڵەت گشت ئەو زەوی و زارانەی موڵکی دەوڵەتن لە سنووری هەرێمی کوردستان عێراق جاڕەگەزەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێ هەروەک لە مادەی یەکەمی یاسای یەکخستنەوەی پۆلێنەکانی زەویەکانی دەوڵەت ژمارە 53 ساڵی 1976 بەرکار دیاری کراوە. هەروها ئەو زەویانەی کە تەسویە نەکراون و بە ناوی کەسەوە تۆمار نین. چوارەم زەوی ناو سنووری شارەوانی گشت ئەو زەویانەی دەکەونە ناو سنووری بڕیاردراو بۆ شارەوانیەکان لە گشت پارێزگا و قەزا و ناحیەکان بە پێی نەخشەی بنەڕەتی. پێنجەم زەوی دەرەوەی سنووری شارەوانی ئەو زەویانەی دەکەونە دەرەوەی سنووری هاتوو لە بڕگەی چوارەمی ئەم مادەیە زەویەکانی دەرەوەی سنووری گوندەکان. شەشەم سەرۆکی یەکەی کارجێڕی پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری ناحیە. حوتەم شارەوانی پارێزگا قەزا و ناحیە و شارەدێکانی هەرێم. هەشتەم لیژنەی چاودێری و ڕێگری لە زیادەڕۆیی و لابردنی. نۆیەم زیادە ڕۆکار ئەو کەسولایەنانەی بەبێ مۆڵەتی یاسایی پەیوەندیدار و بە پێچەوانەی یاسابەرکارەکان ڕەفتارێک ئەکات کە لە مادەی چوارەمی ئەم یاسایەدا هاتووە. دەیەم چاودێر کارمەندی کاتی و بەردەوامی شارەوانی کە چاودێری زیادەڕۆیی دەکەن هەروەها چاودێری فەرمانگە پەیوەندیدارەکانی دیکە. بەڕێز دکتۆرە بەهار فەرموو تێبینی پێشەوەی بخەینە دەنگدان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەوەی بخرێتە دەنگدان بڕیار بوو کارمەندی چاودێر لایانی پەیوەندیدار یا وەزارەتی کشت و کاڵی بۆ زیاد بکەین. بەڕێز ئەمر عینات ڕوونکردنەوە لە نۆیەمە یەک وشەمان پەڕانوە ئەو کەس و لایەنەی بەبێ مۆڵەتی یاسایی لایانی پەیوەندیدار ئەوە ئێمە ئەڵەی ئیملایی نوێم بەڵێ نۆیەم لە ئامان بەڵێ سپاس بۆ ئەو تێبینی و ڕوونکردنەوانە. ئێستا مادەکە بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان. نیساب هەیە دەژمێرین و حاوت بیست و چار لێرە پەنجا کەس بە پەسەند دەزانن بەڵام یەک دقە بانیسامەکە بژمێرین. پەنجا کەس بە پەسەند دەزانن بەس تەکیدی نیساب دەکەینەوە. یەک پێویستە دووبارە دەکەینەوە نیساب. یەکی ترش پێویستە نەماوە یەک ماوە. ئەوەتەوە بەڵێ دووبارە ئەو کاتە نیساب نەبوو. ئێستا دووبارە دەخەینە دەنگدان. مادە یەکەم بەو شێوازەی خوێندرایەوە مادە یەکەم لێرە 53 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی دووەم
ئامانجەکان مادەی دوو ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لا یەکەم پارێزگاری لەو زەویانەی مڵکی دەوڵەتن لە ناو سنووری هەرێم و ڕێگری لە زیادەڕۆیی و داگیرکردنی بە ڕێگەی سەپاندنی سزای بەرگر ڕادع بەرامبەر بە زیادەڕۆکار دووەم گرتنەبەری ڕێکاری توند بۆ لابردنی زیادەڕۆیی لەسەر زەوزاری دەوڵەت سێم پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێم لە ڕێگای قەدەغەکردنی زیادەڕۆییکردنە سەرزەویە کشت و کاڵیەکان یان پاوانە سروشتیەکان یان دارستانە سروشتیەکان و ڕێگرتن لە گۆڕینی بەکارهێنانی ئەو زەویانە چوارەم پارێزگاری لە نەخشەی بنەڕەتی شارەوانی بەپێی ئەو پلانەی بۆیان دانراوە ئەویش بەڕێگری لە زیادەڕۆیی. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دەرگای گفتوگۆ لەسەر مادەی دووەم دەکەینەوە بەڕێزان ئەوەی دەیانەوێت پەشدار بن ئەم بەڕێزانە داوای گفتوگۆکردنیان کردو لەسەر ئەم مادەیە ئاری عەبدوڵەتیف ئومێد حەمە عەلی بێستون فایق مامۆستا عەبدوڕەحمان عەلی حەمە ساڵح سۆران عومەر ساڵح فەقێ تا مامۆستا حەسن دکتۆر شێرکۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە لە ئامانجەکانە تاوان چوار خاڵتان دیاری کردووە هەر چواریان هەستەکەم نزیکن لە یەکەوە خاڵی یەکەم و خاڵی دووەم بکرێ بە یەک بەم جۆرە پارێزگاری لە زەوزار و مڵکی دەوڵەت لە ناو سنووری هەرێم و ڕێگری لە زیادەڕۆیی و داگیرکردنیان نەک داگیرکردنیان و گرتنەبەری ڕێکاری یاسایی دژی زیادەڕۆکار و سێم و چوارەمی شەستەکەم هەر نزیکن لە یەکەوە بەم چەشنەی لێبێ پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێم و پارێزگاری لە نەخشەی بنەڕەتی شارەوانیەکان سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف ئەگەر ئەوەی نووسیتە ئێستا هەر بە نووسین بینی پێشکەش بە لجنەی یاسایی بکەی بۆ ئەوەی سوودی لێ ببین لە دارشتن بەڕێز ئومێد حەمە عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووهەم گرتنەبەری ڕێکاری توند بۆ لابردنی زیادەڕۆیی لەسەر زەویوزاری دەوڵەت ڕێکاری توند کراوەیە ڕەنگە زۆر یاسایی و دەقیق نەبێ بکرێتە ڕێکاری یاسایی پێویست سێهەم پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێم لە ڕێگەی قەدەغەکردنی زیادەڕەویکردنە سەر زەویە کشت و کاڵیەکان یان پاوانە سروشتیەکان یان دارستانە سوورەکان و ڕێگرتن لە گۆڕینی بەکارهێنانەکانی ئەم زەویانە لێرە لە کۆتایی ڕستەکە بڕگەکاڵێ ڕێگەگرتن لە بەکارهێنانی ئەم زەویانە لە کاتێکا تەنها زەوی نییە زەوی کشت و کاڵیە پاوانی سروشتیە دارستانە سروشتیەکانن کە ئەمانە ینی لەوا لە چوارچێوەی زەوی ناتوانانی باسییان بکەی بۆیە پێشنیار دەکەم ڕێگرتن لە گۆڕینی بەکارهێنانیان ئەو زەویانە لا بدرێت لە ڕێگەی ئەو ڕناوەلکاوە چارەسەری ئەو کێشەیە بکرێت چوارهەم پارێزگاری لە نەخشەی بنەڕەتی شارەوانی بە پێی ئەو پلانەی بۆیان دانراوە ئەویش بە ڕێگری لە زێدەڕەوی پێشنیار دەکەم بەم شێوەیە بینوسنەوە پارێزگاری فەرمان نییە ئەگەر لە ڕووی زمانی کوردیەوە تەماشای بکەیت بۆیە وا باشتر بیکەنە پارێزگاریکردن لە نەخشەی بنەڕەتی شارەوانیەکان نەک شارەوانی پارێزگاریکردن لە نەخشەی بنەڕەتی شارەوانیەکان بە پێی ئەو پلانەی بۆیان دانراوە لە ڕێگەی بەرگرتن لە زیادەڕەوی زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئومێد حەمە عەلی زەحمەت نەبیت ئەوەی نووسیبتە ئەو پێشنیارە ئەگە بنێری بۆ لجنە پەیوەنددارەکان خاڵێکی نیزامی بەڕێز حاجی کاروان ببوورە سەرۆکی پەرلەمان ئەوە لەبەر نووسینەکەمەوێت تاکیدکەم زیادەڕەوی بۆ قسەیە زیادەڕۆیی بۆ تاکیدی ماوسەون سپاس بۆ ئەو تێبینیە کاکە مەرعینات ڕوونکردنەوە لەسەر ئەو زاراوە سەبارەت بە پارێزگاری و پارێزگاریکردن پێم وایە تەحسیل حاصل هەر یەک شتە
بەڵام وشەی شارەوانیمان تعریف کردووە شارەوانی نووسیوانە شارەوانی قەزا و ناحیە و شارەوانی پێناسە کراوە لە بەرەوە پێویست ناکە وسەی شارەوانی لەسەر قسەی جەنابی کاگومێت بگۆڕێت سپاس بۆ بەڕێز عومەر عینات تێبینیەکانی دەخینە دوایی بەڕێز بیستون فایق قسەکانم کرا دکتۆر سیراج باش بەڕێز بیستون فایق دیارە لێرە نیە بەڵە لێرە وتم قسەکانم کرا گوێ لێ نەبوو جەناب سپاس ڕاستەکەی سپاس ببوورە بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان من بۆ مادەی سێم قساکەم بۆ ئێستا نام نووسیوە بۆ مادەی سێم سپاس مادەی سێم دەرفەتت دەدەینێ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی سێهەم باز لە پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێمەکە لە ڕێگەی قەدەغەکردنی زێدەڕۆیی بەڵام ئەگەر سیرێکی زیادەڕۆیەکان بکەی لە هەرێمی کوردستاندا بە تایبەت بۆ سەر زەویزاری کشتتوکاڵی زۆرترین زیان یان زۆرترین زیادەڕۆیی کە کراوەتە سەر زەوی کشتتوکاڵی و زەوی کشتتوکاڵەکان لە ڕاستیدا بەهۆی فراوانکردنی ڕوبەری شارەوانیەکان بۆ لە قەزا و ناحیە و شارەکانە کە یاسا هەیە یاسا لە هەرێمە هەیە و لە حکوومەتی ناوەندیشەوە هەیە کە بە هیچ شێوەیەک نابێت زەوی کشتتوکاڵی بەکاربهێنرێت بۆ پرۆژەی نیشتەجێبوون بەڵام ئەگەر سەیری بکەیت پێم وابێت تا ئێستا زیاتر لە 50,000 دۆنم بەس پرۆژەی و بەرهێنان لەسەر زەوی کشتتوکاڵی کراوە بۆیە ئەکرێت خاڵێکی بۆ زیاد بکرێت یا برگەیەکی بۆ زیاد بکرێت بەوەی پابندبوون بەو یاسانەی کە پارێزگاری لە زەویە کشتتوکاڵیەکان ئەکات و فراوان نەکردنی ڕوبەری شارەوانی لەسەر زەوی کشتتوکاڵی فراوان نەکردنی ڕوبەری شارەوانیەکان لەسەر حسابی زەوی کشتتوکاڵیەکان سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز عەلی حەمە ساڵح کاک عەبدوڕەحمانەکەر مایکرۆفۆنەکە بگری بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە مادەی دوو ئەتوانرێت هەمووی لە هۆیەکانی دەرچواندنا جێگەی بکرێتەوە و هیچ حکومێکی تێدا نییە ئەم مادە بۆ یەکرێت سەر لەنوێ دابڕێژێتەوە لە هۆکانی دەرچواندنا ئەگەر کە عومەر قبوڵی کاتەوانەوە سپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح بەڕێز سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی ڕایەکەی کاک عەلی یەکەم هەر ناوی یاساکە کە یاسای ڕێگری زیادەڕۆیی و لابردنی لەسەر زەوی و زار و موڵکی گشتی تەحسین حاصڵە ئامانج لەی چییە بۆیە ئەم مادەیە بەڕاستی لە ڕووی شکلیشەوە بۆ قانون پێم سەیرە لیژنەی یاسایی مادەیەکی داناوە کە هیچ حکومێکیان یەکرێەوە بخرێتە هۆیەکانی دەرچواندن ئەوی پێدەوڵەمەند بکرێ و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز سۆران عومەر دیارە بەڕێز دکتۆرە ڤاڵا تێبینیەکی هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی پەیوەستە بە ئامانجەکان خۆی لە ڕووی سیاغەی تەشریعیەوە هەموو یاسایەکەدا دەڕێژرێ دەبێ ئامانجەکانی هەبێ لەبەر ئەوەی ئامانجەکانی یاسا دەرکردنی یاسا جیاوازن لەگەڵ هۆکارەکانی دەرچواندنی یاسا لە ڕووی شکلیەوە ئەو بابەتە زۆر زەڕۆرەوە ئێمە ئیسرار دەکەین وەکو خۆی بمێنێت بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێز ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم چوارەم پارێزگاریکردن لە نەخشەی بنەڕەتی شارەوانی بە پێی ئەو پلانی لە بری ئەوەی بۆیان دانراوە ئەویش بە ڕێگەی لە زیادەڕەوی هەر بکرێتە دانراوە بۆ ڕێگریکردن لە زیادەڕەوی و سپاس سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ بەڕێز مامۆستا حەسەن بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو بڕگەی دووە منیش پێم وایە گرتنەبەری ڕێکاری توند کاگومێت باسی کرد ئەمە زۆر مەتاتیە چکە بەڕاستی ئێمە ڕۆژانە دەبین لە ناوچە جیاجیەکان لە هەر ناوچەی جۆرێک مامەڵە دەکرێت بۆیە شتێکی موحەد دابڕێژرێ باش ئەنجا یاسایی بێ شتێککە بێ باشترەوە بۆ لابردنی زێدەڕۆیی من پێم وایە لابردن ئەوەیە کە باز دەوەی دەکەن ئەسەری ڕەجعینیە لابردن من پێم باشە ببێتە نەهێشتن یان ڕێگریکردن لە شوێنێک ستۆپ بکە لابردن پێم وە ئەوە دەگرێتەوە کە ئەوەی کە کراوی شەلا ببرێ ئێمە باسمان لەوەی کرد کە ئەوە ئەسەری ڕەجعی نییە ببێتە نەهێشتن یان ڕێگریکردن سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن ئەو تێبینی کاک حەسەن
ڕەچاو بکرێت بەڕێز دکتۆر شێرکۆ کۆتایی مناقشەی مادەی دووەم فەرموو. بڵێ بناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی سێهەمە کە باس لە پاراستنی ئابووری نیشتیمانی هەرێم ئەکا بۆ ئەوەی کە دەرگایەک بکەینەوە کە ئەم چارەسەرەی کە لەم یاسایە ئەکرێ کە زۆر گرنگە بتوانین دواتر دەرگایەکی هەبێ بۆ تەوزیفکردنی بۆ بوژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان کە من لە مادەی 5 پرۆژەیەک تەرحەکەم ئەمڕۆ کە پرۆژێکی زۆر گرنگە زۆرێک لە قەیرانە ئابوووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە لە نێوان کەرتی تایبەت و حکومەتا هەیە بەو پرۆژەیە چارەسەر ئەبێ و دراساتی زۆرمان لەسەر کردووە بەڵام ئەو لە مادەی 5 تەرحیەکەم بەس ئێستا لەم بڕگەی سێهەمە تەنها سیاغەکە ئاوا لێ بکەین کە بڵین پاراستن و ئاراستەکردن بۆ بوژاندنەوەی ئابووری نیشتیمانی هەرێم ئەویتری تا ئەخیر کۆتایی پێبێت یعنی تەنها ئاراستەکردن بۆ بوژاندنەوەی ئابووری نیشتیمانی هەرێم ئەو دوو کلمەی بۆ زیاد بکرێ ئامانجی ئەم یاسایە من لەگەڵ ئەویان فعلەن ئامانج جیایە لە هۆکاری دەرچواندن بۆیە لە ئامانجا کە ئەو دەرگایەمان کردەوە کە ئەم معالەجاتانەی ئێرە هاوکار بن بۆ بوژاندنەوەی ئابووری هەرێم ئەو دوو کلمەیەمان کە لە بڕگەی سەیە زیاد کرد کە وتمان پاراستن و ئاراستەکردن بۆ بوژاندنەوەی ئابووری نیشتیمانی ئەو کاتە لە مادەی 5 ئەتوانی تەرحی فکرێکی کورت و پوخت بکەین کە خزمەتێکی گەورە بە ئابووری هەرێمەکە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ ئەوەی نووسیتە زەحمە نەبی بنێرە بۆ بەڕێزان لەژنە پەیوەنددارەکان. بەڕێزان لەژنە پەیوەنددارەکان تێبینیەکانی ئێوە ئەگەر ئەبن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە پێشنیارەکانمان وەرگرتوتەوە سیاغەمان کردووە تەنهاوی بەڕێز دکتۆر شێرکۆ ماوەگەر بە نووسراو بۆمان بنێرێ بۆی قسەی لەسەر بکەین لیژنە پەیوەندیدارەکە. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنە یاسایی بەڕێز عومەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بۆ فراوانکردنی شارەکان وەکو بەڕێز کاک عەبدوڕەحمان باسی کرد ئەوە پلانی خۆیانە کە چۆن بەگرتنەبەری دروستکردنی بینای عمودی لە بری بینای ئاسۆیی یعنی لەم علاقەی بەم یاسایەوە نییە لەگەڵ داوای لێبردنمە. سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز مامۆستا مەلا غەریب. بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک عومەریش ڕوونی کردەوە ئەوەی مامۆستا عەبدوڕەحمان باسی کرد ئامانجی ئەم یاسای ئێمە نییە ئەبێ وەزارەتی شارەوانی هەماهەنگ بێت لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بۆ پاراستنی زەویە کشتتوکاڵەکان کە لەم ماوەی ڕابردووە بەڕاستی سنوورێکی زۆر بەزێنراوە و زەوی زۆرمان لەدەست چووە بەس ئەو هەماهەنگی ئامانجی ئەم یاسای ئێمە نییە. سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا غەریب. وەزیرە بەڕێزەکان و وەزارەتە بەڕێزەکان بەڕێز وەزیری داد فەرموو. تێبینی نییە. بەڕێز وەزیری شارەوانی خاتوو نەوروس مەولود فەرموو. سەرۆک پەرلەمان وەزارەی ناوخۆ هیچ تێبینێکیان نییە وەزارەی ئێمەش وەکو شارەوانی تێبینێکمان نیە لەسەر ئەم بڕگانە بەڵام وەزارەی کشتتوکاڵ دوو تێبینی هەیە ئەوانیش یەکەمیان کە بڕگەی یەکەم بە پارێزگاری لەو زەوی زارانە ئیزافە بکرێت لەبەرەوەی لە تعریفەکەی گۆڕیمان لە پێناسەکە لێرە زەویانە نووسراوە بکرێتە زەوی زار. بڕگەی دووەمیشان تێبینیان ئەوەیەکەوە لە بڕگەی چوارەم کە دەلێ پارێزگار لە نەخشەی بنەڕەتی شارەوانی پلانە عەفو بڕگەی سێیەم زەویەکانی تەحدید کردیە ئەوان پێیان باشە کە زەوی بەردەلانیش دیاری بکرێ سەخەڕیەکان ئەوانش ئضافەی سەر ئەوانە بکرێتن بۆ ئەوەی ئەوانش پارێزگاریان لێ بکرێتن تەنها ئەو دوو تێبینیان هەیە وەزارەی کشتتوکاڵ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نەوروس مەولود وەزیری شارەوانی کە تێبینیەکانی وەزارەتی کشتتوکاڵ پێشکێشی دانیشتنەکەی کرد. ئێمە دەرفەتێک بە لیژنە پەیوەنددارەکان دەدەین بۆ ئەوەی ڕاوێژکاری پێویستە ئەنجام بدەن و مادەکە دووبارە سیاغە بکرێت.
بەڕێز خاتون نەوروز مەولود. عفو بەڕێز جەناب سەرۆش بن تایبەت بە پرسیاری ئەندام پەرلەمانێکەوە پارێزگاری لە بەکارهێنانی زەوی کشت و کاڵەکان بکرێ وابزانم ئەوە چەندین بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرکرایە کە تا بکرێتن هیچ زەویەکی کشت و کاڵی ئەو بۆ ڕیاران تەبعاً پێشتریش لە بڕیارەکانی چاکسای سەرۆکاتی هەرێم بڕیار لێدرا بوو بەڵام بەم دوایەش بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرکرایە بۆ هەموو وەزارەتەکان تامیم کرایە کە زەوی کشت و کاڵی بەکارنێنێ بۆ مەغەرەزی غێری کشت و کاڵی بۆ ئەوەی زیاتر پەرە پێ بدرێ هەروەکو تێبینێک بۆ برادرە ئەندام پەرلەمانێک کە داواکاری هەبوو فعلا حکومەتکاری بەوە کردێ بۆ بڕیارانە کردیا. سپاس بۆ بەڕێز نەوروز مەولود بۆ ئەم ڕوونکردنەوە. ڕوونکردنەوەکی تر لەلایەن مامۆستا مەلەغەریب. مەبەستم ئەوەیە عەرزی جەنابی وەزیری شارەوانی بکەم کە ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران مەتاڵقیە سەرباقی ئەو بڕیارش کە دەرکراوە کە ئەوترێ هەتا بکرێت یانێ ئەگەر مەجال نەبوو تا ئێستا زۆر کارگەدا ئامەزرێن لەسەر زەوی کشت و کاڵەکە و نمونەی زیندومان هەیە لە پەروپێرار و ئەم ساڵی شەهر ینی پرۆژە بەردەوامە بەڵام شوێنی بەردەڵان و شوێنی ترمان زۆرە ئەکری ئەوانە بگوێزرێنەوە لە شوێنی تر دروست بکرێن بۆی زەویتیان نەچێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا غەریب مەلەغەریب. ئێستا داوا لە لجنە پەیوەنددارەکان دەکەین. بەڵێ فەرموو دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئامانجەکان مادەی دوو ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لە یەکەم پارێزگاری لەو زەوی و زارانەی موڵکی دەوڵەتن لە ناو سنووری هەرێم و ڕێگری لە زیادەڕۆیی و داگیرکردنیان بە ڕێگەی سەپاندنی سزای بەرگر ڕادع بەرامبەر بە زیادەڕۆکار. دووەم گرتنەبەری ڕێکاری یاسایی بۆ لابردنی زیادەڕۆیی لەسەر زەوی و زاری دەوڵەت. سێیەم پاراستن و ئاراستەکردنی بۆ بوژانەوەی ئابووری نیشتیمانی هەرێم لە ڕێگای پاراستن و ئاراستەکردنی بۆ پاراستن و ئاراستەکردنی پاراستن و ئاراستەکردن بۆ بوژانەوەی ئابووری نیشتیمانی هەرێم لە ڕێگەی قەدەغەکردنی زیادەڕۆییکردنە سەرزەویە کشت و کاڵیەکان فاریزە پاوانە سروشتیەکان فاریزە دارستانە سروشتیەکان فاریزە لە وەرگا و بەردەڵان و ڕێگرتن لە گۆڕینی بەکارهێنانیان. چوارەم پارێزگاریکردن لە نەخشەی بنەڕەتی شارەوانی بەپێی ئەو پلانەی بۆیان دانراوە لە ڕێگەی ڕێگریکردن لە زیادەڕۆی. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لجنەی یاسایی دکتۆرە ڤاڵا. بەڕێزان ئەو مادەیە من وا دەبینم هیچ تێبینیەک نییە بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان ئەوەی بەپەسەند دەزانیت. پێنجا و چوار کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژن یەک کەس دژە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. مادەی سیام پیادەکردن مادەی سێ ئەم یاسایە پیادە دەکرێت بە سەرگشت حاڵەتەکانی زیادەڕۆیی سەر زەوی و زاری دەوڵەت لە هەرێم توخمەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێت. بۆ مناقەشەکردنی مادەی سێ دیارە سێ کەس داوا دەکەن مناقەشە بکەن بۆیە هەر ڕاستە و خۆ دەرفەتیان دەدەینێ. بەڕێز دکتۆر سیراج بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان لای جەنابتان معلومە ئەو یاسای ئەو مادەیە باسی تەطبیق و پیادەکردنی دەکات بۆیە دەبێت شتێک بێتن کە کێشە لە داهاتوو بۆ حکومەت دروست نەکاتن. من بە پێویستی دەزانم ئەو مادەیە وای لێ بکرێت کە قابلی جێبەجێکردن بکرێتن. جا من بۆ شێوازە سیاغا داوا دەکەم سیاغە بکرێتەوە وای لێ بکرێتن. ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەرگشت حاڵەتەکانی زێدەڕۆیی کە لە دوایی بەرکاربوونی ئەم یاسایە دەکرێتە سەر زەوی و زاری دەوڵەت لە هەرێم توخمەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەر چۆنێک بێتن چونکە ئەگەر وای لێ نەکرێتن لەوانەیە لە داهاتوو کێشەی زۆر بۆ حکومەت دروست دەکاتن و زۆر سپاس.
زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز مامۆستا مەلەماجد. بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڤ مناقەشەمان کردەوە و جێبەجێمان کرد. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەماجد. بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ پشتگیریە بەڕێز دکتۆر سیراجت کەم هەرچەندە لژنا شەڕەوانی ڕاستی مەگەلێک گفتوگۆ کرد کە ئەودەقا لە ئیستا و داهاتوودا تێدا بوو تاوان پێشتر بەس هاتە لادان بەس بووچوونە من تازە من دقت سەح کراوێ ئەگەر ئەم بێژین ئاماژە بێ خاڵی نەکەین فعلا دەگرفت ڕووی واقعی بۆ حکوومەتی چێبن چونکی بێژیتن هەر کەسێکی بێت بەدەقەی بخینی لازمە هەمی زیادە ڕەویایت بەرین و کە پێشینوکە هەرچەندە یاساکە دیکە یا هەی ڕاستە یا ڕێگرنی یعنی عفوان یا چارەسەریە و لا برنا زیادە ڕەوی ئەو هێشتا نهاتیە پەرلەمانی بەڵام لێرە ئەف دەقە زوری وازحە هەمی حالەتە وەدگریت بۆیە ئەش پێویست زانم کە بێژین گشت حالەتەکانی زیادە ڕەوی سەرزەوی و زاری دەوڵەت لە هەرێم کە دەکرێت لە ڕوژی دەرچوانی ئەم یاسا و بەدواوە یعنی دەبی ئاماژە پێ بکەین ئەگەر نە یعنی کێشەی دروست بن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. بە دوو بەڕێزی تر ماوەم باوەرگرین اینجا دەرفەت بەوێ دەدەین. بەڕێز دکتۆرە زوزان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتگیریە خفتنێت دکتۆر سیراجی و کاک بەهزادی دکە بەلێ جهێ پرسیارەیە ئەگەر ئەف یاسای هاتە تاتبیقکردنێ بوو پشتی دەرچوونا یاسایە ئەرێ باشە ئەوێت بەری vê yasayê dê çi îcraat derheqê we dahêne wergirtinê çunke pêşîn û ke jî zêderrûyî ya li ser zevî û zarê hikmetê hatiye kirinê. Spas. سپاس بۆ بەڕێز دکتۆرە زوزان. بەڕێز مستەفا سکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خوێندنەوەی من لەو نەسەی مادەی سێ ئەو یاسا پیادە ناکرێت لەسەر خانوو بینا چونکە زەوی وزار لە مستەلەحی کەم باوە لە لای خۆمان زیاتر ئەراضی زراعی ئەگریتەوە جا پێم باشە ئەوەی بۆ زیاد بکرێت ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەر گشت حاڵەتەکانی زێدەڕۆیی سەر خانوو بینا و زەوی وزاری دەوڵەت لە هەرێم. سپاس بۆ بەڕێز مستەفا سکری. سپاس. بەڕێزان لژنە پەیوەنددارەکان. بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە پێشنیار کرا کە لە دوای بەرکاربوونی ئەم یاسایە دەکرێتە سەر زەوی وزار ئەو پێشنیارە وەرگیرا و سیاغەمان کردەوە و ئاخر ملاحەزەش ئەوە لە عینوانەکە و لە پێناسەکان تهدیدمان کرد کە ئەما یاسای ساڵی 1976مان هەیە لەوێ دیاری کراوە زەوی وزار چییە کە هەموو ئەو توخمانە و پۆلێنانە دەگرێتەوە کە یاساکە دیاری کردووە هیچی بەدەر نابێ. سپاس بۆ بەڕێز دکتۆرە باڵا سەرۆکی لژنە یاسایی. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمانە سەبارەت بە پێشنیارەکەی دکتۆر سیراج ئەگەر بگەڕینەوە مادەی نۆ دوایی ئێمە بە واضحی باسمان کردووە باسی زیادەڕەکانی پێش ئەم یاسایەمان کردووە کە ئەڵێن بێن و ناوی خۆیان تۆمار بکەن کەواتە و لە ئەخیری شۆنسراوە ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە کاری پێکرێ ئەوە تەحسیل حاصلە بەڵام سەرباری ئەوەش ئێمە لەگەڵ بەڕێزان لە لیژنەی یاسای و هاوڕێکانی کە وەرمان کرد ئەوە هەوڵ دەین ڕێگای بکەینەوە. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. من وا دەبینم هیچ شتێبین یەک نییە داوا لە بەڕێز سەرۆکی لژنە یاسایی دەکەم ببورن وەزیرە بەڕێزەکان. بەڕێز وەزیری داد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەوەی ئەمە دوو تشتمانەیە یەکەمین کەلیمەی توخمەت بگەوڕێ بکتە ڕەگەس چونچی ڕەگەس لە قانون ئەو ها دەبیتن ئەوی دیش بە مطلقی هاتیە دەبی لە مستەقبەلی حساب بگرێ ئەمە کاک عینایەت بەحسی کرد لەوێ دەرەوە دەزانم لە بۆی چی دیمانێ لێرە. سپاس بۆ بەڕێز سینان چەلەبی وەزیری داد. بەڕێز نەورۆز مەولود وەزیری شارەوانی فەرموو. بەڵێ ئێمەش وەکو وەزارەتی هەم ناوخۆ و وەزارەتی کشتتوکاڵ و شارەوانی بە هەمان شێواز پشتگیری ئەو تێبینیەمان کرد کە لە بڵگەی مادەی سێم زیاد دەکرێتن ئەوی بەڕێز ئەندام پەرلەمانان اقتراحیان کرد و لیژنە یاسایش پەسەندی کردیا ئەمەش پەسەندی دەکەین هەر سێ وەزارەت. سپاس بۆ بەڕێز نەورۆز مەولود کە ڕێی لیژنەی شارەوانی لژنەی ناوخۆ لژنەی کشتتوکاڵ پێشکەش بە دانیشتنەکەی کرد. بەڕێزان دارشنە کۆتاییەکە پیادەکردن مادەی سێ ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەر گشت حاڵەتەکانی زیادەڕۆیی کە لە دوای بەرکاربوونی ئەم یاسایە دەکرێتە سەر زەوی وزاری دەوڵەت لە هەرێم
ڕەگەزەکەی یان پۆلێنەکەی جۆرەکەی هەرچیەک بێت. مادەی سیەم بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. پەنجاو چار کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە ئەوەی دژە یەک کەس دژە بە کۆی دەنگ مادەی سیەم پەسەند کرا. مادەی چوارەم مادەی چوار یەکەم هەر ڕەفتارێک یان کارێک بکەوێتە سەر زەوی وزاری دەوڵەت یان سەرمافێک لەو مافانەی سەر ئەو زەویانەی بە زیادەڕۆی ئەژمار دەکرێت ئەگەر مۆڵەتی یاسایی نەبێت یان دش بە یاسا بەرکارەکان بێت لەوانەش ئەمانەی خوارەوە. ئەلیف زەوتکردن و بەکارهێنان و دەست بە سەرداگرتنی بیناکانی دەوڵەت با دروستکردنی خان و بینا بە هەموو جۆرەکانیەوە بۆ هەر مەبەستێک ئەگەر لەگەڵ نەخشەی بنەڕەتی بگونجێت یان نا. تا زەوتکردنی زەوی یان بەشێک لە زەوی پا گۆڕینی ڕەگەزی زەوی بەکارهێنانی زەوی گۆڕینی بەکارهێنانی زەوی. جیم هەڵکەندنی زەوی بردننی خاک خۆڵی ئاساییان تێکەڵە گۆڕینی ڕێچکەی ئاوی سەرزەوی گۆڕینی ڕێڕەوی هاتوچۆها پەکخستنیان گۆڕینی مافێک لە مافەکانی هاوشانی ئرتیفاق بڕیاردراو لەسەر زەویەکانی دەوڵەت داگیرکردن و بەکارهێنان و هەڵکەندن و شێواندنی کەنار و ناوچۆم و ڕووبار و دەریاچەکان. دال شوراکردنی زەوی بەردەڵان لە وەرگا دارستان و کشت و کاڵی بە پێچەوانەی یاسا بەرکارەکان. ژ فرۆشتن بەخشین بەکرێدانی زەوی بە مەبەستی کشت و کاڵ دروستکردنی باخ گەشت و گوزارشتەجێ بازرگانی یان بۆ هەر مەبەستێکی دی بە پێچەوانەی یاسا بەرکارەکان. جیاکردنەوە و پارچەکردن ئیفراز الئەراضی بەدەر لە یاسا بەرکارەکان. هەر ڕەفتارێکی دیکە جگە لەوانەی لە بەندەکانی پێش و باس کراون بکەوێتە سەر زەوی وزاری دەوڵەت بەبێ وەرگرتنی ڕەزامەندی بنەمایی ئوسوڵی. دووەم بەکارهێنانی گشت یان بەشێک لە جادە شۆستە گۆڕەپان باخچە پاڕێک یان هەر شوێنێکی گشتی بە شێوەیەکی کاتی یان بەردەوام بۆ بەرژەوەندی تایبەت بە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێم. بەڵێ نەوێ قسە بکەن. سێ بەڕێزمان هەنە. بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی لە مادەی یەکەم ڕگەی نوێیەم لە تعریفی زێدەڕۆکار ئەو کەس و لایەنانەی کە بێ ئەمۆڵەتی یاسایی یعنی لایەنی پەیوەندیداریشمان نووسیوە پێم وایە لێرە لە مادەی چوار بڕگەی چوار گۆڕینی ڕەگەزی زەوی بەکارهێنانی زەوی گۆڕینی بەکارهێنانی زەوی وەزارەتی شارەوانی وەزارەتەکانی تر بۆیان هەیە ڕەگەزی زەوی بگۆڕن یان لەبەر ئەوەی ئێمە ئەگەر ئەو جملەی لەسەر ئیزافە بکەین جگە لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کە پێم وایە ئەگەر وها بێ دەست بەستراو دەبن. نانا ئاخر ئیزافی بکەین کۆ زێدەڕۆکار لایەنی پەیوەندیدارمان ئیشارەت. بەڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز عەلی عوسمان. بەڕێز جەنابێت سەرۆکی پەرلەمانی ئەلڤان 10 ساڵên borî de şarevanîya gelek cihên gişt û guzarî û erdên giring dayne misatehe dayne xelkekî bi şêwekî misatehe bu encamdana çendîn projeyên coracor. Lê hetan û çi proje servan cihan hatîne çêkirin zorbeya ve misateha jî destên kesanên berpis û destrûştê de ne. Dest amadenî jî projetê de çêkin. Pêşniyar dike mezareta şarevaniyê pêdaçûnekê van misaheteha de biket xwedanê wan îlzam biket mawekê zor kêm de dest çêkirina van proje biket. Eger ne jî proje eqdê wan bêne helweşandin çunki ev cihet gişt û guzanên dîsan cihet giringin eger proje bêne têda çêkirin dê ser û sîmayê bajêrê jî guhrê dîsan jî ihtimalet gelek delîvetkarî peyda kin. Dîsan sinûrê deveretme da jî heqet gelek cih geşt û gozarî cihet giring şarevaniyê navê tejdît mucedded dayne xelkekî حتی وگا وجه اف اردوکی خماینه و 10 سال 15 سال نف اردوکی خماینه حاضر جین چه پروژه که دا چکنه و درباره ماده 4 خالا دوی چکرنا خانو برای جناب سروک پارلمانی رنگ جنابت آگادار بیتن
انجام وان کوادان سال بوری دا سال 92 حتی 2000 رنگل دورت ما هزار خلق وان گندا دور آوره بو نتیجه وان ظروف سلمه فرض بوینه و اب خلق قصد ناف ناحیه و قضا و سنتر محافظه دا کرده و اب خلق جی خرد پیش مرگه و خلق ناف شورش دا جنه و اوی خلقی تجاوز سعرد شاروانی کرده و خانی بخود سر آوا کردن حتی وگا ویجی ماینه متعلق تعامل تجاوز گته تکن ابرو که اگر اف قرار بیت پسند کنو سروان بیت تطبیق کنم حقیقتو بدیتنامه غدرک و اگجار مزنه لو ما ام داخوازش وزارت شاروانیت که این پیدا چونه که سر بریاره بکن یانجی شیوه که برنگ که چون که بریاره دهات یا گوتی بچه شیوه که یا صاحبت یا نه یا صاحبت گل نقش بنارات بگنجید یا نگنجید و برنگ دت ابد ظلم که گل که مزن خلق که تکن او خلق بدرجیا جیارا خود ناف شورش داد جای نتیجه وان ظروف بسر دهاتین هات باجری و کن جیبوی آن ناحیه دان قضا دا نچاریا خو او خانه تجاوز آوا کی زور سپاس سپاس بۆ بەڕێز علی عوسمان دواتر تێبینیەکانی ئێوە ئەوەی ترماون چەند بەڕێز بیستم فایق دوو بەڕێزی ترماون اینجا دەرفەت بە لەژنە پەیوەنددارەکان دەدەین کاک علی ئەوێ مایکێ بگرە بەڵێ بەڕێسەروکی پەرلەمان تێبینیەکانی من تەنها زمانەوانیە یەکەم هەر ڕەفتارێک یان کارێک بکرێتە سەر نەک بکەوێتە سەر لە مادەی دووەمیش و لە مادەکانی ئەخیری شاوشەی جادە بەکارهاتووە جادە نە شەقام زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بیستم فایق بەڕێز ڕۆزاخان داوات کرد بوو نەتکرد بۆ بوورە ناوی تو نووسراوە بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی چوارەمە لە خاڵی جیم هەڵکەندنی زەوی بردننی خاک خۆڵی ئاساییە تێکەڵە گۆڕینی ڕێژکەی ئاوی سەر زەوی گۆڕینی ڕێڕێوی هاتوچۆ یەک حاڵەتی تر هەیە ئێستا بوونی هەیە باسی ئاوی ژێرزەوی نەکراوە دزینی ئاوی ژێرزەوی من نمونەیەکی زۆر زینوم لە منتیقەی هەڵەبجە دوو زەوی لە پاڵیەکا بوون دانەیەکیان بە مەتر بەڕەگ ئاوی هەبوو بە قوڵای 20 مەتر لە ژێرەوە هاوڵاتێکی تر کە ئاوی نەبووە زەویەکەی لە ژێرەوە تونێلی لێیاوە ئاوی زەویەکەی دیکەی ڕاکێشتووە ئەمە لە هەرستەکەم لە ڕەفتارەکانی ترا باسی نەکراوە وەکو ڕەگەس پێم باشە باسی ئەو حاڵەتەش بکرێ و سپاس تونێلی لێی داوە یان بەڵێ تونێل دوو زەوی لە پاڵێکا بوون دانەیەکیان بەڕەک تەبەن ئێستا بەڕەک دیاریەکرێت بە مەتر ئاوی نەبووە ئەویتیان ئاوی هەبووە لە ژێرەوە بە قوڵایی 20 مەتر ڕۆشتۆتە خوارەوە ڕۆشتۆتە زەویەکەی دیکە لێەوە ئاوەکەی ڕاکێشتووە سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف دوو بەڕێزی تر داوای قسەیان کردووە لەمە دووە کە دەرگامان گرتی پەشداریکردن ڕێگاتە نادەینێ ئەم جارە ئیستیسنا دەتان دەینێ بەڕێز کەژاڵ هادی دواتر دکتۆرە زۆزان دەرگای گفتوگۆ دەگرین بەڕێز سام عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمانی دەستپێکی بخێنهاتنا میوانات کەین المادە چارێ برگا ئێکێ با پشتگیریە کاک عەلیت کەم و کاک ئاریت کەم بوو هەندێک و یان ڕوونکردن بێتە دان یان ژی کە چارەسەریە بکەن لە ژنا یاسایی بوو هەندێک و دەمێت بیشتن دروستکردنی خان و بینا بە هەموو جوورەکانیەوە بۆ هەر مەبەستێک ئەگەر لەگەڵ نەخشەی بنەڕەتی بگونجێت یان نە ئەلڤێرێ بووچی ئەم خاڵێ ئیشارەتکەینێ چونکی مادەم دوو پرۆژە دی هەنە بوو چارەسەرکردنێ کەواتە ئەگەر ئەف یاسایە سەر هەندێک بێتە تەطبیقکردن دەبێرێدا ئەگەر گەل نەخشێ بنەڕەتی بگونجیتن دەبێرێدا یان لجنە یان خەلکێک دەکەفتە ئیشکالێش بەر هەندێ لجنە یاسایی یان لجنن پەیوەندیدار ئەگەر ڕوونکردنێ بدەن سەر بابەتێ گونجاندناوێت گەل نەخشەی سپاس بۆ بەڕێز سام عومەر بۆ ئەو تێبینیە و ئەو پرسیارە دواتر وەڵام دەدرێت بەڕێز دکتۆرە زۆزان بەڕێز سەرۆکی پەرلەمانی من مداخلەنات کرد بەس ملاحەزام زمانەوانی ئەژبەر هەندێ من ڤیا ئەس بێژم خاڵە بادا دوماهیا ڕستێ هاتیە بگونجیت یان نا يعني وكو اختصاصك في بواريدا نينا كتل دماهية نابيني بجنجيت يا نجنجيتن يعني تبيتن تو في صياغة بنفيسن باشترا ودي جوان ترجيبات سپاس زور سپاس بو برز دكتورة زوزان برزان لجنة بيونداركان
بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنیا سەبارەت بە ملاحەزەکەی مامۆستا ماجد کە کێشەی هەبوو لەگەڵ بڕگەی پا واتە جەنابی وتی بڕگەی چوار وتی ئەگەر لایانی پەیوەندیدار بکە ئەگەر جەناب سەیری دیباجەکە بکەی دیباجەکە دەڵێ ئەگەر مۆڵەتی یاسایی نەبێت یا دش بە یاسا بێ ئەوەی لایانی پەیوەندیدار دەیکا نەدش بە یاسایە نە بێمۆڵەتیش دەیکا ئەو اختصاصی خۆیەتی. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز ئەمەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان بنسبەت ئەو بۆچوونەی کاک عەلی ئێمە ڕوونمان کردەوە کە ئەمە بۆ لەمە دوایە بۆ ئەو زیادە ڕۆیانە نییە کە ئێستا کراوە ئەوە خۆ لەو بەندی پێشوو باسماکرد مادەی پێشوو سەبارەت بەوەی بگونجێ یان نەگونجێ مەبسی ئەمە چییە؟ هەر کەسێک ئەگەر مورچی خۆشی بێت تاپۆشی ئەویش بێت بۆی نییە بەبێ وەرگرتنی مۆڵەت لە شارەوانی یان لایەنە پەیوەنددارەکان لە دەرەوەی شارەوانی بۆی نییە ئەگەر مورچی خۆشی بێت بۆ نمونە زەویێکی هەیە ئەو زەویە کشت و کاڵیە ئەگەر وەزارەتی کشتکاڵ ڕێگەی پێنە ناتوانێت بیکا باخ بۆ نمونە مورچی خۆیەتی بەڵام لە نەخشەی بنەڕەتیا ئەم شوێنە بازرگانیە ئەم شوێنە مەکتەبە مورچی ئەوە تەسلیمی ئەساسی و هاتووە گۆڕاوە بۆ شێوەی بەکارانەکەی گۆڕاوە ئەبێ مۆڵەتی بداتێ شاری مۆڵەتی ناداتێ دێت ئیستیملاکی ئەو مڵکە ئەکا لە شوێنێکی کەوە ئەتوانێت یا تەعویزە داتێ یان قەرەبووی کاتەوە بەویکە بگونجیانە ئەتەوان ئەگەر ئەرزی زراعیش بێ بۆ نمونە مورچی صرفی زراعی خۆیەتی بەڵام ناتوانێت بیکا بە بینا مەبەسمان ئەوەیە کەواتە مۆڵەتی لایانی پەیوەنددار زۆر گرنگە بنسبەت ئەوەی کاک ئاریش کە باسی کرد بۆ ئاوی ژێرزەوی خۆی هەموو بیرێک ئەکیفایری خۆی هەیە یعنی لە ناو وەزارەتی کشت و کاڵ پێم وایە برادرانی وەزارەتی کشت و کاڵ لێرن جاران بیر بۆ بیر ئەوە 500 متر دوور بووە ینی ئەمە ستانداردی خۆیان بوو ئێستا کردوانە بە 300 متر کەواتە هەر بیرێک لە 300 متر کەمتر بوو ئەوە خۆی یاساییە وەڕێگەی پێنادەن لەبەرەوە پێویست ناکە لێرا بچینەوە وردەکاریەوە ئەوە لە ڕێنمایەکانی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی شارەوانی وەزارەتی پەیوەنددارەکان ڕوونیەکەنەوە بۆتە زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. وەزیرە بەرەزەکان بەڕێز نەوروس مەولود وەزیری شارەوانی فەرموو. بەڵێ جەنابی سەرۆک پەرلەمان ئێمە وەکو وەزارە شارەوانی تێبینیەکمان نییە لەسەری وەزارەی ناوخۆش بە هەمان شێواز بەڵام وەزارەی کشت و کاڵ لە بڕگە بە ئیزافەیەکی هەیە وابزانم گونجاویشە ئەویش کە ئیزافە بکرێت دوای ئەوەی کە دەلێ دروستکردنی خان و بینا بە هەموو جۆرەکانیەوە بۆ هەر مەبەستێک ئەگەر لەگە نەخشەی بنەڕەتی بگونجێردیان نا ئینجا بڵێنیان لە ناو زەویەکانی دەرەوەی سنووری شارەوانی زیاد بکرێت ئەوەی لە ئیزافەی ئەو فەقەرێ بکرێت چونکە لەوانەیە خان و بینا هەبێ بەبێ مۆڵەت لە ناو زەوی کشت و کاڵیان پاوان و یان دارستەکان و بەردەلانەکان دروست بکرێ ئەگەر ئەوە ئیزافە بکرێ لە ناو زەویەکانی دەرەوەی سنووری شارەوانیش لەوانەیە ئەوە زیاتر چارەسەری کێشەکانی کشت و کاڵ زەویە کشت و کاڵیەکان بکە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نەوروس مەولود کە وەزیری شارەوانی کە ڕێیەکانی وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشت و کاڵ پێشکەش بە دانیشتنەکەی کرد داوا لە لجنە پەیوەنددارەکان دەکەین سیاغی کۆتایی بەڕێز دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 یەکەم هەڕەفتارێک یان کارێک بکرێتە سەرزەوی وزاری دەوڵەت یان سەرمافێک لەو مافانەی سەر ئەو زەویانە بە زیادەڕۆیی ئەژمار دەکرد ئەگەر مۆڵەتی یاسایی نەبێت یان دژ بە یاسا بەرکارەکان بێت لەوانەش ئەمانەی خوارەوە ئەلیف زەوتکردن و بەکارهێنان و دەست بە سەرداگرتنی بیناکانی دەوڵەت بە دروستکردنی خان و بینا بە هەموو جۆرەکانیەوە و بۆ هەر مەبەستێک ئەگەر لەگەڵ نەخشەی بنەڕەتی بگونجێت یان نەگونجێت هەروەها بۆ ئەو زەویانش کە دەکەونە دەرەوەی سنووری شارەوانی تا زەوتکردنی زەوی یان بەشێک لە زەوی پا گۆڕینی ڕەگەزی زەوی بەکارهێنانی زەوی گۆڕینی بەکارهێنانی زەوی جیم هەڵکەندنی زەوی بردننی خاک خۆڵی ئاسایی یان تێکەڵا گۆڕینی ڕێچکەی ئاوی سەر زەوی گۆڕینی ڕێڕەوی هاتوچۆ
پەکخستنیان گۆڕینی مافێک لە مافەکانی هاوشانی ئرتیفاق بڕیاردراو لەسەر زەویەکانی دەوڵەت داگیرکردن و بەکارهێنان و هەڵکەندن و شێواندنی کەنار و ناوچۆم و ڕووبار و دەریاچەکان شوراکردنی زەوی بەردەڵان لە وەرگا دارستان و کشتتوکاڵی بە پێچەوانەی یاسا بەرکارەکان فرۆشتن بەخشین بەکرێدانی زەوی بە مەبەستی کشتتوکاڵ دروستکردنی باخ گەشت و گوزار و نیشتەجێ بازرگانی یان بۆ هەر مەبەستێکی دی بە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێم ڕاجیاکردنەوە و پارچە پارچەکردن ئیفرازل ئەراضی بەدەر لە یاسا بەرکارەکان هەر ڕەفتارێکی دیکە جگا لەوانەی لە بەندەکانی پێش و باس کراون بکەوێتە سەرزەوی و زاری دەوڵەت بەبێ وەرگرتنی ڕەزامەندی بنەمایی ئوسوڵی دووەم بەکارهێنانی گشت یان بەشێک لە شەقام شۆستا گۆڕەپان باخچە پارک یان هەر شوێنێکی گشتی بە شێوەی کاتی یان بەردەوام بۆ بەرژەوەندی تایبەت بە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێم. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنەی یاسایی من وا دەبینم هیچ تێبینیەک لەسەر دارشنیان مادەیە دووبارە دارشنیان مادەیە نییە دەخەینە دەنگدان ئەوەی بەپەسەند دەزانیت ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە بەپەسەند دەزانیت لێرە 50 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا مادەی پێنجەم بەشی دووەم حکومە ڕێکاریەکان مادەی 5 سەرۆکی یەکەی ئیداری و سەرۆکی شارەوانی خۆیان یان بەهۆی چاودێرەوە چاودێری زەوی وزار دەکەن بە مەبەستی ڕێگری و لابردنی زیادەڕۆیی بە گرتنەبەری ئەم ڕێکارانەی خوارەوە یەکەم پێدانی هۆشداری بە کەسی زیادەڕۆکار بە لابردنی زیادەڕۆیی لە ماوەی 24 کاتژێر ئەگەر کەسەکە یان لایەنەکە ناسراو بوو دووەم هەڵواسینی پسوولەی هۆشداری ئینذار لە شوێنی زیادەڕۆکە بە لابردنی زیادەڕۆکە لە ماوەی 24 کاتژێردا ئەگەر زیادەڕۆکار نەناسراو بوو سێەم ئاگادارکردنەوەی سەرۆکایەتی داواکاری گشتی بە زیادەڕۆیەکەی ڕووی داوە چوارەم پێویستە لەسەر سەرۆکی یەکەی کارگێڕی لە ماوەی 48 کاتژێر لە ڕێکەوتی ئاگادارکردنەوەی فەرمانی لابردنی زیادەڕۆکە دەربکە بە هەمانجی لەگەڵ شارەوانی تایبەتمەند و دابینکردنی پارێزوان بۆ لیژنە ئەگەر زیادەڕۆکار بە پێی بڕگەکانی یەکەم و دووەمی سەرەوەی ئەم مادەیە زیادەڕۆکەی لانەبرد. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنەی یاسایی دەرگای گفتوگۆ لەسەر مادەی 5 دەکەینەوە. ناوەکەم بخوێنە بەس دوو کەس سێ کەس بوونە سێ کەس ڤیانان باس دکتۆر فەرسەت ئەم بەڕێزانە داوای گفتوگۆیان کردووە بەڕێز یێروانێت مامۆستا مەروان ئەیوب عەبدوڵڵا محەممەد مامۆستا عەبدوڕەحمان بێستون فایق دکتۆر سرود قادر ڕزگەی ڤیان عەباس دکتۆر فرسەت. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێز دکتۆر فەرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر دیباجەی مادەی پێنجی تێبینیم نییە بەڵام یەکەم و دووەم سێم و چوارەمیش سێم هیچ تێبینی نیە بەس دووەم و چوارەم و یەکەم پێدانی مۆڵەت بە کەسی زێدەڕۆکار 24 سعات و هەڵواسینی ئینزار و ئەمانە ئێستا لە کوردستان مۆدیلێکەیە کە گەیشتە سەب کرا ئیتر زێدەڕۆیی زۆر زەحمەت تێکەدرێت بۆیە ئەم پێدانی مۆڵەت و هەڵواسین و ئینزارانە من بە زیادیە بینم مادام ئەوە مخالفی قانونە و مادام ئەحکامی عقابیشمان هەیە کە لە فەسڵێکی تر دێینە سەری ئیتر کە زێدەڕۆی دەستی پێکرد
یەکەی ئیداری و شارەوانی یەکسەر مخەولن بەوەی کە ئەو زێدەڕۆیە لابن و ئیحالەی بکەن لە داواکاری گشتی و ئیزراعاتی قەزایی و قانونی بەپێی یاسا بەرکارەکان بگیرێتە بەر بۆیە مانەوەی 48 سعات دوو تابقت بۆ تەواو دەکات و سەبیشی دەکات من نایبینم ئەم ڕێکارە بتوانیت بەرگری لە زێدەڕۆیی بکات بۆیە وا باشە یەکسەر لە جیاتی ئەمە بابەتەکە ئیحالەی داواکاری گشتی بکرێ و ڕێکارە یاساییەکان بۆ لابردنی زێدەڕۆی دەست پێ بکرێ و لێرەش بنووسین لەسەر نەفەقەی زێدەڕۆکار لێرە بنووسین نەک لەو لای ئەڵێ ئەگەر دوای ئەوەی کە تەواو بۆ حکم درراوە ئەو جار بین باس نە یەکسەر لەسەر نەفەقەی زێدەڕۆکار زێدەڕۆیەکە هەڵبژیرێ و ئەو مدانە ئەو مۆڵەتانە هەمووی هەڵبژیرێ هیچ پێویست ناکات. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز یاژوانت نیسان. برای سروک پارلمانی برای من رأسا انذار ناید تبلیغ باشه انذار تدا کردن و تبلیغ مدت دوید نروجه که دو هفت روز کمتر نبید باشه که انذار بده کردن چون کت شکی آسانی نه که تجاوز کرد بتیب خلال 24 ساعت آجی راگیم یا دویجی او 24 ساعت جی که ما بتزیده کردن انذار ده دائما ما وقت شروط هندسه 7 روز باشه 14 روز اول چیز بتزیده کردن چطوره و سپاس. سپاس بۆ بەڕێز یێروان نیسان بەڕێز مەلا مەروان. مایکی ناتەواوە کوژاوە مامۆستا فەرموو هەر دەنگت بەرزە لەخوا بە زیاد بیت فەرموو یان دەتوانی لای ئامینە خان یان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای پشتگیری قسەکانی دکتۆر فەرسەد ئەو ماوەی کە دانراوە قەناعەتمایان نەکرد دوو قاتی تەواو دەکاتن ماڵەکەشی دەباتە ناو دووش لە پێشەچیەکەی دەڵێ سەرۆکیەکەی ئیداری و سەرۆکی شارەوانی ئەوەی دیکەم پێ زیادە کە دەڵێ خۆیان یان بەهۆی چاودێرەوە چونکە تەحسیل حاصلە مادام خۆیان سەرپەرشتی دەکەن ئەتوانن چ لە ڕێی خۆیان بێت لە ڕێی لژنەکان بێتن دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا مەروان بەڕێز ئەیوب عەبدوڵڵا فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم لەلایەن بەڕێز دکتۆر فرسە سۆفیۆ کرا هاوکات لەگەڵ بەڕێز مامۆستا مەروان پشتگیری لە قسەکانی بەڕێزیان دەکەم تر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانەی قسەکانی بەڕێز دکتۆر فرسە دەکەم بۆ لابردنی ئەگەر ئەو بابەتە هەر ئەمێنێتەوە تهدیدکردنی کات لە ڕاستیدا جاری وا هەیە و کەسێ زیادەڕۆیی کردووە ڕەنگە لە ناو شارەدا بنیشێت و زیادەڕۆیەکە لە گوندێکی دوورە دەستا کردبێتی بۆیە تهدیدکردنی 24 سعات بۆ لابردن ئەکرێت لەلایەن ئەو لیژنانەی کە چاودێریە کات ئینزار بکرێت بەڵام تهدیدکردنی 24 سعات و 48 سعات بۆ ئەوانەی کە شوێنەکانە نازانرێت لە ڕاستیدا پێم وایە شتێکی نامەنتقیە و زۆر جار ڕەنگە زێدەڕۆکارەکە هەر لەم هەرێمەی شانە بێت ئایا 24 سعات و 48 سعات چی لەو کەسانەیەکەی کە زێدەڕۆی کردووە بەڵام ڕۆیشتووە بۆیە داواکەم لە لیژنەی یاسایی حەلێک بۆ ئەو بابەتە بدۆزنەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی دیباجەی مادەی 5 من وای دەبینم ئەو مادەی تەنها حەسر کرایە بە وەزارەتی مولکەکانی وەزارەتی شارەوانی لەبەرەوەی باز دەکات دەڵێ سەرۆکی شارەوانی خۆیان بەهۆی چاودێرەوە چاودێری وەزارەتی ئەو مولکانی کە تایبەتن بە مالیە هەندێک مولکمان هەیە ئیمالیەیە هەندێک مولکمان هەیە ئی وەزارەتی کشتتوکاڵە من وام پێچاکە هەر وا بنووسێتن هەر وەزارەتێک بەرپرسیارە لە چاودێری مولکەکانی خۆی بەپێی نەخشەی بنەڕەتی ناو شار یاخود دەرەوەی شار. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج بەڕێز بیستم فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا پشتگیری کاک دکتۆر فرسەت و هاوڕانی ترەکەم. سپاس. سپاس بۆ بەڕێز بیستم فایق دەست خۆش بەڕێز دکتۆر سرۆت. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من هات نەگوتن زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سرۆت دەست خۆش بەس قادر ڕزگەی.
بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە ئێمە لە لیژنەکەین مناقەشەمان کردووە تەنها یەک تێبینی ئەویش سەبارەت بە بڕگەی چوارەم لە سەرەتادا ئەو ڕێکارانە کراونەتە دەسەڵاتی هاوبەش سەرۆکی یەکەی کارگێڕی سەرۆکی یەکەی ئیداریەکە و سەرۆک شارەوانیەکە بەڵام لە خاڵی چوارەمدا من پێم باشە بە هەماهەنگی نەبێ ینی سەرۆکی یەکەی کارگێڕی بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی شارەوانی نەبێ ئەمە بە هەماهەنگیەکە لا ببرێ چونکە بە پێ ئەو بە دوواداچوونانەی ئێمە کردومانە زۆر جار ئەو هەماهەنگیە ڕاستە سەرۆکی وەحدەی ئیداریەکە مولزەم نییە بە هەماهەنگیش ینی مولزەم نییە بە ئەوە بەڵام بە پێ بە دوواداچوونانەی کە ئێمە کردومانە زۆر جار لەسەرەوەی کە شارەوانی نووسراوی نەکردووە بۆ سەرۆکی یەکەی کارگێڕی و ئەویش دۆسیەکەی بەرز نەکردوێتەوە بە نمونە بۆ داواکاری گشتی یاخود بۆ دادگای تایبەتمەند مادام ڕێکارەکان دەسەڵاتی هاوبەشن وەک لە دیباجەی مادەکە داهاتوە بۆیە هیچ هەماهەنگی تێدا نەبێ ڕاستەوخۆ سەرۆکی یەکەی ئیداری فرمان دەرکات بە لابردنی زیادەڕۆیەکە و گرتنەبەری ئیجراعاتی پێویست زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەیی بەڕێز ڤیان عەباس برای سەرۆکی پەرلەمانی نسبت ماده یعنی بجین ماده 5 خالا اکی و دوه از خوشی نظام بینه پتر تخا هجار یعنی وگریتن طیبت اگر اکی زدگاوی کر بیتو یعنی تدا آکنجی بیتن دانا ملتی کو بودم 24 دم جمرا بیاشن و دیگه گله کاکیم بیتن اگر یعنی حسب حاله بیتن استثناء بتکرن دی باشتر بیتن یعنی هر بجین حسب حاله اگر تیو بیتن پتر دم بتدان یعنی اگر تیو نبیتن بلاف دم بتدانن و گلک سپاس سپاس بۆ بەڕێز ڤیان عەباس دیارە کاک دکتۆر شێرکۆ جەودەت لەسەر مادەی پێنجەم چەند پێشنیارێکی هەنە بۆ دەوڵەمەندکردنی مادە ڕەنگە پێویستی بە 3 دقە زیاتر هەبیت فەرموو کاک دکتۆر شێرکۆ زۆر سپاس بۆ جەنابەت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئێمە لە مادەی 2 بڕگەی 3 داوای ئەوەمان کردو لە ئامانجەکانی ئەم پرۆژەیە کە ئاراستە و یا پاراستن و ئاراستە بۆ بوژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان ئامانجێک بێ لە ئامانجەکانی ئەم پرۆژەیە بۆیە بۆ بەدەستهێنانی ئەو بوژانەوە ئابووریە ئەم بیرۆکەیە لە چەند خولێکێکە عەرزی جەنابتانەکەم هیوادارم وەزیرە بەڕێزەکان و پەرلەمانتارانی بەڕێز بە هەندی بگرن چونکە دوو مەوزوعی زۆر حەساس بۆ کەرتی تایبەت و بۆ پاشەکەوتی موچە چارەسەر ئەکا دوای دراساتێکی زۆر کە بەڕاستی ماندووین لەگەڵ ئەم پرۆژەیە پوختەی بیرۆکەکە ئەوەیە و طبعاً دواتر بە دوو ڕستە ئامادە کراوە پێشکەشێکین بۆ لیژنە بۆی کە لەبەردەستیانە بێت پوختەی بیرۆکەکە ئەوەیە چۆن قەرزە ناوخۆییەکانی سەرشانی حکوومەت و هەموو موچە دواکەوتۆکان تا کۆتایی 2017 و بەدانەوەی پاشەکەوتەکانیشەوە بە ڕەسیدی بانکی بدەینە هاوڵاتیان و موچەخۆران و دواتر لە ڕێگەی وەرگرتنەوەی قەرزەکانی حکوومەت لای هاوڵاتیان و فرۆشتنەوەی کۆمەڵێک مڵکی و حکومی زەوتکراو بە ڕەسیدی بانکی جارێکی تر ڕەسیدەکان وەربگرینەوە و پاکتاوی بکەینەوە لێرەدا پێویستمان بە چەند پشتیوانیەکی پەرلەمانی هەیە بۆ شەرعیەتدان بەم هەنگاوانە یەکەم حکوومەت لە ڕێگەی وەزارەتی داراییەوە هەرچی زووە هەموو شایستە داراییەکانی موچەخۆران دەکات بە ڕەسیدی بانکی کە بە هیچ شێوەیەک لە ئێستادا بەڵێنی ئەوە نەدرێت کە بە کاش خەرج دەکرێت بەڵکو لە جیاتی شایستە داراییەکانی حکوومەت وەردەگیرێنەوە دوو حکوومەت لە هەموو دام و دەستگاکانیدا چەکی ڕەسیدی بانکی قبول بکات بۆ هەر پابەندیەکی دارایی لە هەموو فەرمانگەکاندا تەنانەت بۆ فرۆشتنەوەی مڵکەکانی حکوومەتیش قبول دەکرێت خاڵێکی تر ئەو کۆمپانیانەی کەرتی تبەت کە قەرزی بانکەکانی حکوومەتیان لایە دەبێت بە هەماهەنگی لەگەڵ نوێنەری پارێزگاکانیان حکوومەتدا بە بارتەقای ئەو قەرزانەی بە چەکی ڕەسیدی بانکی دەیدەنەوە بە حکوومەت پێویستە چەکی بانکی لە هاوڵاتیان قبول بکەنەوە بۆ شایستە داراییەکانیان کە لای هاوڵاتیانە خاڵێکی تر حکوومەت لە ڕێگەی لیژنەیەکی ئەمین و جێی متمانەی هەمووانەوە بە هاوکاری هەماهەنگی نێوان وەزارەتەکان و بە ئاگاداری ئەنجومەنی پارێزگای شارەکان هەڵدەستێت بە فرۆشتنی کۆمەڵێک مڵکی حکومی بە چەکی ڕەسیدی بانکی بۆ پاکتاوکردنەوەی ئەو ڕەسیدانە کە پێویستە هەموو پارێزگاکان بە شێوەیەکی هاوسەنگ بەشدار بن لە پاکتاوکردنەوەی ئەو ڕەسیدە بانکیانە ئەم پرۆسەیەش بە شێوازی زیادکردنی ئاشکرا بکرێت خاڵێکی تر نابێت هیچ یاسا و ڕێسایەک و ڕێنماییەک دەربچێت کە ئاسانکاریەکانی ئەم یاسایە ڕێگری بکات لەم یاسایە
خاڵێکی تر ئەم ڕەسیدە بانکیانە بە هیچ شێوەیەک نابێت کەرتی تایبەت و کەسەکانی پێ بابند بکرێت بۆ وەرگرتنی بەڵکو ئەو پەڕی ئاسانکاری بۆ جوڵەی بانکی دەکرێت و دەبێت وا بکەین بە شێوەیەکی ئیختیاری لە هەندێک دام و دەستگای ناحکومی وەربگیرێت. خاڵێکی تر ئەم بڕە چەکی بانکیەی دەدرێت تەنها لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بڵاو دەکرێتەوە و نابێت بکرێتە نەرید بۆ داهاتوش. بەڵام دەکرێت بۆ پلانی بودجەی 2010 بڕی 1 تا 1.5 تریلیۆن دینار چەکی بانکی تر لە حکوومەتەوە بدرێتە کەرتی تایبەت بەرامبەر بە خزمەتگوزاریەکانی کە پێشکەشی حکوومەتی دەکەن بۆ قەرەبووکردنەوەی ئەو داهاتە مانگانەیەی حکوومەت کە لە جاتی پاکتاوکردنی ڕەسیتە بانکیەکان بەکاردێت. بەڕێزان، قەرزە ناوخۆیەکان تا ئێستا گەشتوتە 13 تریلیۆن و 450 میلیۆن دینار. ئەگەر بۆ ئاسانکاری ژمارەکان کاک دکتۆر شێرکۆ زانی چوونە بەڕێستان لە بابەتەکە دەرچوون باسی مڵکی گشتیە ئازانم بەس زانی چوونە ئەوەی باشتر وایە ئەوەی بەڕێستان پێشنیار نییە بۆ دەوڵەمەندکردنی پرۆژەیەکی ینی بۆ ئەم مادەیە ئەمە پرۆژەیەکی تەواو ینی جیاوازە ئەو پرۆژەیە حازریکە بۆ ئەوەی لە نێزیکترین کاتدا بە ئیمزاوە حاضر بکرێت بۆ ئەوەی ڕۆژێک خوندنەوەی یەکەمی بۆ بکەین. یعنی ئەمە بەتەکی دەرچوون بوو لە مادەکە ببۆرە هەر لێرە من دوو دێڕم ماوە ئەو دوو دێرە ئیزافەکەی بۆ یاساکە ئەو دوو دێرە دەوڵەمەندکردنی یاساکەیە ئەگەر ڕخسەتم بێ بەس ئەو دوو دێرە بڵێ ئەو دوو دێرە بخوێنە پێشنیارەکە ئەوەیە کە بڕگەی پێنجەم زیاد بکرێ بۆ مادەی 5 کە ئەم دوو دێڕە بێ حکوومەتی هەرێم ئەم یاسایە بەکار بهێنێت بۆ چارەسەری قەیرانی دارایی و قەرزە نێوخۆیەکانی لە ڕێی خستنەبری و فرۆشتنی مڵکی حکومی بۆ ڕەسیدی بانکی کەرتی تایبەت و دانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەمەش بە پرۆژەیەکی ملحەق هاوپێجی ئەم یاسایە دەکرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت. دیارە پرۆژەیەکی زۆر گونجاوە بەڵام لەگەل ئەم دانیشتنە تەسەوەر دەکەم ئەوە بۆ پرۆژەیەکی تەواو سربەخۆ ئامادە بکەن سۆدبەخش دەبیتن یارمەتی دەردەبیتن. ئامانجی سێهەمی مادەی 2 لە ئامانجەکان ئاوتومانە ئاراستەکردن بۆ بژانەوەی ئابووری لەبەرەوە بۆ تحقیقی ئامانجەکە ئەم ئیزافەیە پێم وایە دەست خۆش. ئێستا داوا لە لجنە پەیوەنددارەکان دەکەین ڕێی خۆیان بدەن بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەوەی بەڕێز دکتۆر شێرکۆ دەست پێەکەم ئەوەی جەنابی وەک چاکسازی بۆ باری ئابووری هەرێم پرۆژەی گونجاوە بەڵام ئێمە باسی ئەوەکەین کە لە سبەینەوە لە دەرچوونی ئەم یاسایەوە هیچ کەسێک زیادەڕۆی لەسەر مورچی دەوڵەت نەکە ئەوەی جەنابی بۆ چارەسەرکردن گونجاوە لەوانەیە هەندێکی لەگەڵ ئەو پرۆژە یاسایی کە لە وەزارەتی شارەوانی دەرەچێ یا ئەوەی کشت و کاڵکە دامانەوە بێتەوە بەڵام بۆ ئەم پرۆژەیە نایەتەوە بنسبت ئاراستەکەشکە جەناب باسەکەی ئەڵێن زیادەڕۆی نەکرێت لەسەر زەوی دەوڵەت زەویەکمان داناوە بۆ ئەوەی مەکتەبێکی لەسەر دروستکەین بەڵام کەسێ دێ ئیکا بەخاون و کەواتە ئێمە ڕێگری لە ئاراستەکردن لێرە ئەیکەین نایاڵین ئەو زەویە بەکار بێنرێ بۆ کەسێکی شخصێ بیبە بۆ بەرژەوەندی گشتی بگەن ئەلێوە ئاراستەکەی جەنابەت جێگای بێتەوە. بەنسەت ئەو 24 ساعتەی کە دانراوە بەڕێزان هەندێک ئەڵێ کەمە هەندێک ئەڵێ زیا جەنابی تۆ فرسەت وتی زیا بەڕێزێک کاگێڕوان وتی هێشتا کەمە بکرێ بە حەو ڕۆژ ئێمە بەبەسمان لەم 24 ساعتە لە دەرەنجامی خبرەی وەزارەتی شارەوانی و بەڕێز وەزیری جێگری وەزیری شارەوانی و وەزارەتی کشت و کاڵ کە لێرە دانیشتون جاری وهەیە چۆن نابێ مۆڵەت بدەی بەم کەسە کەسێک ڕۆشتووە چاودێرەکەی تۆ دێت ئەڵێ کاکە ئەم کەسە زیادە ڕۆیە خۆی لەوێ نییە راپۆرتەکەی هێناوە ئێمە ئینزارێکی بۆ نێرین ڕۆژی دوایی دێ کاکەڵێ من تاپۆم هەیە ئەوەش مۆڵەتەکەمە لەبەرەوە بێ مۆڵەتێکی پێ بدەیت وەلەوانەیە ئەو کەسەی کە ئێمە زیادە ڕێکی پێدەن بە هیچ جۆرێک گونجاو نییە کێ بە من ئەڵێ کاکە لە 4 ساعتە خەڵکە توانێت دیواریش دروستکە و کۆنکتی مستحیل لەشتیوە تۆ ئەچی زیادە ڕۆی کردووە بناغی هەڵکەنووە لە 24 ساعتەکە بناغی هەڵکەندووە سەبێکی تێ کردووە دووچین بلۆکی بەرزکردەوە ئینزارێکی دەیتێ لەو 24 ساعتە لای برد زۆر چاکە لای نەبرد لە خلالی 48 ساعتە معالەجە کرێ ئەمە لە ئەنجامی خبرەی وەزارەتی شارەوانیەوە هاتووە وەزارەتی کشت و کاڵەوە هاتووە کابرا ڕۆشتووە خۆ ناتوانێت لە 24 ساعتە درەخت بڕوێنێ و درەختەکانیشی بەرزکاتەوە چاڵی هەڵکەندووە شوورایە دروستەکە لەو دەشتە چاودێرەکە ڕات پێی دەڵێ کاکە تۆ مەمنوعە تەنها شتێک زۆر گرنگە کە لێرا باسی بکەین من بنسێدنەوە هەڵواسینی پسوڵەی هۆشداری ئینزار لە شوێنی زیادەڕۆکار یان بنووسین لەسەر زیادە ڕۆکە ئەوە زۆر گرنگە ئیزافە بکرێ و ئەو سەرۆکی یەکەی ئیداری و سەرۆکی شارەوانی
خۆیانەکە لابرێت ئەو ئیشی ئەوان نییە لە ڕێگەی چاودێرەکانەوە تەنها قسەی من لەسەر ئەو مادەەوە بوو لە ئەخیر چوارەمیش بە هەمانگی لەگەڵ شارەوانی و فەرمانگەی تایبەتمەند بەڕای من ئەگەر ئەمە پڕ بە پێستی و چارەسەرەکەیە و ئەوەشی برای بەڕێزم دکتۆر شێرکۆ باسی کرد بۆ لەمە پێشە ئێمە باسی لەمە دوواکەین کە لە دوای دەچوونی ئەم یاسای هیچ کەس زیادەڕۆی نەکاتە سەر زەوی دەوڵەت نە لە دەرەوەی شارەوانی نە ناو شارەوانی و زۆر سپاسانە سپاس بۆ بەڕێز ئەمەر عینایەت بەڕێز دکتۆرە باڵە ئێنەنە ئێوەڕێی خۆتان ئادێ باشە ئێستا داوا لە وەزیرە بەڕێزەکان دەکەین ڕێی خۆیان پێشکەشکەن بەڕێز سینان چەلەبی وەزیری داد سەرۆکی پەرلەمان ئەو مادەیە بەس لە یەکەمی جار کەلیمەی ئیداری بگۆڕین بکەنە کارژێری ئەوە یەک دوایش فەرمانگەکانی شارەوانی وەلایەن پەیوەندە دەرکان و لێژنەکانی چاودێری زەوی زار دەکەن بەمەس ئەوە دەی بگۆڕێتە چونکی سەرۆکاتی نییە دەبی هەموو شبولی هەمووی بکات سپاس بۆ بەڕێز سینان چەلەبی وەزیری داد بەلێ بمینێتن پرسیار لە بەڕێز وەزیری داد کرا 24 ساعتەکە بمینێت یان نە بەلێ فەرموو بمینێت بەلێ سپاس بەڕێز وەزیری شارەوانی خاتو نەوروز مەولود فەرموو بەڵێ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان تایبەت بە 24 ساعتەکەەوە بزانام کاک عمەر معاناتی شارەوانی باس کرد و ئاماژێ پێدا شتێکی ترژی ئضافە لەسەر قسەکانی کاک عمەری ئێمە ئەوەیەکەوە خۆی هەتا خۆی بکرێتن خۆی هەلیگری باشترە لەوانەیە ئیسفادە لە ماوەدەکانی خۆی دەکات لەوانەیە بە شێوازەکی خۆی پێخۆشتر بی تەجاوزەکە هەلگری لە حالەت کە ئیمتیناعی کرد لە هەلگرتنی تەجاوزەکە ئەو کاتە حکومەت دەچی هەل لەسەر مەساریفی وی دەبی هەلی بگرتەوە بۆیە 24 ساعتەکە بۆ حمایەکردنی مافەتی خۆیتی کە ئاگاداری بکێ و هەڵی بگری ئەوانی تریش کە نووسین ئضافە بکرێتن ئضافە ئاماژەی پێدا وەک وەزارەتی کشت و کاڵ هەمان تێبینی هەبوو ئەویش ئاماژەی پێدرا و وابزانم پەسەندیشە لەلای هەمووان کە دوای سەرۆکاتی شارەوانی لایەنە پەیوەنددارەکانش ئضافە بکرێ بۆ ئەوەی لایەن پەیوەنددارەکانی وەکو کشت و کاڵ و دارایی ئەوانش بە هەمان شێواز ئەو دەسەڵاتیان هەبی زۆر سپاس بۆ تێروی سپاس بۆ بەڕێز نەوروز مەولود وەزیری شارەوانی کە ڕێی وەزارەتی شارەوانی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی ناوخۆی پێشکەش بە دانیشتەکەی کرد ئێستا داوا لە بەڕێز دکتۆرە ڤاڵا دەکەین سەرۆکی لیژنە یاسایی مادەکە بە داڕشنەوەکی نوێ بە ڕەچاوکردنی تێبینیەکان پێشکەش بکات فەرموو پێڕانە گەشتیمە بخۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی دووەم حکومە ڕێکاریەکان مادەی 5 سەرۆکی یەکەی کارگێڕی و سەرۆکی شارەوانی و سەرۆکی فەرمانگە پەیوەندیدارەکان سەرۆکی یەکەی کارگێڕی و سەرۆکی شارەوانی و سەرۆکی فەرمانگە پەیوەندیدارەکان بەهۆی چاودێرەوە چاودێری زەوی و زار دەکەن بە مەبەستی ڕێگری و لابردنی زیادەڕۆیی بە گنەبەری ئەم ڕێکارانەی خوارەوە
یەکەم پێدانی هۆشداری بە کەسی زیادەڕۆکار بەلابردنی زیادەڕۆیی لە ماوەی 24 کاتژێر ئەگەر کەسەکە یان لایەنەکە ناسراو بوو. دووەم هەڵواسینی پسوولەی هۆشداری ئینزار لە شوێنی زیادەڕۆکە یان بە نووسین لەسەر زیادەڕۆکە بەلابردنی زیادەڕۆکە لە ماوەی 24 کاتژێردا ئەگەر زیادەڕۆکار نەناسراو بوو. سێیەم ئاگادارکردنەوەی سەرۆکایەتی داواکاری گشتی بەو زێدەڕۆیەی ڕوویداوە. چوارەم پێویستە لەسەر سەرۆکی یەکەی کارژێڕی لە ماوەی 48 کاتژێر لە ڕێکەوتی ئاگادارکردنەوە فەرمانی لابردنی زیادەڕۆکە دەربکە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی و فەرمانگەی تایبەتمەند و دابینکردنی پارێزوان بۆ لیژنە ئەگەر زیادەڕۆکار بە پێی بڕگەکانی یەکەم و دووەمی سەرەوەی ئەم مادەیە زیادەڕۆکەی لانەبرد. من وا تێدەگەم هیچ تێبینیەک نییە مادەکە بەو شێوازەی خوێنرایەوە دەخەینە دەنگدان. پەنجا و پێنج کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە یەک کەس دژە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. مادەی شەشەم مادەی شەش هێزەکانی ناوخۆ و گشت هێزە فەرمیەکانی دیکە لە سنووری یەکە ئیداریەکاندا ئەگەر پێویست بوو فەرمانەکانی سەرۆکی یەکە کارژێڕیەکان جێبەجێ دەکەن بۆ پارێزگاری لیژنە. بۆ گفتوگۆ لەسەر مادەی شەش بۆ گفتوگۆ لەسەر مادەی شەش حاجی کاروان تحسین اسماعیل دکتور سیراج دکتور عزت صابر ئەم بەڕێزانە داوای گرگۆیان کردووە. بێستون فایق، دکتۆر سیراج، حاجی کاروان، عباس غەزالی، تەحسین ئیسماعیل، دکتۆر عزت صابر، ساڵح فەقێ. ناوەکان تەواو. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێز بیستون فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ ئەوەم وشەی بۆ مادەی شەش من لەگەڵ ئەوەم ئەگەر پێویست بوو لا ببرێ واتە هێزەکانی ناوخۆ و گشت هێزە فەرمیەکانی دیکە لە سنووری یەکە ئیداریەکاندا فەرمانەکانی سەرۆکی یەکە کارگێڕەکان جێبەجێەکەن بۆ پارێزگاری لیژنە و ئەمەشی بۆ زیاد بکرێ بۆ لابردنی زیادە ڕۆیەکە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستون فایق. بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەمان ڕام هەیە ڕای کاکوێستون ئەگەر پێویست بوو ئەوە لا ببرێتن و هەروەها ئەوەش ئیزافە بکری لە کۆتاییەکەی مادەکە لە کاتی جێبەجێکردنی فەرمانی لابردنی زیادە ڕۆیەکە ئەوەش ئیزافە بکرێت بەرەوەی مانای زیاتر ئەداتن لە بۆ مادەکە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز حاجی کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕایەکەی من وترە لایەن کاک بێستون و دکتۆر سیراج. سپاس. سپاس بۆ بەڕێز حاجی کاروان دەستخۆش. بەڕێز عەباس غەزالی. بەڕێز سەرۆکی پارلەمان، هێزەکانی ناوخۆ گشت هێزەکان لە سەرۆکی ئیدارە دەستور فەرمان وەردەگرن بۆ چوونی من ئەمە مادەیەکی زیادیە و سوپاس. سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێم باشە ئەم مادەیە بەم شێوەیە دابڕێژرێتەوە. هێزەکانی ناوخۆ و گشت هێزە فەرمیەکانی سنووری یەکە ئیداریەکان لەسەریانە پارێزگاری لە لیژنە بکەن و لە کاتی پێویست فەرمانی سەرۆکی یەکە ئیداریەکان جێبەجێ بکەن. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. ئەکە زەحمەت نەبیتەوە تەنەوێ سیفرێکە. بەڕێز دکتۆر عەزت صابر. کاک تەحسین ئەوێ مایک. بەڕێز سەرۆکی پەرلەمان، نیش بۆ لیژنەی یاسایی بەڕێز پێشنیارەکەم ئەگەر پێویست بوو لا ببرێ کۆتایی دیارڕەکەمەی بۆ زیاد بکرێ لیژنە و لابردنی زیادە ڕۆیی و چەسپاندنی یاسا. لە ڕاستیدا
ئامەلی وایەک فەرمان لە قایمقام وەرناگرێ بەڵام چەسپاندنی یاسا بوو خۆی ئیلزامەکە لەبەرەوە وشەی یاخود دوای کۆتایی پەرەگرافەکە لیژنە و لابەرنی زیادەڕۆیی و چەسپاندنی یاسا. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزەت سابر. بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو هێزەکانی ناوخۆ خۆی ڕاستەوخۆ لە شێر سوڵتەی ئیدارەیە ڕەنگە ئەو هێزانی دیکە مەبەستەوە بێکان دێکتر جاری هێزی بەدەر لەو هێزە پێویستکە بۆیە ئەو ئەگەر پێویست بۆ بکرێتە لە کاتی پێویستە ئاسایە بۆ هێزانەی تر و ئەوەی کۆتایەکەیشی پارێزگاری لیژنەوەی کە کاک بێستون و کاک دکتۆر عیزەت وتی پشتیوانیانەکە. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سنوەر قادر. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری قسەکانی کاک بێستون دەکەم. سپاس. سپاس بۆ بەڕێز سنوەر قادر. دەست خۆش. بەڕێزان لجنە پەیوەنددارەکان. بەڕێز دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە کاتی گفتوگۆکانیش ئێمە لەگەڵەوەی نەبووین ئەو مادەیە هەبێتن چه هێزەکانی ناوخۆ گشت هێزە فەرمیەکانی دیکە لە سنووریەکە ئیداریەکان لەژێر فەرمانی سەرۆکیەکەی کارجێڕی بن چونکە خۆتان دەزان بە پێی دەستور بەکارهێنان و ئەمرکردن بە بەکارهێنانی هێز لە سەرۆکیەکە ئیداریەکان وەرگیراوەتەوە. ئەمە پێمان بشبوو نەبێ کە داشنرا مادەکە کوتمان هیچ نەبێ بۆەوەی زۆر بەڕوونی مخالفەی دەستور نەبێ بڵین ئەگەر پێویست بوو یعنی ئەو مستەڵەحی ئەگەر پێویست بووە بۆ مادانەیە کە هینێک بدۆزینەوە باڵانسێکدا بنین دەنا ئێمە وەکو لیژنەی یاسایی پێمان باشە کە ئەو مادەیە بوونی نەبیتن لەبەرەوەی پێچەوانەی دەستورە بەڵام ئەگەر هەژبوو مادەکە دەبێ ئەو مستەڵەحە کە دەڵێن ئەگەر پێویست بوو وەکو خۆی بمێنێتەوە بۆەوەی بتوانین هینێک بکەین لەبەرەوەی لیژنە پەیوەندیدارەکان سوور بوون لەسەرەوەی کە ئەو مادەیە هەبێ بەڵام ئەو مادەیەمە پێمان باشە پێمان باش بوون نەبێ ئەگەر هەڵیش گیرێ بە باشتری دەزانین. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیاردەی لابردنی زیادەڕۆیی دیاردەیەکی زۆر خەتەرناکە لە وڵاتە خۆتە نەزان ئەو کەسانەی کە زیادەڕۆییەکەن زۆربیان هێزی چەکداریان هەیە حیمایی لەگەڵایە ئەگەر ئەو هێزەپنەی ئاسایش و زێرەڤانی و هێزەکانی تایبەت بە تایبەتی ئێمە ئێستا لە ناو وەزعێکە ئەژین هێزەکانی هێزی تایبەت هەیە دانراوە لە منتیقەیە تەنها بەس بۆ چاودێری زیادەڕۆیی لەبەرەوە گەرم هێزانە پشتیوانی شارەوانی نەکەن و من برادران لە وەزارەتی ناوخۆ لێرن پێم خۆشە ئەوان ڕوونکردنەوەیان لەسەر ئەو بابەتە هەبوایە خۆیان لە ڕێگای وەزارەتی وەزیری دادەوە پێمان بڵێن ئایا ئەمە نایاساییە یا یاسایی وەکو جەنابی دکتۆرە باسی کرد من پشتگیری ئەەکەم کە ئەگەر پێویست بووکە لا ببرێ و لە ئەخیرەوە ئەو عیبارەتە زیاد بکرێ لە کاتی لابردنی زیادەڕۆیەک. سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز مامۆستا مەلا غەریب. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک کاک عومەر ئاماژەی پێکرد کاری لابردنی زیادەڕۆیی کارێکە لە مستەحیل نزیکە بەڕاستی ئەوەندە زەحمەتە ئەوانەی کە هەڵەسن بەو کارە چه ئەوە هێزی چەکدار بێت چه ئەو فەرمانبەرانە بێت کە بەو کارە هەڵەسن ڕوبەڕووی چەندین گیرروگرفت و کێشەی دوور و نزیکە بنەوە لەبەرەوە بە پێویستی ئەبینم کە هێزەکانی ناوخۆ وشەیەکی لە پێشا بۆ دابنرێ یا وەکو کاک تەحسین ئاماژەی بکەیت دواتر بۆی دابنرێ کە پابند بن بەو جێبەجێکردنە ئەگینا ئەگەر جۆری اختیار هەبێ ئێستا هێزەکانی ناوخۆش هێزە فەرمیەکانی دیکە هەڵەسن بەم کارە بنووسرێ پێویستە لە سەریان شتێک بنووسرێکە لیژنەی یاسایی ئاماژەی پێ بکبەوە بە پێویستە بێنم و پشتیوانی ئەو ڕایی کاک دکتۆر عیزەتەکەم بۆ لابرنی زیادەڕۆیی و چەسپاندنی یاسا پێویستە. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا غەریب. بەڕێز دکتۆر عەزەت سابر. پەرلەمان دووبارەکردنی ئەو تێبینیە ئەگەر پێویست بوو لێرەدا بەڕاستی ئەم تعبیرە ئەوە ناپێکێ کە مەبەستەکەی لێتی ئەگەر پێویست بوو معنای هێزەکانی ناوخۆ و هێزەکانی دیکەش ئەگەر پێویست بکە بۆ لابرنی زیادەڕۆیی بۆیە ئەوە ناپێکێت ئەو ڕای مامۆستا غەریبتی جیایکەینەوە بەڕێزێک پەرلەمانتاریش هێزەکانی ناوخۆ فەرمانەکانی سەرۆکی یەکە کارگێڕیەکان جێبەجێ دەکەن و ئەگەر پێویستی کرد هێزەکانی دیکە بەو شێوەیە ئەو کاتە ئەگەر پێویست بکە زۆر دقیقە بەس ئەمە ئێستا دقیق نییە ئامانجەکە ناپێکێ وەک ئەوەی کە بۆی دانرا بەڕاست.
سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزیز سابر وەزیرە بەڕێزەکان بەڕێز وەزیری داد بەڕێز سینان چەلەبی تێبینی نییە سپاس بەڕێز خاتون نەوروز مەولود دەتوان ڕاوشکاری بکەن تەواو ماوەشتا زۆر مایە هەشت نەمایە مادەی هەشت و نۆ دیارە لەوێ کەمە ماوە جەنابی سەرۆکی پەرلەمان بەلێ فەرموو بەڕێز وەزیری شارەوانی بەڵێ تایبەت بە ڕێی وەزارەی ناوخۆ سەبارەت کە کاجۆ بگرن ئەمە یاسایی نیە ئەوان پێیان کارێکی یاساییە کە هێزەکانی ناوخۆ گشتفەرمان لەبەرەوەی ئەوە سجنکردن نییە تەنها ئیجراعاتێکی ئیداریە بۆیە سغەکەی یاساییە کێشەیەکی نییە لە ڕووی یاساییەوە ئەوەی وەک وەزاری شارەوانی شەرتەنها ئەوە بوو کە ئەگەر پێویست بوو ئەوە ئەگەر نەمینێ باشترە چونچی هەر لە هەموو حالەتە کار پێویستە بە تەکید لە ئەخیری بڕگەکەش لە کاتی جێبەجێکردنی فەرمان لابرنی زیادە ڕۆیەکە ئیزافە بکرێ زۆر سپاس بۆ بەڕێز نەوروز مەولود وەزیری شارەوانی کە ڕێی وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشتوگال پێشکەش بە دانیشتنەکەی کرد بەڕێزان داوا لە لجنە پەیوەنددارەکان دەکەین سیاغەی کوتایی داڕشتنی کوتایی پێشکەش بە ئێمە بکەن بە دانیشتنەکە بکەن فەرموو والله دەبێ من و تۆ بچی سەردانیەوەش بکەین ڕسوو دەیرە ساسێ هێنانێک دەخۆین و دەچین و دەین سێونی دانیشین چوار دانیشین بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 هێزەکانی ناوخۆ فەرمانەکانی سەرۆکی یەکە کارجێڕیەکان جێبەجێ دەکەن و لە کاتی پێویستدا گشت هێزە فەرمیەکان هاوکاریان دەبن بۆ لابردنی زیادەڕۆیی وا تێگەشتم هیچ تێبین یەک نییە لەسەر خوێندنەوەی بۆ ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە دەخەینە دەنگدان ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایەوە ئەوەی لەگەڵدایە لەگەڵیدایە بیست و شەش پەنجا و شەش کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە ناوە دژن ئێستا 55 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە ئەوەی دژن 6 کەس دژن مادەکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا مادەی حەوت خاڵێکی نظامی بەرز خەلەف ئەحمەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من لێرە ناوم نەنووسی لە مادەی پێشوو قسەکەم لەسەر مادەی پێشوو نییە بۆ قسەکردن لەبەرەوەی وام زانی لە مادەکانی تر ئەگەر چی قسەیشمان لەسەر کرۆ لە راپۆرتی هاوبەش
حەلێک دانراوە بۆ هەندێک هێزی فەرمی هەیە پێچەوانەی ئەم مادەی کە ئێستا پەسەندبان کرد کە من لەگەڵ بووم بۆ دەنگم پێدا هەر هێزی فەرمیە ئەویش ناوی هێنراوە لە ئێستا کە لە مادەکە تەسبیتمان کرد بەڵام ئەم هێزانە بەکارهێنراون لە دژی مۆزەفەکانی شارەوانی لە هەندێک شوێن نەک حاڵەت خەریک و خەریب و ئەبوو بە دیاردە ئەم هێزانە ئەیاندا لە مۆزەفی شارەوانی و بەکارهێنان دژی شارەوانی و مۆزەفەکانی شارەوانی و ئەو هێزەیشی کە لەگەڵ مۆزەفی شارەوانی ڕۆشتووە پێویستە لەم یاسایە جێگەیەک لە مادەیەکە جێگەیەک بۆ ئەو بکەینەوە هەموو ئەوانەی کە هێزی فەرمی بەکارهێنن لە دژی هێزەکانی کە لەگەڵ شارەوانی ئەڕۆن ئیجراعاتی تونیان لەگەڵ بکرێت. بەڵێ سپاس بەڕێز خەلەف ئەحمەد ڕوونکردنەوە لەن کاک عومەر عنایەت لە مادەکانی دوای ئەمە ئەو بابەتە عیلاج کراوە هەر کەسێک پۆستی خۆی بەکار بێنێ و بەرپرس بێ لەم وڵاتە سوود دەپۆسێنێت سزای تونتری ئەدرێت. سپاس بۆ ڕوونکردنەوە سپاس بەڕێز عومەر عنایەت مادەی حەوت مناقەشە زانی لە کاتی مناقەشە دەینە ئەو بابەتەش لە کاتی ئەحکامە گشتیەکان لە شوێنی تر ئەو مادەیە ئەنێ ئەو تێبینیانە ڕاستن دەبێت عیلاج بکرێت یاسایەکی جامع مانع بیتن بۆ مناقەشەی مادەی حەوت مادەی حەوت نابێت خزمەت گوزاریەکانی ئاو ئاوەڕۆ کارەبا جادە ئینتەرنێت یان هەر خزمەت گوزاریەکی دیکا بگەێنرێتە ئەو زەوی وزارەی زیادە ڕۆکەی لەسەر کراوە جادە دەکرێتن بە شەقام ئۆکۆی جادە دەکرێت بە شەقام بۆ گفتوگۆی مادەی حەوت بۆ گفتوگۆی مادەی حەوت کاک بشار مشیر کاک محمود حاجی کاک سعید مەسیفی بەڕێز دکتۆر سرۆت بۆ مناقەشەی مادەی حەوت بەڕێز سەرۆکاتی پەرلەمان بەتەسەورم ئەم مادە تایبەتە بە ئەو تەجاوزە کە بوویتە ئەمر واقع فبۆیە کە عقوبەی دانن لە بۆی حەسمی بیکەینە ئاو ئەوڕۆ و کارەبا و جادە تەنها لەبەرەوە مەثلەن ئینتەرنێت کۆنتترۆل ناکرێ بۆیە پێویست ناکای زەفە بکرێتەوە لێرە و کە دەڵێ یان هەر خزمەت گوزارش کردی کە مەثەن پێویستی بە ئیسعاف بوو بە حەریق بوو خۆ مەحرومیش ناکەی لە ئیسعاف و حەریق ئەم ئینتەرنێت و دوایەوە لا ببدرێتەوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر سرۆت بەڕێز محمود حاجی بەڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە ئەگەر بۆ تەجاوزەکانی لە ئێستا بە دوایە ئەوە شتێکی ترەوە ئایا ئیجراعاتێکە ئەگەر ئەکرێ بەڵام ئەگەر بۆ پێش لێگرتن بەڵام ئەگەر بۆ ئەوەی ڕابردووە وەڵام نەک جادێک و نەک ئاو ئاڕێ بە گەڕک تەجاوز کراوە هەر ئێستا لەناو ئەم جرتەیە کە من دانیشتین مەسئول تەلەفۆنی بۆ من کردووە کە بۆی لەگەڵ مدیری ناحەیە قسە بکەم ڕێگەی بدا بیرێک لەناو باخەیە بکرێت جا بۆیە ئەمە ئەگەرەکرێتە یاسا پێویست بەوە هەر ئێستام لە حزەیە هەر ئەو جابوت نەکرد واستاکە بۆی لەگەڵ مدیری ناحەیە قسە بکەم تا ڕێگەی یا لەگەڵ قایمقامی کەلارە قسە بکەم بۆی ڕێگە بیر لەناو باخەیە هەڵکەندێ یا کارەباکەی بۆ ڕاکێشێ بۆی نەکە سپاس بۆ بەڕێز محمود حاجی بەڕێز بشار مشیر گاجۆ بگرم بەڕێز بشار مشیر بەڕێز سەرۆکی پەرلەمان هەروەکو دەزانین مەبەستمان لە دەرچوونی ئەم یاسایە بۆ ئەوەی ئەم کێشانەی ڕابردوو چارەسەر بکرێت بەتایبەت ئەو سەرپێچیەکانی کە لەسەر زەوی کشت و کاڵ کرایە و دروستکردنی باغ لێ دروست بیا هیچ شک لەوە نییە کە هەموو ئەمانە خزمەت گوزارەکان پێڕاگەیشتیە وەکو ئاوە کارە بە شەقامە هەم دیسان مەبەست لە دەرچوونی ئەم یاسایە بۆ ڕێگریکردنە لە ئایندا بۆیە ئەم مادەی حەفت من پێم باشە وا بنووسرێت نابێت خزمەت گوزارەکانی ئاو و ئاوەڕۆ و کارەبا و حتاخیری بگەیندرێتە ئەو زەوی وزاری زیادەڕوەکەی لەسەر دەکرێتن نەکرایە ئەوی کرایە مەبەستمان لە دەرچوونی ئەم یاسایە چارەسەرکردنی کێشەکەیە سپاس بۆ بەڕێز بشار مشیر ئەوەی نووسی تا تکایە بنێرە خەڵکی نظامی کاک نازم کەبیر
بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ زووتر بەڕێوەچوونی جەلسەکە ملاحەزەیەکە دەبینم زۆربەی بەڕێزان ئەوانەی کە مناقەشە دەکەن ئەوەنە کە واژویان کردە لەسەر راپۆرتەکە بەبێت تێبینی مناقەشە دەکەن جا بۆ کات نەکوشتن ئەوەی کە واژویان کردیەوە بێت تێبینی وا بزان پێویست ناکات و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نازم کەبیر بەس مافی خۆیانە مافی خۆیانە دیسان داوای قسەکردن بکەن ئاخفتن بکەن. بەڕێز سعید مەسیفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان مادەی ئەفت بە زیادە دەزانم لەبەرەوەی تو ڕێگریت کردیە لەوەی چیتر زیادە ڕۆ نەکرێ یعنی کە زیادە ئەوەی ئەو دوو مادە هەیە مادەیەک ئەوە بۆ چارەسەرە ئەوانی کە پێشتر کرانە هەمووی کارەبا و ئاو ئەوەی بۆی کرایە کراوە ئەوەی ئێستا تو ڕێگری دەکەی ینی کە ڕێگریە ئەت لێ ناگرێت تاواکێتە کارەبا و ئاو ئەو شتانەوەی من تەواو پشتیوانی قسەکەی کاک محمود بیکەسی ئەەکەم ئەو مادەیە زیادەیە ئێستا کە تو ڕێگری دەکەی سپاسدانەکە. سپاس بۆ بەڕێز سعید مەسیفی. بەڕێز مناقەهەوەچی داوات بەڕێز سەرۆک پەرلەمان پشگیری تەواوی وتەکەی بەڕێز دکتۆر سرود دەکەم زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مناقەهەوەچی. لیژنە پەیوەنددارەکان بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو وشەیە کە کاک بەشار وتی دەکرێتەکە بەڕێی من ئەوە معقولە بەڵام بۆ زانیاری بەڕێستان ئێمە کە ئەڵێن ئاو نەگەیەنرێتە ئەو کەسەی زیاد بکە بۆ نمونە کەسێک چووەتە سیکرۆ بە ئیشکردن هێشتا بناغی لێ نەداوە چووە بۆرەکەی کون کردووە ئاوەکەشی وەرگرتووە بە لوعەکەشی ناو ماڵەکەی خۆی کردو ئێمە ڕێگری لەوە دەکەین هێشتا ئیشی نەکردووە چووە چەتاڵی کارەبەکەی کردو و کارەبەکەشی بردوۆتە شوێنی خۆی مەبەستمان بۆ ئەوەی داهاتووە مەبەستمان لەوە پێش نییە کابووی کاک محمود زۆر واضح بێ لەلای ئێمە لەمەولا ڕێگری لەوە دەکەین کاتێک کە کەسی چوو نیازی هەبوو زەوێ داگیرکە ڕێگە نادەین ئەگەر کارمەندێکی شارەوانی یا دایرەی ئاو بچێت لە ژێرەوە بۆرەکەی بۆ کون بکات عیب نەبێت و ڕەبتی هینەکەی بکە ڕەبتی شەبەکەی ئاوەکەی بکە ئەمە کارێکی یاساییە ئێمە ڕێگری لەوە دەکەین هەروە بەنسەت کارە باشە و داوا لێ بردنەکە. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز مامۆستا مەلا غەریب تکا بێدەنگ. سپاس سەرۆکی پەرلەمان کاک عومەر ئەوەی من ویستم لێڵێم ئەو وشەیە عیب نەبێ وەلا دەبین لە پرۆتۆکۆل شوێنی لە پرۆتۆکۆل نییە. مامۆستا مەلا غەریب فەرموو. مامۆستا مەلا غەریب. سپاس کاک عومەر ئەوەی پێویست بوو گەیاندی منیش هەرمە بەسم بۆەوە بڵێم زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا غەریب. ڕێی وەزارەتە بەڕێزەکان بەڕێز وەزیری دات. سپاس بۆ بەڕێز سینان چەلەبی وەزیری دات تێبینی نییە. وەزارەتی شارەوانی سپاس وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشتوگاڵ تێبینیان نییە. مادەکە بەو شێوازەی نوێ بەڵێ مادەکە دوای داڕشتنەوەی مادەی حەفت نابێ خزمەت گوزاریەکانی ئاو ئاوەڕۆ کارەبا ڕێگا شەقام ئینتەرنێت یان هەر خزمەت گوزاریەکی دیکە بگەێنرێتە ئەو زەوی وزارەی زیادە ڕۆکەی لەسەر دەکرێت. ئەو مادەیە بەو شێوازەی خوێندرایە دەخینە دەنگدان بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. بیست و سێ لێرە 23 51 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کای قارەمان کەس دژ نییە مادەکە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی هەشت مادەی هەشت یاداشتێکی مانگانە بە ڕێژەیەک پاداشتێکی مانگانە بە ڕێژەیەک زیاتر نەبێت لە 125 موچەی بنەڕەتی ئەندامانی لیژنە تەرخان دەکرێت وەک هاندان بۆ ئەندامانی ئەو لیژنانەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە پێکدێن دابەش دەکرێت بە پێی ڕێنمایی کە وەزیری ناوخۆ و شارەوانی لە هەرێم دەری دەکەن. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنەی یاسایی بۆ گفتوگۆی مادەی هەشت.
ئێمە گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بەردەوام دەکەین تا دوونی و دواتر پشۆک وەردەگرین گفتوگۆیەکە تەواو دەکەین بۆ دەنگدانەکە ڕەنگە ئەکە پێرە گەشتینەوە باشتر. ئەم بەڕێزانە داوای گفتوگۆیان کردووە بێستون فایق مامۆستا عەبدوڕەحمان عەلی حەمەد ساڵح سۆران عومەر دکتۆرە زۆزان دڵشاد شعبان دکتۆر سیراج فەرحان جەوهەر ساڵح فەقی خەڵف ئەحمەد بەڕێز یێروانت مامۆستا بەهزاد دکتۆرە ڕێواز فایق سعید مەسیفی بەڵام ئەو ناوانە تێکەڵ دەکرێت چکە عادەتەن لێرەوە کە دەنووسرێت دواتر سێتر سام عمر شکریە شێخانی منا قاوەچی سپاس ڕێیەکان کورت و پوختە بەڕێز بیستون فایق بەڕێسەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم ئەو پاداشتەی کە تەرخانەکرێ ئەو هێزانش بگرێتەوە کە لە لابردنی زیادە ڕۆیەکەیان لە ڕێگریکردنە تێیدا بەشدارن و سیاغەکەشی بەم جۆرەیە پاداشتێکی مانگانە تەرخانەکرێ بۆ ئەندامانی لیژنە و ئەو هێزانی کە بەشدارن لە لابردنی زیادە ڕۆییان ڕێگری بە ڕێژەیەک کە ئەوەی دانراوەوە فەقەرەی ئەخیری شەڵێ وەزیری ناوخۆ و شارەوانی لەوێوەکەوە وایە ئەو دوانە یەک وەزارەت یەک کەس وەزارەتەکە با بەڕێوە بنووسێ هەردوو وەزیری ناوخۆ و شارەوانی زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستون فایق بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پارلەمانی ڕایەکەمیش هەمان لەکە ڕایەکی بێستون نزیکە من پێشنیار دەکەم ئەم پاداشە بە هەمان ڕێژەش هێزەکانی ناوخۆش بگرێتەوە کە بەشدارن لە لابردنی زێدەڕۆیەکان و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج بەڕێز یەرەوەند نیسان برای سروکی پارلمانی پشگیری کاک بستون و کاک سیراج دگم و افرین مایه یعنی مشترک بین وزیر نافخو و شاراوی نه هر یک رین مایه که تایبه بداره خیلی زور سپاس. سپاس بۆ بەڕێز یەرەوەند نیسان بەڕێز دکتۆرە ڕێواز فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیم بە تەنها لەسەر سیاغەکە هەیە و پشتگیری ئەو قسەکانی بەڕێز کاک بێستونی ژەکەم بە تایبەتی لە مەسەلەی دەرکردنی ڕێنمایی هاوبەشە پاداشتێکی ماڭانە بە ڕێژەیەک زیاتر نەبێت لە 125 موچەی بنەڕەتی بۆ ئەندامانی لیژنە تەرخان دەکرێت وەک تەرخان دەکرێت فاریزە وەک هاندان بۆ ئەندامانی ئەو لیژنانەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە پێک دێن و فعلەکە ئەخرێتە ئەخیرەوە بە پێی ڕێنماییەکی هاوبەش کە وەزیری ناو هەردوو وەزیری ناوخۆ و شارەوانی لە هەرێم دەری دەکەن دابەش دەکرێت. سپاس بۆ بەڕێز ڕێواز فایق ئەوەی نووسیتە کرد بنێری بۆ بەڕێزان بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکەی کاک بێستونەکەم و یەک سەرنجیکەم هەیە لەسەرەوەی کە باز دەوە دەکرێت بە پێی ڕێنمایی کە وەزیری ناوخۆ شارەوانی ئێمە لە مادەکانی پێشوە ئاماژەمان بەوە کرد کە فەرمانگەی کێش هەیە بۆ نمونە فەرمانەکانی سەر بە وەزارەتی کشتتوکاڵ بۆیە ئەکرێت وەزیری کشتتوکاڵی شیریا بۆ زیاد کرێت سپاسانەکەم. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز دڵشاد شعبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارێکم هەیە ڕەنگە لیژنەی هاوبەش و حکوومەتیش بڵێن ئەم پێشنیار لە ڕێنمایەکاندا جێ دەبێتەوە بەڵام مەبەستمە ببێتە جزئێک لەم یاسایە من پێشنیار دەکەم کە ئەو لیژنەیە کە بۆ ئەو مەبەستە دادەنرێ هەر شەشمان جارێک بگۆڕدرێت ئەندامانی ئەم لیژنە بگۆڕدێت چونکە من معلوماتم لایە لە زۆر شارەوانی یعنی لیژنەی تەجاوزات و ئەوە هەیە بەڵام ئەندامانی دووسێ لیژنە دەناسم کە بوونە ماڵتی میلیاردێر چونکە هەر ئەوانن ئەمە 10 ساڵە هەر ئەمانە لەناو ئەو لیژنەدا نەگۆڕدراون جا پێم باشە بە پێی یاسا هەر شەشمان جارێک بگۆڕدرێن و لەبەر هۆکارێکی تریش بۆ ئەوەی زۆرترین کەس چونکە ڕێژەی لە 125 پاداشتی تێدایە بۆ ئەوەی زۆرترین کەس سوود لەو پاداشتە وەربگرن پێم باشە ئەم لیژنە بە پێی قانون هەر شەشمان جارێک یان مدەیەکی قیاسی هەبێ بگۆڕدرێن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دڵشاد شعبان بەڕێز ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان
پشتیوانی پێشنیارەکەی کاک بێستونەکەم سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ دەست خۆش بەڕێز مامۆستا بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی منیش پێ باشە بڵێن ڕێنمایی هاوبەش کە وەزیری ناوخۆ شاراوانی وەزیری کشتتوکاڵ و دارایش لەگەڵ بیت زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز شکریە شێخانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر داڕشتنەکە هەبوو ئەوتیان سەبارەت پاڵپشتی ڕێیەکەی کاک بێستونیش دەکەم سەبارەت بە ئەندامانی لێژنە زۆر بە پێویست دەزانم 3 مانگ جارێک یان 6 مانگ جارێک ئەندامەکان بگۆڕن چونکە بەپێی زانیاریەکانی ئێمە ئەو سەرڕێ ئەوەی کە پارەی تێدا ئەوە زۆر جاریشێ ئەو ئەندامانی ئەو لێژنانە کە بەردەوام هەر کەسانێکن و ناگۆڕێن گەندەڵی تیادا دەکرێ و یا ڕەشوە وەردەگرشتی لەم بابەتانە. من پرسیارێکم هەیە لە لێژنەی تایبەتمەند ئەوان لە کاتێکدا کە بۆ ئەرکەی خۆیان هەڵدەستن پاداش دەکرن ئەی ئەگەر گەندەڵیەکیان لەسەر ئاشکرا بوو ئایا هیچ سزایەک هەیە بۆ ئەوانە؟ سپاس. سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی. بەڕێز عەلی حەمە ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی بۆ چوونەکەی کاک دڵشاد شەعبانەکەم ئەم مادە زۆر گرنگە بۆیە ئەگەر کاک عومەر تەرکیزکە فکری ئەم مادە ئەوەیە تەشجیع بکرێ بۆ ئەوەی ڕێگری بکرێ. بۆیە من پێشنیارەکەم لە کاتی هەبوونی چالاکییان پاداشتە بگرێت چونکە ئەگەر هیچ مانگی چالاکیەکی ئەنجام نەدا بۆ پاداش بکرێ و پاداشتەکەش بە ڕێژەیی بێ لە نێوان لە 120 بۆ لە 130 کۆی گشتی موچەکەی چونکە موچەی پۆلیسیە دەرماڵە بنەڕەتەکەی 200,000 لە 125 جدی دێکاتە 50,000 ئەمە تەشجیع نییە تۆ ئەگەر چالاکی کرد تەشجیعێکی زۆر باشی بکە بۆ نمونە چالاکیەکەشە بێ بە ڕێژەی بێت ئەگەر یەک چالاکی کرد لە مانگێکا و یەکێکیش 4 چالاکی 5 چالاکی چکەمە خطورەی زۆرە خطورە لەسەر حیاتی هەیە بۆیە پێشنیارەکەم بە پێی چالاکی بێ و لە نێوان لە 120 بۆ لە 130 بێ لە کۆی گشتی موچەکەی نەکتەنیا موچەی بنەڕەتی. سپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح. بەڕێز مونا قەهەوەچی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە بەڕێز کاک بێستون و دکتۆر سیراز دەکەم زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مونا قەهەوەچی دەستخۆش. بەڕێز سۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی ڕایەکانی بەڕێزان دکتۆرە ڕێواز و کاک عەلی حەمە ساڵح و مامۆستا عەبدوڕەحمان و کاک دڵشاد شەعبانەکەم و تەرکیز لەسەر ئەو خاڵاکەم کە ئەم پاداشتە مەقتوع نەبێ واتە بەشداری لیژنەکە تەنها بەو نیسبە مەقتوعە بێ و هیچ هاندانێک نەبێ بۆ ئەوەی کارەکانیان زیاتر باشتر ئەنجام بدەن وەکو ئەو بڕە پێبژاردنانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە لە بواری مخالفەی سەیارە هاتوچۆیە بەشێک نیسبەیەک بۆ ئەوەیە کە ڕێگریەکە کا زیادەڕۆیەکە ئاگرێ بۆی هاندانی زیاتر بێەوە پێویستی بەوە نەبێ لە زیادە ڕۆکارەکە پارێک وەربگرێ و مەقتوعەکەی کە بۆی دانراوە کەم بێ و بێمنەت بێ بۆیە من لەگەڵ ئەوام کە هاندانەکە بە پێیکار و چالاکیەکەی لیژنەکە بێەوە بڕێک لەو زیادە ڕۆیانەی کە غەرامەیەکەوێتە سەر بۆ لیژنەکە بێ و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێز دکتۆرە زۆزان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتەوانیا گوتنا کاک دڵشاد دیکەم تنێ بۆ ملاحەزە ئەس حەزکەم پێشنیار بکەم کو ئەو ڕێنمایەتی دەرکەون کو هاوبەشە ناوبەینە هەردوو وەزارەتەدا ماوەیەک بۆ بهێتە دەستنیشانکردنێک و سێ هەیڤ بن چونکە gelek yasa derdkevin me kêşeya gel derketina rênmaya ji wezareta de heyn ev ceş ev rûwê ve her yasayeka pêdivî rênmaya bîtin mawe bû bihête destnîşankirinê da pêgîrî pê yasayê po telîmata bihêtekirinê û zûr spas. سپاس بۆ بەڕێز دکتۆرە زۆزان. بەڕێز فەرحان جەوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەبارەی هاندانەکە وەرە قسەکەم پێم وایە بڕێکەی کە 125 موچەی بنەڕەتی دیارکراوە من لەگەڵ ئەوەدام کە بکرێتە 125 بۆی موچەکەی بۆ دابین بکرێتن بۆ ئەوەی وەکو هاندانێک بی بۆ کارکردن لەبەرەوەی ئەم لیژنانە زۆر جار ماندینە و زۆر کار ئەکەن و هەروەها خەتەریاتیشیان لەسرە زۆر جار ڕوبەڕوو ئەبنەوە لەگەڵ مەترسیەکان. مەڵێ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز فەرحان جەوار. بەڕێز خەلەف ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی هەندێک ڕەکی کە ئەو مادەیە نووسراوەتەوە
ضرورە وەزیری کشت و کاڵش لە ڕێنمایەکان هەبێ و هەروەها ئەو پاداشتی کە ئەدرێ بە کارمەندەکان بە دائیمی نەبێت پشتگیری ئەو ڕایەکەم ئەم داڕشتنەوەی نووسیەوە بۆ جەنابتانی ئەخوێنمەوە. پاداشتێک بە ڕێژەی لە 125 موچەی بنەڕەتی دیاری دەکرێت بۆ ئەندامانی ئەو لیژنانەی لە کاتی هەستان بە ئەرکی لابردنی زیادەڕۆیی دەست بەکارن بە مەبەستی هاندانیان. فاریزە وەزیرەکانی ناوخۆ و شارەوانی و کشت و کاڵ ڕێنمایەکان لەم بارەیەوە دەردەکەن. سپاس بۆ بەڕێز خەلەف ئەحمەد زەحمە نەبیت ئەوەی پێشنیارەی نووسیتە بنێرە بۆ لجنە پەیوەنددارەکان. بەڕێز سام عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادە 8 پشتگیریە دکتۆرا ڕێوازکەم بۆ داڕشتنەوێ پشتگیریە کاک عەبدوڕەحمان و کاک بەهزادکەم بۆ ئیزافەکردنە وەزارەتە کشت و کاڵ دەمێ دەرهێنانە ڕێنمایان هەروسا پشتگیریە کاک دڵشاد شعباندکەم وەکو گۆڕانکاری ماوێ دانانە ئەندامن لجناندا بۆ چاودێریە زێدەڕۆیە دیسان پێشنیار دکەم ئەگەر ئەف مادە و هەڤڕابوون لجنن هاوبەش بۆ هەندێک و ماوە بهێتە دانان بۆ گۆڕانکاریە لیجاناندا ئەگەر ببیتە دوو بڕگە یان عفو ببیتە ئەلیف و با بۆ هەندێک و ماوەیەک بهێتە دان کانێ لجنە هەر 6 مانگا بهێتە گۆڕین یان هەر سێ هەیڤە بهێتە گۆڕین ئەول دی فراوێژە لجنە هاوبەش و سپاس. سپاس بۆ بەڕێز سام عومەر. ئەوێ پێشنیارەوەتە نووسیەکە فڕەکەی نوویسیم باشترە. بەڕێز سعید مەسیفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان من پشتیوانی تەواوی کاک دڵشاد شەهاب و عەلی ئەحمەد و کاک خەلەف دەکەم. دڵشاد شعبان لەبەر ئەوەی کە ئەوە خولی پێشتر بۆ ئەوەی لە کاتی واجب کە هەڵدەستن بەکارەکان لەو کاتە وەکو ختورێک چۆن دادەدرێت ئەوانش بۆوانە دیاری بکرێتن لە کاتی واجب. سپاسدانم. زۆر سپاس بۆ بەڕێز سعید مەسیفی. بەڕێز منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 8 لەم یاسایەکێکە لە مادە گرنگەکان ئەگەر ئێمە ئەم یاسایە دەرەکەین بۆ ئەوەی ڕێگری لەوە بکەین کە ڕێگری لە زیادەڕۆیی بکەین ئەوە پێویستە ئەم مادەیە زۆر وردبین تایدا و زۆریش هەڵوەستە بکەین لەسەری بۆیە گرینگە پێشنیاری ئەندامانی پەرلەمان بە هەندوەر بگیرێت لەلایەن لیژنە پەیوەندیدارەکان لیژنە هاوبەشەکانەوە. لە هەماکەدا پشتگیری قسەکانی کاک دڵشاد شەعبان و کاک عەلی حەمەد ساڵح و کاک سۆرانەکەم پشتگیری کاک مامۆستا عەبدوڕەحمان و هەموو ئەو هاوڕێیانەکەم کە باسی ئەوەیان کرد وەزیری کشت و کاڵیش زیاد بکرێت لە ڕێژەی وەزیرەکاندا و ئەو بڕەپارەی کە دیاری کراوە نابێ مەقتوع بێت. ئەو بڕەپارەی دیاری کراوە نابێ مەقتوع بێت چونکە ئەبێ بەبێت بە پێی چالاکیەکەی و ئەگەر مەقتوعیش بێت ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە نەتوانن ئەو لیژنەی وەکو پێویست کارەکانیان ئەنجام بدەن و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز منیرە عوسمان. بەڕێز دکتۆر عەزە سابر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی ڕاکەی کاک دڵشاد شەعبانەکەمەوە بە زیاتر لە ڕای 5 پەرلەمانتار بۆیە لێرەدا مادەی 8 ببێ بە دوو بڕگەی ئەلەف بۆ گۆڕانکاریانەی کە لەسەری ڕێکەوتون بڕگەی بە لیژنەکانی چاودێری و لابردنی زیادەڕۆیی لە وەزارەتە پەیوەندیدارەکان لە ساڵێک زیاتر نەبن ماوەی کارکردنیان ساڵێک زیاتر نەبێ. دەسەڵات بۆ وەزیرە بەڕێزەکانە کاتی بۆ دانێن 6 مانگ جارێ بیان گۆڕن 3 مانگ جارێ بیان گۆڕن ساڵی جارێک لە ساڵێک زیاتر نەبێت تەمەنی ئەو لیژنانە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزە سابر. گفتوگۆ لەسەر ئەم مادەیە لەلایەن ئەندامان کۆتایی هات لیژنە پەیوەنددارەکان دواتر ئەوان پێشێوە ئەوە دەگۆڕین ئەوان پێشێوە. بەڕێز وەزیری داد فەرموو ئەگە تێبینیەکە بیت. سپاس دیارە تێبینی نییە. بەڕێز وەزیری شارەوانی. بەڵێ جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو وەزارە شارەوان لە ڕەشنووسی ئێمە هەمان ڕئی ئەو بەڕێزانی ئەندام پەرلەمانانەمان هەبوو کە پاداشتێکی مانگانە بە ڕێژەیەکی دیاریکرا و لە بڕی غەرامات بێ بۆ ئەوەی نەک ئەو پاداشتە هەردا بنجێ وەربگیرێ و بەبێ ئەوەی ئیجرعات بکرێ بەڵام بڕی غەرامات کە کۆ دەکرێتەوە لەو بڕە مەسەرە نزبەیەکماندا نابوو لە 100 کەمتر نەبێ و لە 115 تا خود 20 قابلی مناقەشەیە زیاتر نەبێتن لە بڕی ئەو پارەیە کەوا لە غەراماتەکەی پرۆژەکان وەردەجێ بەسەریان هەروە تێبینێت ئەوەش مانوسی بوو کە بە هەمان شێوە بۆ هێزەکان ناوخۆ
ناوخۆش کە تێدابیتن ئەوانەمان ئەمە وەکو وەزار شارەوانی لە ڕشنووسەکە ناردرا بوو لەگەر سەرۆک و ئەندامانی لێژنەی تەرخان کراو ئەوەیان بۆ دابش بکرێ ئێمە وەکو خۆشمان وەکو وەزارەتی خۆمان تەجروبەیەکی ناجەحمان هەیە لەسەر ئەوەی کە و برادر ئەندام پەرلەمانانە ئاماژەی پێ دەکەن کە لە ڕێژەیەک لە بڕی غەرامات بێ ئەمە لە داهات وامان کردووە و سەرکەوتوش بووە داهات ئەگەر زیاد نەکرێ ئێمە پاداشت نادەینەکە بە تعلیماتی دارایی بۆمان دەرچووە پاداش ئەگەر داهات زیاد نەکرێ ئێمە پاداش صرف ناکەین بۆ ئەو فەرمانبەرانەی کە مستحقاتی پاداشن بۆی ئەمەش بە هەمان شێواز ئەگەر ڕێک بێخرێتەوە بەڕائیمە زیاتر ئامانجی ئەوە زیاتر دەپێکێ وەکو وەزارەی کشت و کاڵیش تێبینیانە سەر ئەوەیە فعلەنکەوە وەزارەتی ناوخۆ و شارەوانیش کشتتوکالیش زیاتر زیاد بکرێ بەڵام پێکەوە بەڕ ئێمە یەک ڕێنمایی دەربکرێ نەک هەرکەس لە تەڕافی خۆی ڕێنمای دەرکات دوای یەک نەگرێتەوە لانی پێنجداری دکەی باوکەم پێویست ناکاتن ئەگەر هەرتەنا کشت و کاڵ نازانم قابلی مناقشەیە داخل بکرێ یاخودنا بەڵام ئەوە ڕێی وەزاری کشتتوکاڵەکە وەزیری کشتتوکالیش ئضافەی وەزارەی ناوخۆ شارەوانی بکرێ بەڵام لەوانەیە جهەتیتی دارایی هەرچۆن داخلی بکەین لەوانەیە پاڵپشتی نەکەن نازانم بەڵام ئەوە یاساڕێک دەیەخرێتن وەکو تێبینی وەزارە کشت و کاڵە دەیخینمەوە بەڵام ڕێژەکان ئێمە وەزار شارەوانی پێشتر هەروەمان داڕێشت بوو کە چۆن ئەندامانی پەرلەمان باسییان کردو و لیجانەکانیش وەک ئاماژیان پێکرد ئەوە بە پێی ڕێنمایەکان ئەمە لە بەرنامەمانەکەوە فعلەن لە 6 مانگ زیاتر نەبن یاخود ماوە لە 6 تا ساڵ زیاتر و گۆڕانکاریان بەسەردابێتەوە زۆر سوپاس سەرۆکی پەرلەمان سپاس بۆ بەڕێز نەورۆز مەولود وەزیری شارەوانی ڕێی وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشت و کاڵ پێشکێشی کرد لجنە پەیوەنددارەکان یەک تێبینی سەبارەت بە ماوەکەش فعلەن دکتۆرە سۆزان باسی کرد فعلەن ماوەی دەرکردنی ڕێنمایەکان زۆر گرنگە ئەمە بە تەجروبە هەمانە ئەگەر دیاری نەکرێ ڕێنمایەکان دوا دەکەون فعلەن دیاری بکرێت لە ماوەی 3 مانگ ئەو وەزارەتانە ڕێنمایی پێویست بۆ ئەو یاسایە دەربکەن بە هاوبەشی لە 3 مانگ تێپەڕ نەکاتن سپاس بۆ بەڕێز وەزیری شارەوانی لجنە پەیوەنددارەکان بەڕێز عەمەر عینات لجنەی شارەوانی بەڕێز سەرۆکی پەرلەمان شوێنەی کە پێ ئەڵێن بەشی زیادە ڕۆیی لە ناو شارەوانەکانە هیچ کارمەندێک خۆی لە نایە ئەمە ئەو شوێنەیە کە هەڕەشەی کوشتن هەڕەشەی زۆر خەتەریان لەسرە لەبەرەوە ئەم شوێنە ئەگەر پاداشتێکی سابتیان نەبێت هیچ کارمەندێ ناچێت ئێستا من شارەوانی هەیە